کاسێتی هەشتم دیوی یەکەم ئەدۆڵف هیتلەر خەباتی من. لە ساڵانی 1919 1920 1921 دا ئامادەی چەند کۆبوونەوەیەکی بۆ جوازیەکان بووم، بە تایبەتی ئەوانەی دیموکراتیەکان و گەلیەکان و نەتەوەیە ئەڵمانیەکان بانگەشیان بۆ دەکردن. من یەکەم کەس بووم کە هەر لە سەرەتای کۆبوونەوەکاندا تا دوا وتار لە هۆڵەکەدا دەمامەوە و بەجێم نەدەهێشت کەچی ئەندامەکانی حیزب وەک ئەوەی لەیانەیەکدا بۆ کات بەسەربردن هاتبن وابوون، وەک وتارەکان بۆ ئەوان نەبن وابوون. جارێکیان لە هۆڵی داغست لە میونخ ئامادەی کۆبوونەوەیەک بووم، ئەو حیزبەی ڕێکی خستە بوو بڕیاریدا بوو هاتن بۆ هەمووان بێت. سەکرداری حیزبەکە بڕیاریدا بوو یەکێک لە مامۆستایانی زانکۆ وتار بدات. لە دەرەوەی مێزەکە 3 کەس بەجلی ڕەشەوە دانیشت بوون، پاشان بۆم دەرکەوت ئەوانە ئەندامی لیژنەی تەنفیزین. مامۆستاکە وتارەکەی نووسیبەوە، لەسەر خۆ کەوتە خوێندنەوەی هەردوای 20 خولەک وردە وردە خەڵکەکە دەستیان کرد بە چوونە دەرەوە. ئەوانی تر باوێشکان دەدا لە بەردەممدا 3 کەس دانیشت بوون وا بزانم کرێکار بوون، زەردەخەنەیان بە کابرا دەهات. دوای ئەوانیش دەرچوونە دەرەوە. پاش تەواوبوونی وتارەکە یەکێک لەوانەی سەرمێزەکە هەستا و بەتناوی جەماوەرەکەوە سپاسی کرد و وتی لەبەر ئەوەی بابەتەکە شتێکی گرنگ بوو بۆیە داوا لە ئامادەبووان دەکەین سرودی نیشتمانی ئەڵمانیا بڵێنەوە. دوای تەواوبوونی سرودەکە هەموو بە پەلە بەرەو دەرگاکان کشان بۆ ئەوەی هەوایەکی پاکاڵ بمژن و لەو حاڵەتە ڕزگار بن. کۆبوونەوەکانی ئێمە لەو شێوە نەبوون. ئێمە هەوڵمان دەدا وتارەکانمان پڕ بن لەو بابەتانەی سۆزی خەڵکەکە دەوروژێنن و نەیارەکانمان هەان بدەن تا لەگەڵماندا بکەونەوە توێش. زۆر جار حزبی شوێعی بەدەیان ئاژاوە گێڕی دەنات تا ئاژاوە دروست بکەن و سەر لە وتاربێژەکان بشێوێنن، بە فیکەفیک و هات و هاوار تا ناچارمان بکەن بە گژیاندا بچینەوە، بەوەش پۆلیس دەکەوتە وەستاندنی کۆبوونەوەکە یان بۆ ماوەیەک چالاکیەکانمان دەوەستان. هەندێک جار مارکسیەکان وایان دەزانی کۆبوونەوەکانی ئێمە هیچ شیوعیەکانە، چونکە ڕەنگی لافیتە و ئاگاداریەکانمان سوور بوو. بۆ جوازەکان لەوە سەریان سوورما بوو، دەیانوت ئەوانە بەشێکن لە شیوعیەکان. مەبەستمان لە هەڵبژاردننی ڕەنگی سوور ئەوە بوو تا چەپەتوندراوەکان بوروژێنین و ڕایان وایان لێ بکەین ئامادەی کۆبوونەوەکانمان ببن. بەوە دەمانتوانی بەرنامەکانمان بۆ ڕوون بکەینەوە. مارکسیەکان کەوتنە داوەوە، ژمارەیەکی زۆری کرێکارانی پیا و ژن ئامادەی کۆبوونەوەکانمان دەبوون. دواتر سەرکردەکانیان تێگەیشتن، ئیترنیان دەهێشت ئامادە بن، بەڵام هەندێکیان گویان پێنەدان و هەردەهاتن. وردە وردە بەرشەفیەکان دوورکەوتنەوە و وازیان لە ڕێنماییەکانی مارکس هێنا. اینجا سەرکردەکانیان هانیان دەدان کە ئامادەی کۆبوونەوەکانمان بن بە مەبەستی شێواندنی هۆڵەکە. جاری وەها بوو پێش نیو سەعات هۆڵەکان پڕ دەکرد بە نیازی شێواندنی کۆبوونەوەکە، بەڵام کە دەچوونە دەرەوە بە تەواوی گومانیان لە عەقیدەی مارکسیەت لەلا دروست دەبوو. جارێکی تر سەرکردەکان ناومێد بوون، چونکە لە بری ئەوەی کار بکەنە سەر ئێمە بە پێچەوانەوە بنەما نیشتمانی سۆشیالیستەکان بڕوای کرێکارانی بە مارکسیەت لەخت کرد و ڕیزەکانی لێک هەڵوەشانەوە. سەر لە نوێ کەوتنەوە سەر نەهێشتنی ئامادەبوونی کرێکاران و هەڕەشەی دەرکردنیان لێکردن، بەڵام ئەمە ئەوەندەی تر شێلگیری کردن و بەنهێنی دەهاتن و بەهێمنی گوێیان دەگرت. وتاربێژەکانمان دەیانتوانی زۆر لەسەر خۆ بنەماکانی حیزبیان بۆشی بکەنەوە و عەقڵ و هۆشیان لە بۆ چوونە هەڵەکانی جوولەکەی جیهانی ڕزگار بکەن. ڕۆژنامە سوورەکانیش هەمان هەڵوێستان هەبوو. سەرەتا گویان بە چالاکیەکانمان نەدا، دوایی کەوتنە هێرشکردن بە درێژی بنەما و ئامانجەکانمان دەدایە بەڕەخنا، بەوەش ئەوەندەی تر سەرنجی جەماوەری بەلای ئێمەدا ڕاکێشا. ناچار وازیان هێنا و دەیانوت ئەوە بزوتنەوەیکی بێمانایە و هیچ بنەمایەکی زانستی نییە. جەماوەر دەیان پرسی ئەی ئەگەر هیچ بنەمایەکی زانستی نییە بۆچی هێرشی دەکەنە سەر؟ ئەمجارەیان تەکتیکێکی نوێیان بەکارهێنان کەوتنە هەڵبەستنی بوختان بۆمان. ئەوانە ڕێکخراوێکی تیرۆریستن، سەرکردەکانیان تۆوی ڕق و دووبەرێکی دەنێنەوە، بەڵام ئەمەش هیچ سوودێکی نەبوو، تا دەهات بزوتنەوەکەمان زیاتر گەشەی دەکرد و بڵاو دەبەوە. شایانی باسە نەیارەکانمان نەیانتوانی کۆبوونەوەکانمان تێک بدەن، ئەوەش بەهۆی ڕێکخراوە ئیستیخباراتیەکانمانەوە بوو. هەر پلانێک مارکسیەکان بە مەبەستی تێکدان دەیان بڕێژایە هەرزوو پێمان دەزانی و بە زووی پوچەڵمان دەکردەوە. بەهۆی تواناکانی خۆمان توانیمان پارێزگاری لە خۆمان بکەین، چونکە پەنابردنە بەر پۆلیس سەرنجامی پێچەوانی لێ دەکەوتەوە. لە یەکەم پێکداداندا کۆبوونەوەکان قەدەغە دەکرد کە ئەوەش ئاواتی نەیارەکانمان بوو. کاردانەوەی پۆلیس لەگەڵ هیچ بنەمایەکی یاساییدا نەدەگونجا. هەر کە دەیبیستوا کۆبوونەوەیەک هەیە و کەسانێکان ڕێی لێ دەگرن، فەرمانی دەدا کۆبوونەوەکە نەکرێت و پۆلیس لە بری ئەوە ڕێ لە ئاژاوە گێڕەکان بگرێت، لایەنگری ئاژاوە گێڕان بوو تا هەموو چالاکیەکانی ئەوانەی کە دەیانویست خزمەتی نیشتمان بکەن پەک بخەن. بەم شێوەیە هەر کاتێک سەندیکاکان بیان ویستایە کۆبوونەوەکانمان پەک بخەن، لە سەڵاتداران داوایان لە ئێمە دەکرد ئەو کارە بوەسێنین لە بری ئەوەی تیرۆریستەکان بگرن و بیاندەن بە دادگا.
بەدادگا ئیتر بۆمان دەرکەوت کە دەبێت خۆمان هەوڵی پاراستنی خۆمان بدەین تەنانەت ئەگەر پۆلیسیش بێت هاوکاریمان بکات چونکە پاراستنی پۆلیس بۆ لایەنێک مانای لاوازی بێهێزی ئەو لایەنەیە جەماوەریش هەمیشە لایەنی بەهێزەکان دەگرێت نەک لاوازەکان چۆن پەپولا ڕوو لە ڕووناکی دەکات هەروەک چۆن پیاوی ئازادڵی ژنان بۆ لای خۆی کێش دەکات هەروەش بزوتنەوەیەک دەتوانێت جەماوەر بۆ خۆی کێش بکات ئەگەر هەڵوێستی ئازایانە و چاونەترسانە بنوێنێت لەبەر ئەوە بڕیارماندا بە شێوازە تایبەتمەندیەکانمان و ژنەکانمان بهاڕین پێش هەموو کۆبوونەوەیەک دڵنیا بوون کە سەرکەوتوو دەبین و هەمیشە وامان نیشان دەدا کە ئێمە باڵادەستین و تا دوا هەناسەمان پارێزگاری لە خۆمان دەکەین من لێرەدا ئەوە ناشارمەوە لەم کارەماندا سوودمان لە تاقیکردنەوەی چالاکیەکانی بۆرجوازی و مارکسیەت وەرگرت و پند و ئامۆژگاریمان لێ وەرگرتن لەنێو مارکسیەکاندا گیانێکی نیزامی نایاب هەیە ئەوانەی خوارەوە زۆر بە وردی ڕێنماییەکانی سەرکردەکانیان جێبەجێ دەکەن لەبەر ئەوە هەرگیز بۆرجوازەکان بیریان لەوە نەکردەوە کۆبوونەوەکانیان پەک بخەن لە کاتێکدا کە پەکخستنی کۆبوونەوەی بۆرجوازەکان لەلایەن ئەمانەوە بەکارێکی سەرەکی دەژمێردرا توانی بوویان وا لە سندیکاکان بگەێنن کە هەموو کۆبوونەوەیەک لەلایەن ئەوانەوە بربەرەکانی چینی پۆلیتاریایە هەمیشە ڕۆژنامەکانیان داوایان لە دەسەڵاتداران دەکرد کە کۆبوونەوەکانیان قەدەغە بکەن تا ڕووداوی ناخۆش ڕوونەدات جاری وا هەبوو دەسەڵاتداران لاواز بوون هەرزوو داوایان لە ڕێکخەرانی کۆبوونەوەکە دەکرد کە ڕێگەیان پێ نادرێت لەبەر هۆی پەیوەندیدار بە ئاسایش و نیزامی گشتیەوە خۆ ئەگەر دەسەڵاتداران لەوانە بوونایە کە گوێ بۆ ئەو هاتوو هوتە نەگرن ئەوە ڕۆژنامە سوورەکان داوایان لە کرێکاران دەکرد خۆیان بەو کارە هەڵبەستن و خەڵکەکە بە زۆر لە هۆڵەکەدا دەربکەن بۆرجوازیەکان بەرامبەر سوورەکان زۆر لاواز بوون هەندێک جار هەر خۆیان لە ترسدا وازیان لە کۆبوونەوەکە دەهێنا ئەگەر وازیشان لێ نهێنایە ئەوە سەرۆک خۆی یەکەم موتاری دەدا و زۆر بە نەرمی لێیان دەپاڕایەوە کە هێمنی ڕابگرن چونکە حیزبەکان دەیەوێت گوێ لە قسەی نەیارەکانی بگرێت ئیتر بۆچی ئاژاوە دەنێنەوە پاشان وتارەکە زۆر کورتە و دژی کەس نییە بەڵام سوورەکان بەوە ڕازی نەبوون هەرکە وتاربێژەکە وتارەکەی دەست پێ دەکرد دەکەوتنە نانەوەی پشێوی و فیکەلێدان و جنێودان لە باتی ئەوەی هەوڵ بدەن هێمنی بە هۆڵەکە بگەڕنەوە بە پەلە خۆیان ڕایان دەکردە دەرەوە بە مەبەستی خۆ ڕزگارکردن بەڵام کاتێک سوورەکان خۆیان لە بەردەم بزوتنەوەیەکدا دیەوە کە دەزانێت چۆن کارەکانی ڕێک بخات و چۆن پارێزگاری لێ بکات بۆیان دەرکەوت کە ناتوانن هیچ بکەن ئێمە هەر لە سەرەتادا بە خەڵکەکانمان ڕادەگەیان کە بە هیچ جۆرێک ڕێنادن کەس ئاژاوە بنێتەوە و پاسەوانەکانمان نیزام دەپارێزن و هەموو سەرپێچی کەرێک دەکەینە دەرەوە پاسەوانی ئامادە و ڕاهێنراومان هەبوو لە کاتێکدا بۆرجوازیەکان ئەو کاریان بە پیاوە بە سەڵاتچۆکانیان سپاردەبوو گوایە تا گوێگرەکان ڕێز لەسەری سپیان بگرن نەیان دەزانی سوورەکان گوێ بەو شتانە نادەن و نرخی تەمەن ناگرن هەرزوو ئێمە هەوڵی پێکێنانی یەکەیەکی پاسەوانیماندا بۆ ئەمەش سوودمان لە دەیان سەربازی کۆن و دەیان هەواڵی نوێ وەرگرت من هەڵم بژاردەبوون هەموو لاوی بەهێز و بەشان و باز بوون بەر لەوەی سوێندیان بدەم پێیان وتبوون کارەکەیان کارێکی پیرۆزە و دەبێت بە تیرۆر وەڵامی تیرۆر بدرێتەوە دەبێت لە هێرشدا کۆ لە هیچ نەکەنەوە لاوەکانمان بە شەوقەوە گوێیان بۆ دەگرتم هەمیشە ئەوم دووبارە کردوتەوە ئەگەر لە سەردەمی حکوومەتە بۆرجوازیەکاندا گەلەکەمان پارچە پارچە نەبوایە شۆڕش سەری نەدەگرت گەل هەمان گەلە بەڵام پێویستی بە سەرکردەی ئازا و لێهاتوو هەیە هەرگیز ئەوم لەبیر ناچێتەوە کە کاتێک ئەرکەکانم بۆ ڕوندەکردنەوە بریسکەم لە نێو چاوانیاندا بەدی دەکرد تێمگەیاندن کە هیچ بیرۆکەیەک بەبێ پشتیوانی و هێز ناگاتە ئەنجام دەبێت ئاشتی بەهێز بەدەست بێت تا دەمرم لەبیرم ناچێتەوە کە چۆن پاسەوانەکانمان بەرەنگاری نارەکانمان دەبوونەوە لە هیچ مەترسیەک کۆیان نەکردەوە چونکە دەیانزانی ئەرکەکەیان چەند پیرۆزە بەهاری 1921 بزوتنەوەکەمان چالاکیەکی پەرەپێدا دەبوو ئیتر ژماری پاسەوانەکانمان زیاتر بکەین هەر لە کاتی ڕێخستنی یەکە سەربازیەکانماندا توانیمان کێشەیەکی دەرینەمان یەکلایی بکەینەوە ئەویش دیاریکردنی دروشم و ئاڵا بوو هەر لە مناڵیمەوە گرنگی ئەمانەم دەزانیت کاتێک بڕیارماندا ئاڵەی حیزبەکەمان دیاری بکەین لە چەندین لاوە چەندین نمونەمان پێگەیشت هیچمان بەدڵ نەبوو سەرنجام پزیشکێکی ددان نمونەیەکی بۆ هێناین بەڵام ڕەنگەکەمان پەسەند نەکرد من ڕەنگەکانم ڕێک خست بەم شێوەی خوارەوە بازنەیەکی سپی لەسەر قماشێکی سوور لەنێو بازنەکەدا خاچێکی پێچاوپێچ بە ڕەنگی ڕەش هەواڵەکانم پەسەندیان کرد لە هەمان کاتدا شێوەی دروشمەکان زایەکە و ڕەنگی ئەو قماشەی کە دەبوو پاسەوانەکان لە خۆڵیان ببەستن دیاری کرا ئاڵاکەمان ڕەمزی بزوتنەوەکەمان و ئامانجە بەرزەکانی بوو ڕەنگی سوور ئاماژەی بە لایەنە کۆمەڵایەتەکەی بزوتنەوەکە دەکرد و سپێکەش بۆ بیرۆکەی نەتەوایەتی و خاچە پێچاوپێچەکەش نیشانەی خەباتی سەختی گەلەکەمان لە پێناو سەرکەوتنی ڕەگەزی ئاری و سەرکەوتنی کاری بەرهەمهێنەر بوو ساڵی 1922 کە لە پاسەوانەکان یەکەیەکی سەربازیمان پێکێنا ئاڵایەکی تایبەتیمان بۆ دەستنیشان کردن وردە وردا چالاکیەکانمان گەشەی کرد و کۆبوونەوەکانمان زۆرتر بوو هەفتانە 3 کۆبوونەوەمان لە گەورەترین هۆڵی میونخدا ئەنجام دەدا هەموو جارێک
پۆلیس دەهات و دەرگاکانی دادەخست تا خەرەباڵغیەکە کەمتر بێت. زستانی ساڵی 1921 وڵاتەکەمان بەرەنگاری چەند کۆسپێکی نوێ بووە. لەندەن و پاریس داوای 100 ملیار مارکی ئاڵتونیان دەکرد بەپێی پەیماننامەکان لە 21 کانونی دووەمی هەمان ساڵدا پارتە عونسوریەکان بانگەشان بۆ ڕێپێوانێکی هاوبەش کرد دژی هاوپەیمانان. داوا لە حیزبمان کرا چەند نوێنەرێک بنێرین بۆ بەشداریکردن لە لیژنەی ڕێکخستندا. لیژنەکە بڕیاریدا خۆپیشاندانەکە لە گۆڕەپانی کونسیخەوە دەست پێ بکات پاشان گۆڕی بۆ گۆڕەپانی فلدنهال دوای 48 کاتژمێر بڕیاردرا خۆپیشاندانەکە نەکرێت و لە بری ئەوە کۆبوونەوەیەک لە هۆڵی کنوکیلیس بکرێت. منێکێک بووم لە نوێنەرانی حیزبەکەمان جەختم لەسەر ئەوە کردەوە کە دەبێت پێش یەکەم ڕۆژی شوبات دوا بڕیار بدەن. داوای مۆڵەتیان کرد تا چوارشەممە لەو ڕۆژەشدا هەڕارابوون. ئیتر ئێمە کشاینەوە و پێمان وتن ئێمە خۆمان کۆبوونەوەکە ڕێک دەخەین. نیوەڕۆی چوارشەممە 2 شوباتی 1921 بڵاوکراوەکەمان بەناو شاردا بڵاو کردەوە کە ئێوارەی 3 شوبات کۆبوونەوەیەک لە یاریگای کۆڕون دەکرێت. ئەمە کارێکی مەترسیدار بوو چونکە یاریگاکە زۆر فراوان بوو گومانمان لەوە دەکرد نەتوانین پڕی بکەین. لەلایەکی ترەوە پاسەوانەکانمان لە میونخ ئەوەندەنین تا بتوانن بە تەواوی کۆنتڕۆڵی شوێنەکە بکەن. لەوە دڵنیا بوون کە ئەگەر لەو کۆبوونەوەیدا شکست بێنین ئەوە بۆ ماوەیەکی دوور و درێژ لە جەماوەردا دەبڕین و دوژمنەکانمان بەسەرمان دازاڵ دەبن و ناومان دەزڕێنن. بەیانی ئەو ڕۆژە هەورێکی پڕ ئاسمانی داگرت و ڕەشەبایەکی بەهێز هەڵی کرد و بارانێکی زۆر باری. ڕەشبینی ئەندامانی حیزبی داگرت چونکە خەڵکی لە ڕۆژی ئاوهادا نایەنە دەرەوە. دوای نۆڕۆ هەوا باشتر بوو من پێشنیارم کرد و ئۆتۆمبیلی گەورە بە ئاڵای سوور بڕازێنینەوە و بیست داوی کڕۆکش لە هاوکارانمان بچنە سەریان و بکەونە بڵاوکردنەوەی بەیان و داوا لە خەڵک بکەن ئامادەی کۆبوونەوەکە بن. ئەوانیش ڕازی بوون. بۆ یەکەم جار بوو خەڵکی دوو سیارەی گەورە بە ئاڵاو ببینن کە سەر بە مارکسیەکان نەبن بۆ جوازەکان سەریان سوورما بوو بەڵام سوورەکان هەڕەشیان دەکرد چونکە ئەوەیان بە کارێکی دژ بە خۆیان دەزانی. کاتژمێر لە حوتی ئێوارە نزیک بووە. پەیوەندیم بە یاریگاکەوە کرد وتیان هۆڵا سەرەکیەکە پڕ بووە. کاتژمێری 8 گەیشتمە ئەوێ بینیم خەڵکێکی زۆر لە دەرەوە وەستاون و چونکە ناوەوە پڕ بوو. یەکێک لە هاوکارەکانم پێیوتم تا ئێستا 5500 بلیت فرۆشراوە و زیاتر لە 1000 کرێکاری بێئیش بە خۆڕایی کراونەتە ژوورەوە کەواتە 6500 کەس ئامادەن. بابەتی وتارەکەم ئەمە بوو یان دەبێت بنیاتی بەیان نیمان دابڕێژین یان دەبێت تا هەتایە سەر هەڵ نەبڕین. 2 سەعات و نیو قسەم کرد. هەر لە سەرەتاوە هەستم کرد کە وتەکانم کاریگەرن. سەرەتا هەندێک ویستان ئاژاوە بنێنەوە بەڵام دوای کەمێک بینیم زیاتر لە 16000 دەست چەپڵم بۆ لێ دەدەن. تا هەفتەیەکیش باسی ئەو کۆبوونەوەی بوو. ڕۆژنامە سەربەخۆکان چەندین وێنەیان لێ بڵاو کردەوە بۆ جوازەکانیش شتێکیان لە سەنووسی بەڵام ناوی منیان نەهێنا. منیش ئەمەم بە هەر زانی و بۆ هەفتەی دواتر کۆبوونەوەیەکی ترم ڕێخست. ئەم جاریان زیاتر لە 7000 کەس ئامادە بوون. زۆریان لە دەرەوە وەستا بوون. دەرگاکانمان دانەخست تا بەباشی گوێیان لە وتارەکان بێت. کۆبوونەوەکانمان هەر بەردەوام بوو تا دەهات لایەنگرانمان پتر دەبوون. نێارەکانمان لە نێوان دوو هەڵوێستدان داما بوون یان وازمان لێبێنن یان بەربەرەکانیمان بکەن دواتر هەڵوێستی دووەمیان هەڵبژاد و بڕیاریاندا بمان ترسێنن. بۆ جێبەجێکردنی ئەم پیلانەیان ڕووداوێکیان خۆڵقاند و ویستیان ئێمەی پێ تاوانبار بکەن. سەر لە ئێوارەیەک چەندە ناسراوێک تەقان لە پەرلەمانتاری سۆشیالیستی دیموکراتی ئەرهار داویر کرد و گولەکان بەری نەکەوتن و تاوانبارەکان هەڵاتن. بۆ ڕۆژی دووەم ڕۆژنامەکانی مارکسی و جوولەکەکان بە ئاشکرا باسییان لەوە دەکرد کە پێویستە سنوورێک بۆ چالاکیەکانی چەتەکانی تیرۆر لە میونخدا بندێت و حەزبەکەی ئێمەیان بەو کارە تاوانبار کرد. زمان حاڵی پارتی سۆشیالیستی باڤاری نووسی بووی بەر لەوەی دارەکان بچنە ئاسمان و شەڕەقۆچ لەگەڵ ئاسماندا بکەن تەوری کرێکاران ئەو دارانە دەبڕنەوە. دوای چەند ڕۆژێک هەوڵەکانیان دەست پێ کرد بەڵام دارە باڵابەرزەکان نەکەوتنە سەرزەوی. ئەوە بوو ڕۆژی دووەمی تشرینی دووەمی ساڵی 1921 بانگەوازمان بڵاو کردەوە بۆ کۆبوونەوەی لە کاتژمێر 4 ئێوارەدا لە هۆڵی هوف برو هوس. پێش نیو سەعات هەواڵمان بۆ هات کە سوورەکان دەیانەوێت بەرەنگاریمان بکەن و نەهێڵن سەر بگرێت و بۆ ئەوەش چەند سەد کرێکارێکیان تەرخان کردبوو. لەبەر ئەوە نەکراکاری پێویست بۆ پاراستنی هۆڵەکە ئەنجام بدەین تەنها پشمان بەشان و بازوی ئەو 6 پاسەوانە بەس کە لەوێ ئامادە بوون. تا تێگەیشتم سەرۆکی پاسەوانەکان پێی ڕاگەیاندم کە هۆڵەکە پڕ بۆ لە ئاژاوەچی و جێگای هەواڵەکانمانیان گرتووە. منیش بەپەلا هەموو پاسەوانەکانم لە هۆڵێکدا کۆ کردەوە و ڕێنمایی پێویستم پێدان. پێشم وتن ئێوە لەوان کەمترن و لەوانەیە کوژرا و بریندارتان هەبێت. لەنێو چاویان دڵنیایم هەست پێ کرد کە چوومە ناو هۆڵەکە زۆر پڕ بوو. لەلایەن هەواڵەکانمەوە پێشوازیم لێکرا. ئەوانی تریش زۆر بە تووڕەییەوە سەیریان دەکردم. دوێم لە چەند جنێوێکی ناشرینیش بوو دەیانوت ئیمڕۆ لەگەڵتان یەکلایی دەکەینەوە و سنوورێک بۆ چەنە بازەکانتان دادەنێن و ئەڵمانیاتان لێ ڕزگار دەکەین. کۆبوونەوەکە دەستی پێ کرد. من لە پشت مێزێک لە ناوەڕاستی هۆڵەکەدا وەستا بووم.
سوورەکان دەوریان دابووم خەریکی خواردنەوەی بیرەبوون دیار بوو تەواو شڵەژاو بوون بۆ ماوەی یەک کاتژمێر قسەم کرد گوێم نەدایە ئاژاوەچیەکان وەمزانی تەواو زاڵ بووم بەسەر هەڵوێستەکەدا بەڵام کتۆپەر هەڵەیەکی سایکۆلۆژیم کرد بەوەی لە یەکێک لە ئاژاوەچیەکان تووڕە بووم ئەمەیان بەهەرزانی تا پلانەکان جێبەجێ بکەن باڵابەرزێکان هەڵسایە سەر پێ و 3 جار هوتافی بە ئازادی کێشا ئەوانی تر دووبارەیان کردەوە ئیتر مێزەکانیان هەڵگێڕایەوە و بە شوشەی بەتاڵ بەربوونە هەواڵەکانمان بوو بەهەرا بەڵام من لە جێ خۆم نەجوڵام چاوەڕێم کرد بزانم پاسەوانەکان چی دەکەن من دڵنیا بووم لێیان زۆری نەبرد وەک چۆن کۆمەڵە گورگێک پەلاماری مێگە لە مەڕێک بدەن پەلاماریاندان سکرتێرەکەم موریس لە پێش هەمویانەوە بوو لە ماوەی کەمتر لە 5 خولەک سوورەکان بەرەو دەرگاکان هەڵاتن تەنها نزیکەی 50 کەسێکیان لە سوچێکی هۆڵەکەدا مابوون کتۆپەر نارنجۆکێکی دەستی تەقیەوە 5 پاسەوانمان کەوتن ئێتر هەموو شاڵاویان بۆ بردن و هۆڵەکەیان لێپاکردنەوە ئێمەنەوە بریندار و ئەوان 23 برینداریان هەبوو لەو کاتی هەواڵەکانمان بریندارەکانیان بەرەو ئیسعافەکە دەگواستەوە هەرمانی سەرۆکی کۆبوونەوەکە وەستا و ڕایگەیاند کە کۆبوونەوەکە بەردەوامە و داوای لێکردم وتارەکەم تەواو بکەم دوای چوومە ڕێزی پێشەوە بە هەمومان سرودی نیشتمانیمان وت و لەو کاتەدا سکرتێرەکەم هاتەلام و چرپاندی بە گوێمدا وتی ئەفسەرێکی پۆلیس بەهێزێکی زۆرەوە گەیشتون لەو کاتەدا ئەفسەرەکە هاتە ژوورەوە و ڕایگەیاند بە ناوی حکومەتەوە کۆتایی بە کۆبوونەوەکە دەهێنم بەشی 18 بەهێز ئەو کەسەیە کە خۆی بەهێز بێت لەوە پێش ئابانژەم بەوە کرد کە جۆرێک لە هاوکاری لە نێوان ڕێکخراوە ڕەگەزیەکاندا لە میونخ دروست بوو بەمەبەستی هەوڵی هاوبەشی لە پێناو گەیشتن بە ئامانجی پیرۆز بێگومان هاوکاری لە نێوان چەند دەستا کۆمەڵە حیزب کە ئامانجەکانیان لە یەکترەوە نزیک بێت کارێکی پەسەندە بەڵام ئەگەر پێمان وا بێت ئەم هاوکاریە دەبێتە هۆی بەهێز بوونیان و کاری هاوبەش هەر یەکیان پێش دەخات ئەوە بە هەڵەدا چوین حزبەکەمان ئەوەی بۆ دەرکەوت کە دەبێت کام حیزب سەرەتا دروشمەکەی هەڵگرتووە ئەو بگاتە ئامانجەکە ئەگەر نەیتوانی ئەو کاتە حزبەکانی تر دەتوانن کارەکە ئەنجام بدەن بەڵام لە کاتێکدا کە حیزبە سەرەکیەکە توانی بەسەر کۆسپەکاندا زاڵ بێت و حزبەکانی تریش دەستۆزی بیرۆکە هاوبەشەکە بوون ئیترمانەوەیان بەجیا لە حیزب بە ناپاکی دەژمێردرێت و دەبێتە هۆی لاوەزکردنی بزوتنەوەکە هەرچەندە هاوکاری بەهێزیش لە نێوانیاندا هەبێت ئێمە ساڵی 1922 دا ئەمەمان تاقی کردەوە لەگەڵ ڕێکخراوە ڕەگەزیەکاندا بەڵام دوایی دەرکەوت کە هەڵە بووین چونکە ئەو ڕێکخراوانە دەیانویست خۆیان لەسەر حسابی ئێمە بەهێز بکەن سەرنجام پشێوی کەوتە نێو ڕیزەکانمانەوە بەرژەوەندی کەسێتی ڕۆڵی خراپی خۆی بینی و بزوتنەوەکەی لە ئامانجا سەرەکیەکانی دوورخستەوە من پێشنیارم کرد سنوورێک بۆ ئەمە دابندێت بەڵگەشم ئەوە بوو کە بزوتنەوەیەکی پتە و بەوەی کە هاوکاری لەگەڵ بزوتنەوە لاوازەکاندا بکات زۆر زیانی لێ دەکەوێت و تێمگەیاندن کە سەرکردەکانی ئەو ڕێکخراوانە مەبەستیان بەهێزکردنی خۆیانە ئەگینا نایانەوێت دڵسۆزانە خزمەت بە نیشتمانی دموکراسی بکەن بەڵام لەبەر ئەوەی بزوتنەوەکەی ئێمە بەهێزە دەیانەوێت بۆ سوودی خۆیان بەکاری بهێنن سەرەتا هاوکارانم بەوە ڕازی نەبوون بەڵام کاتێک ویستمان ڕێپێوان دژی مەسەلەی قەرەبووکردنەوەکە بکەین ئەوان زۆر ڕاڕابوون ئیتر هەمووان بۆیان دەرکەوت کە بزوتنەوەیەکی پشتبەست بە عەقیدەیەکی فەلسەفی نابێت پشت بە هاوکاری خەڵکانی تر ببەستێت و دەبێت هەر خۆی و بە پشتبەستن بە تواناکانی بەرەوهێنانەدی ئامانجەکانی پێشڕەوی بکات پێش ساڵی 1970 هێزی دەوڵەت پشتی بە 3 بنەمای سەرەکی بەست بوو نیزامی پاشایەتی سوپا دەستی فەرمانبەرە ئیداریەکان بەڵام شۆڕشی 1970 بنەمای یەکەمی لەناو برد و سوپای بڵاوە پێکرد و گەندەڵی خستانە و فەرمانبەرانەوە واتە دەوڵەت بنەما سەرەکیەکانی لەدەستدا بەڕاستی بنەمای ڕاستەقینە و گرنگ بۆ دەسەڵات ئەوەیە کە سەر بەگەل بێت بەڵام هەر ئەمە بەس نییە دەبێت لەگەڵ ئەوەشدا هێزی هەبێت لەم دوانەشەوە بنەمایەکی دەردێتە کایەوە ئەویش تەقالید و شتەباوەکانە ئەگەر ئەم سێ بنەمایە دەستەبەر کران ئەوە دەسەڵاتێکی پتە و جێگیر دروست دەبێت بەڵام بەهۆی شۆڕشەکەەوە نەکرا هیچ لەمانە دابین بکرێت بەهۆی نەمانی نظامی پاشایەتیەوە تەقالیدەکان بنەبڕکران و بەهۆی دانانی فەرمانبەران لەلایەن سیاسەتمەدارانەوە لەسەر بنەمای خۆخۆیەتی و ڕازیکردنی حیزبەکان و بەهۆی بڵاو پێکردنی سوپا ئیتر هێزیش نەما تەنها شتێک کەما بۆەوە پشگیری گەل بوو کە بەهۆی هەرسێنان و تێکشکان لە جەنگدا ئەو هاوسەنگیە سروشتەی جانانی نەما بوو گەلی ئەڵمانی وەک هەموو گەلانی تری ئەم جیهانە لە 3 گرۆ پێک دێت یەکەم گرۆی هەڵبژاردا کە خاوەنی بیرۆکەیەکی نیشتمانی زێدەڕۆن و هەموو سیفاتێکی هاوڵاتی باشیان تایە وەک ئەفسە وەک نەفسبەرزی دڵسۆزی ئازایەتی خۆنەویستی دووەم گرۆی بەرامبەر کە بریتین لە خۆپەرست و هەلپەرست و ناپاکەکان سێم گرۆی ناوەند کە نە سیفاتە بەرزەکانی گرۆی یەکەمیان تایە نە سیفاتە نزمەکانی گرۆی دووەم جار کۆمەلگەیەک کە بەرەو گەشەکردن و پێشکەوتن هەنگاوینە ئەوە بەهۆی گرۆی یەکەمەوەیە بەڵام گرۆی مامناوەند دەتوانێت ئارامی و هێمنی دابین بکات هەر کاتێکیش گرۆی دووەم باڵا دەست بن ئەوە وڵات بەرەو لە ناوچوون و هەرسهێنان دەبات
ئاشکراشە کاتێک گرۆی مامناوەند دەسەڵات دەگرێتە دەست کە ململانەیەکی بەهێز لە نێوان دوو گرۆکەی تردا بێتە دی، هەرکامێکان سەرکەوتنی بەدەستهێنا جەماوەردە بنە لایەنگری ئەو زۆر بەگەرمی پشگیری گرۆی یەکەم دەکەن، بەڵام بۆ گرۆی دووەم نە بە تەواوی پشگیری لێ دەکەن و نە بە ئاشکراش دژایەتی دەکەن، چونکە ئەم گرۆیە گیانی خەباتگەڕی تیادا نییە. لە پێشەوە لەوە دوام کە بەهۆی جەنگەوە هاوسەنگی لە نێوان سێ گرۆیەکەدا نەما، تەنها گرۆ هەڵبژاردەکە بوو کە دوات تلۆکی خوێنی خۆی بەخشی و چینی مامناوەندیش بە هەزاران لە بەرەکانی جەنگدا خۆیان بەخت کرد، کەچی گرۆکەی تر هەر خەریکی خۆ ئامادەکردن بوون بۆ شۆڕش و لە پشتەوە خەنجەر بکەن بە ئەڵمانیادا. لێپسراوان پەیتا پەیتا بانگەوازیان لە بەرەکانی جەنگەوە بڵاو دەکردەوە و داوایان لە هاوڵاتیان دەکرد خۆیان ناونووس بکەن بۆ ئەنجامدانی چەند ئەرکێکی دیاریکراو، چ بۆ ئەوەی لە بەرەکانی جەنگدا کار بکەن یان بۆ کردداری هەواڵزانی و هەواڵگواستنەوە یان لە بواری هێزی ئاسمانیدا یان ژێر ئاوەکاندا. ئەمە 4 ساڵ بەردەوام بوو. هاوڵاتیان لەوانی تەمەنیان لە 17 ساڵان کەمتر بوون یان لەوانی کە لە 50 بەرەو ژوور بوون بەدەنگ بانگەوازەکەەوە چوون، ئەوەی هانی دەدان ئەو کارە بکەن نیشتمان پەروەری ڕاستەقینە و ئازایەتی و چاونەترسیان بوو. بەدەیان هەزاریان بە گولەی دوژمن پێکران، لەوە پێشیش دەشتەکانی فلاندر بە خوێنی ئاڵی براکانیان ئەودرا. ئەوانەی پێش ئەوەی لەسەر هونەری شەڕ و پێکدادان ڕابهێنرێن نێدرا بوون بۆ بەرەکانی جەنگ و بوون بە پێخۆرێکی سەهل و ئاسانی چەکی دوژمن. ئەوانەی لە شەڕەکانی ساڵی 1940 و دواتر کوژران هەمویان ڕۆڵەی دوو گرۆی یەکەم و سێهم بوون. بەو شێوەیەش هاوسەنگێکە شێوە هەر لە سەرەتای جەنگەکەوە لە بەرژەوەندی گرۆ خراپەکە کە بەهۆی کەمتەرخەمی لێپرسرامان و کەم و کوڕیەکانی یاسای تەجنید لە مەترسیەکان بەدوور بوون، هەر لە یەکەم تێکشکانی سوپا دەستیاندایە تێکدانی بەرەی ناوخۆ کە دەستیشاندایە شۆڕش کەس نەبوو بەرەو ڕوویان ببێتەوە، چونکە ئەوانەی مابوون لەوە لاوەستر بوون بتوانن کاری لەو جۆرە ئەنجام بدەن. ئەوەی بڵێت هەڵگەڕانەوەکەی 1970 شۆڕشێکی گەلی بوو دەیەوێت ڕاستیەکان بشێوێنێت، چونکە گەلی ئەڵمانی کاری لەو جۆرە ناکات. ئەوانە دوژمنی گەل بوون، هەڵاتوی بەرەکان و ناپاک و سەرلێشێوا بوون، زۆر نامەردانە سوودیان لە تێکشکانەکە وەرگرت. ڕاستە سەربازەکانمان بۆ دڵخۆش بوون کە شەڕ کۆتایی هات و بەرەو ماڵەکانیان دەگەڕێنەوە، بەڵام ئەوانە بەشداری هەڵگەڕانەوەکەیان نەکرد، چونکە زۆر باش شارەزای چالاکیەکانی ئەو حیزبانە بوون. ئەوانەشی پشگیریان لێکردن بە هیوای شتی باش بوون، ئەمانە هەموو لاواز بوون. لەبەر ئەوە مارکسیەکان دوای کەمێک ناچار بوون بە دوای پاڵپشتێکدا بگەڕێن بۆ ئەوەی لە تنگانەدا فریایان بکەون. لە سەرەتای ساڵی 1990 نیزامی کۆماری جێگیر نەبوو بوو. سەرکردەکانی لەوە دڵنیا بوون کە گەل لێیان پاشگەز دەبێتەوە، لەبەر ئەوە کەوت نەگەڕان بە دوای هێزێکدا کە کۆمارەکە بە چەک بپارێزێت. نیزامی کۆماری دوای ئەوەی سوپای هەڵوەشاندبەوە هەستی پێکرد کە پێویستی بە چەند سەربازێک هەیە بۆ ئەوەی پارێزگاری لێ بکەن، بەڵام ئەو هێزانەی ئەو پشتی پێبەست بوون لەوانە نەبوون کە ئامادەی خۆبەختکردن و قوربانیدان بن. کۆمەڵێک چەتە و دز و پیاو خراپ بوون. ئەوانە بۆ ئەوە نەهاتبوون نیزامێکی کۆماری پتە و پێک بهێنن، بەڵکو هەموو ئامانجێکیان ڕوخاندنی نیزامی پێشوو بوو، واتە تاڵانکردنی ڕژێمی کۆماری دوای لەناوبردنی نیزامی پاشایەتی. نوێنەرانی گەل کەوتنە هاتوو هاوار چونکە هەستیان بەوە کردبوو کە چەند کۆمەڵێک دروست بوون و بە ئاشکرا داوای لەناوبردنی ڕژێمی نوێ دەکەن و دەیانەوێت سنوورێک بۆ دزەکان و ستەم و زۆری ئەو کەسانە دابنێن کە هەموو ئامانجێکیان بریتیە لە تاڵانکردنی سەروەت و سامانی وڵات. ئەوانشی لە زستانی 1990 بەدەنگ بانگەوازەکەیانەوە چوون، سەر لە نوێ چەکەکانیان کردەوەشان تەنها بۆ ئەوە بوو کە هەستیان کردبوو ئەمن و ئاسایشی وڵات پێویستی پێیانە و دەبێت بەرەنگاری دوژمنانی ناوخۆ ببنەوە. خۆیان لە چەند یەکەیەکی سەربازیدا ڕێکخست بۆ پاراستنی نظامی کۆماری، هەرچەندە لە بنەڕەتدا لەگەڵ لێپسراواندا نەبوون. لێپسراوانی هەڵگەڕانەوەکە واتە جوولەکەی جیهانی هەستیان بە مەترسی کرد، چونکە دەیانزانی کە گەلی ئەڵمانی ئەوەندەدا نەڕماوە تا بتوانن وەک گەلی ڕووسی لێ بکەن و بیخەنە نێوچڵپاوی بەلشەفیەوە. هۆکارەکەشی ئەوە بوو کە یەک ڕەگەزی گەلی ئەڵمانی کارێکی وای کردبوو کە ڕۆشنبیرە ئەڵمانیەکان و کرێکارانی بەیەکەوە گرێدا بوو. ئەوەش دیاردێکی کۆمەڵایەتی وایە کە لە زۆربەی وڵاتانی ڕۆژئاوای ئەوروپا هەستی پێ دەکرێت. بەڵام ئەو دیاردەیە لە رووسیا بەدی ناکرێت، چونکە لەوێ ڕۆشنبیرەکان بەنەتەوەی ڕووسی نامۆن و ئاگایان لە گرگرفتی چینی چەوساوە نییە. هەروەها ڕادەی فکری و ئەخلاقی ئەو چینە تەواو نزم بوو، لەبەر ئەوە لە ماوەیەکی کەمدا توانرا بە ملیۆنان نەزان و نەخوێندەوار ئاڵای سووریان پێ هەڵ بکەن و ببنە خزمەتکاری جوولەکە. دیکتاتۆرەکان کە نیزامەکەیان ناو نابوو دیکتاتۆریەتی چەوساوەکان. لە ئەڵمانیا بارودۆخەکە جۆرێکی تر بوو. ئەگەر ڕێزەکانی سوپا بە تەواوی لێکەڵنەوە شایەتەوە هەرگیز شۆڕش سەری نەدەگرت. ئەمەش بەمانای ئەوە نییە کە سەربازەکانی بەرە پشگیری شۆڕش بوون، بەڵام ئەوانەی شۆڕشەکان ئەنجامدا و گیانی ناتەبایی و ناڕەزاییان لە نێو سوپادا دروست کرد ئەوانە بوون کە هەرگیز نەچووبوونە بەرەکانی جەنگەوە. جایان لەبەر ئەوەی خۆیان بەکاری ئیداریەوە خەریک کردبوو
یان وان لە کاربەدەستان گەیاندبوو کە ئەوانە پسپۆری بواری دارایی و ئابوورین سەرڕای ئەو هەزاران هەڵاتوانەی بەهۆی ناڕاستی یاساکانەوە ئەو بوارەیان بۆ خوڵقا بوو. هەمیشە ترسنۆک لە مردن دەترسێت، ئەو مردنەش لە بەرکانی ڕۆژانە چەند جارێک بە چاو دەبیندێت. ئەگەر پتەوێت نەهێڵیت ئەوانە هەڵبێن تەنها یەک هۆکار هەیە، ئەویش ئەوەیە تێی بگەێنرێت کە بەوا لە مردن ڕزگاری نابێت، چونکە لەوێ مردنی مسۆگەر نییە، بەڵام کە هەڵهات دەبێ بمرێت. دەبێت لەوە خۆشتر چی بێت کە هەمومان دڵنیاین لەوەی دەتوانین بەرەنگاری دوژمن بینەوە، بە پشتبەستن بە دڵسۆزی هاوڵاتیانمان و بەڕوای پتەویان بە پیرۆزی کێشەکەیان. پێویستە ئەوەشمان لەبیر بێت کە ئەنجامدانی ئەرکەکان سیفەتێکی ئەوەندە پیرۆزە بە هەموو کەس ناکرێت، تەنها هاوڵاتی نمونە خۆبەخشانە ئەو کارە دەکەن ئەگینا ئەوانی تر ئەوە ناکەن. لەبەر ئەوە پێویستە جۆرێک لە هەندان لەگەڵ ترساندن هەبێت. بۆ نمونە ئەگەر باز لەو یاسایانە بکەین کە بۆ سزادانی دزەکان دانراوە، ئەمانە بە مەبەستی ترساندنی هاوڵاتی نمونە و نەفسبەرز دانەنراون، بەڵکو بوو ئەوانن کە ئێرادەیان لاوازە و ناتوانن خۆیان لە بەردەم چاوچنۆکی و ئارزوەکانیاندا بگرن. ئەگەر ئەم یاسا و سزایانە نەبوونایە، ئەوە ئەو تیۆری کە دەڵێت پیاوی نمونە و نەفسبەرز گێلە و نزیکردن لە هەژاری باشترە، لەناو کۆمەڵدا دەبووە با و خەڵکی پێڕەویان دەکرد. چاوخشانەوە بە یاسایەکدا کە تاقیکردنەوە دەریخستووە بە درێژایی چەندین سەدا، یاسایەکی بەسوودا کارێکی نەزانانەیە، بە تایبەتی لە جەنگێکدا کە هەمووان دەمانزانی درێژخایەنە و کارە سادبارە. من نکۆڵی لەوە ناکەم کە سزای لە سێدارەدان کارێکی پێویست نییە ئەگەر هەموو جەنگاوران پیاوانی لەخۆبردوو بن بۆ پارێزگاری لە نیشتمان، بەڵام لە کاتێکدا هەندێکیان بە زۆر هێندابن و ترسنۆک و خۆپەرست بن و ژیانی خۆیان لە ژیانی کۆمەڵگەکان لەلا بەنرختر بێت، ئەوە یاساکە دەبێتە کارێکی زۆر پێویست و سزاکەش نابێت بریتی بێت لە بەندکردن و دەستگرتن بەسەر سامان و داراییان. لە سێدارەدان باشترین و شیاوترین سزایە بۆ ئەمانە تا لە بەرەکانی جەنگدا هەڵنێن. بەهۆی لابردنی سزای لە سێدارەدان خەڵکێکی زۆر هەڵاتن بۆ پشتی بەرەکان و ناپاکەکانی ناوخۆش بە شێوەیەکی زۆر ناڕەوا و خراپ سوودیان لێوەرگرتون و کردویان ناس و تەمەنی هەڵگەڕانەوەکەی ساڵی 1970. دیارە ئەوانەشی وەک پۆڵا لە بەرامبەر دوژمندا وەستاون تا دوا ساتەکانی جەنگ بەرەیان چۆڵ نەکرد، هیچ پەیوەندێکیان بە هەڵگەڕانەوەکەوە نەبوو، لەبەر ئەوە مارکسیەکان و هاوپەیمانان بە هیچ شێوەیەک لێیان دڵنیانی. کاتێکی شەڕ وەستا و سوپا بەرەو نیشتمان گەڕایەوە، لێپرسراوان ترسیان لێ نیشت و دەیانویست دەربارەی هەڵوێستان بەرامبەر شۆڕش شتێک بزانن و ئایا ئامادەن هاوکاری لەگەڵ نیزامی نوێدا بکەن. کاسێتی هەشتەم دیوی دووەم. لە هەفتەکانی بەراییدا لێپرسراوان دەیانویست خۆیان وا پیشان بدەن کە توندڕەونین نەوەک سوپا لە ناویان بەرێت، چونکە تەنها یەک فرقا لە سوپا دەیتوانی وڵاتیان لێپاک بکاتەوە و دوایی بەدەیان فرقا بچنە پاڵیان. ئیتر جوولەکەکان لەوە گەیشتن و ڕێڕەوی شۆڕشەکەیان گۆڕی و ئامانجەکانی شۆڕشەکەیان لەوەوەی کە گەلی ئەڵمانی وەک گەلی ڕووسی لێ بکەن گۆڕی بۆ دابینکردنی هێمنی و نیزام لە وڵاتدا. هەر لەو پێناوەشدا زۆر بەگەرمی داوایان لە فەرمانبەرە کۆنەکان و فەرماندە باڵاکانی سوپا کرد هاوکاریان بکەن بۆ ڕزگارکردنی ئەڵمانیا لەو بارەی تێکەوتووە. دیارە جوولەکە و هاوپەیمانەکانیان پێویستیان بە هاوکاری و خزمەتی ئەمانە هەبوو. ئەوانیش بەدەنگ بانگەوازەکەیانەوە چوون، نەیان دەزانی ئەوە بۆ ماوەیەکی کەمە و دوایی وازیان لێدێنن. جوولەکەکان لەم تەکتیکەدا سەرکەوتنیان بەدەستێنا، بەڵام پێویستە ئەوە بوترێت کە شۆڕشەکە لەلایەن ئاژاوە گێڕان و دز و پیاو خراپانەوە ئەنجام نەدرابوو، تا ڕادەیەکی باشیش ئەوانی ناهومێت کرد لەبەر ئەوە کەوتنە بەربەرەکانی کردنی، بەڵام جوولەکەکان توانیان ناکۆکی بخەنە ناو ڕیزەکانیەوە و پەرت و بڵاویان بکەن. بەوەی کە گەورەترین ناکۆکی لە ڕیزەکانی پارتی سۆشیالیستی دیموکرات بەرپا کرد کە لەو کاتەدا گەورەترین پارتی مارکسی بوو. بەشێکیان لایەنگری بۆ چوونە نوێیەکیان کرد و بەشێکی تریان دژی وەستانەوە. بەو شێوەیە دوو گرۆ دروست بوون، یەکێکیان دروشمی هێمنی و باڵادەستی نیزامیان هەڵگرت بوو، ئەوی تریان دروشمی توندڕەوی و توندتیژی دەبوو بۆ جوازیەکان سەر بەلایەکیان بوونایە، لایەنی مامناوەندیان هەڵبژارد. لە سەرەتای زستانی 1990دا هەڵوێستەکە بەم شێوەیە بوو. کەمینەیەکی خراپکار شۆڕشەکەیان کرد و سەرجەم پارتە مارکسیەکان پشگیریان لێکردن، بەڵام ئەوانەی دەسەڵاتیان گرتە دەست چەند کەسێکی مامناوەندی بوون. بەوەش توندڕەوەکان ناڕازی بوون و دەستیاندایە چەند کارێکی تیرۆریستی و چەند بینایەکی گشتیان داگیر کرد. بەڕووبوونەوەی ئەم بارودۆخە هەردوو لا واتا لایەنگرانی شۆڕش و ئەوانەی سەربەسەردەمی کۆن بوون کەوتنە هاوکاریکردنی یەکتر و بەرەنگاری شاڵاوی تۆقێنەران بوونەوە و نۆ لە سەردەی گەلی ئەڵمانی پشگیری لێکردن.
لەو کاتەی لایەنگرە تۆندڕەوەکانی هەردوو لایەنەکە خەریکی شەڕ و پێکدادان بوون لەنێو شار و گوندەکاندا زۆربەی جەماوەر لایەنگری دەسەڵاتی کۆماری بوون و هاوکاری نێوان مارکسی و بۆرجوازیەکان نیزامەکەی پاراست بەڵام هەمیشە بۆرجوازیەکان خەریکی پەیوەندیکردن بوون بە لایەنگرانی نیزامی پاشایەتی کۆن چونکە لە هەڵبژاردندا پێویستیان بە دەنگەکانیان هەبوو وەک لە پێشەوە وتم دوای ئەوەی شۆڕشگەرەکان بە تەواوی ڕێزەکانی سوپایان لەبەر یەک هەڵوەشاند ناچاربوون بە دوای ئامرازێکی تردا بگەڕێن کە پشتیوانی لە دەسەڵاتەکان بکات لەنێو خۆیاندا کەسی شیاو نەبوو ناچار پەنایان بۆ نایارەکانیان برد و بەم شێوەیە سوپایەکی بچووکیان پێکێنا ئەگەر هەبێت بپرسێت لەگەڵ ئەو بارودۆخەدا چۆن شۆڕش سەری گرت و توانی بەردەوام بێت لە وەڵامدا ئاماژە بۆ ئەم دوو دیاردەیە دەکەین یەکەم شێوازی تێڕوانینمان بۆ ئەرک و گوێڕایەڵی دووەم هەڵوێستی خراپی حیزبە پارێزگارەکانمان هۆی دیاردەی یەکەم ئەوە بوو کە ئێمە وا پەروەردەکراوین گرنگی زیاتر بە دەوڵەت بدەین نەکنێتەوە لەوەشەوە هەمومان کەوتینە هەڵی ئەوەی جیاوازی لە نێوان هۆکار و ئامانجدا نەکەین دەبوو هەڵوێستمان بەرامبەر بەوانەی ئەو کارەساتیان بەسەرهێناین هەڵوێستێکی تر بووایە چونکە گوێڕایەڵی ئەوانە ناپاکی بوو بەرامبەر نیشتمان بەڵام ئەوە بۆرجوازیەکان بوون کە گوێڕایەڵی کوێرانەی دەوڵەتیان لە ژیانی گەل بەلاوە گرنگتر بوو ئێمە وەک نیشتمان پەروەرانی سۆشیالیست گوێڕایەڵی کۆمەڵمان لە گوێڕایەڵی چەند سەرکردەیەکی لاواز بەلاوە باشتر بوو بۆ دیاردەی دومیش واتە خراپی هەڵوێستی حیزبە پارێزگارەکان دەڵێن بەهۆی ئەو هەموو زەرەر و زیانانەی دووچاری ئەو حیزبانە بووە لە بەرەکانی جەنگدا کەسێکی وایان نەمابوو پارێزگاریان لێ بکات و بۆرجوازیەکان دوای ئەوەی هێزی مادیان لەدەستدا پەنایان بردا بەربواری فکری بۆ پارێزگاری لە بنەماکانیان لە کاتێکدا کە دوژمنەکەیان هیچ بڕوایەکی بەو بوارە نییە و دەیەوێت لەڕێ بەکارهێنانی هێزەوە بنەماکانی خۆی بسەپێنێت لە هەفتەی دومی مانگی تشرینی 1970دا مارکسیەکان دەریان خست کە لە دوژمنەکانیان زیاتر دووربینترن هێز هەرهێزی ئەوان بوو خۆیان بەسەر هەڵوێستەکەدا زاڵ بوون و قسە نەستەقەکانی پەرلەمانتارە بۆرجوازیەکان لە نێو ویزەی گولەکانیاندا بزر بوو بۆرجوازیەکان دووچاری شتێکی گەورە بووبوونەوە چ لە نێو پەرلەماندا و چ لە سەر شەقامدا دوای شۆڕشێک کاتێک حکومەت داوای لە ڕێخشتاغ کرد پرۆژەی یاسای پارێزگاری لە کۆمار پەسەند بکات سەرجەم نوێنەرانی پارتە ڕازڕەوەکان و میانڕەوەکان بە توندی بە گژیدا چوونەوە ئیتر مارکسیەکان بۆیان دەرکەوت پرۆژەکە زۆرینەی 2/3 بەدەست ناهێنێت داوایان لەلایەنگرانیان کرد خۆپیشاندان لە بەردەم پەرلەماندا ساز بدەن لە تەموزی 1922دا زیاتر لە 200,000 مارکسی کۆبوونەوە و چەندین هوتافی جۆرا و جۆریاندا ئیتر نەیارەکان ترسان و پرۆژەکە پەسەند کرا تەنها پەرلەمانتارە نەتەوەیەکان دەنگیان نەدا بەم شێوەیە دەوڵەتی نوێ دامەزرا و گەشەی کرد بێ ئەوەی کەس بەرەنگاری بکات ئەو ڕێکخراوانەشی ئازایانە ڕوبەڕووی مارکسیەت بوونەوە ئەمانە بوون تیپی ئازاد پاسەوانی مەدەنی کۆمەڵی پارێزگاری لە شتەباوەکان و کۆمەڵی جەنگاوەرە دێرینەکان پێکەنانی ئەم ڕێکخراوانە کاریگەرێکی ئەوتۆی نەبوو لەبەر ئەم هۆیانی خوارەوە پارتە میانڕەوەکان و ڕاستڕەوەکان دەسەڵاتی وایان نەبوو چونکە پێویستان بە ئەندامی خەباتگەر هەبوو ڕاستڕەوەکان چەندێکێکی ڕێکخراویان هەبوو لەگەڵ ئەوەشدا ئەو کاریگەریەیان نەبوو چونکە خاوەنی بنەما نەبوون و ئامانجێکی سیاسی ئاشکرایان نەبوو هۆی سەرکەوتنی مارکسیەکان ئەوە بوو کە پەیوەندێکی پتە لە نێوان ئیرادەی سیاسیان و تۆندڕەوی لە کاردا هەبوو ئەگەر نەتەوە پەرستەکانی ئەڵمانیا ئیرادەیەکی نەتەوەی و هێزێکی تۆکمەیان ببوایە ئەوە مارکسیەت نەی دەتوانی بەتەنها پاشەڕۆژی وڵات بگرێتە دەست ڕاستە پارتە نەتەوەیەکان ئیرادەیەکی پتەویان هەبوو بەڵام پێویستیان بە هێزێک بوو کە ئەو ئیرادەیە بسەپێنێت بە پێچەوانەشەوە ڕێکخراوەکانی تر هێزیان هەبوو بەڵام خاوەنی بیرۆکەی سیاسی و ئامانجی سیاسی نەبوون جوولەکەش ئەم بارودۆخەیان خۆستەوە تا هاوڵاتیان بخەنە سەر ئەو ڕایەی کە ناکرێت لەوە باشتر بکرێت ڕۆژنامەکانیان ڕاستپارت بەباشی لە ڕێکخراوە ڕاستڕەوەکان بدوێن چونکە خەریکی سیاست نین هەروەها ڕۆژنامەکان بەباشی لەوانە دوان کە بەرامبەر توندڕەوی خۆسەپاندن فکر و بیر بەکاردەهێنن خەڵکێکی زۆر لە ئەڵمانیا ئەم تیۆرەیان پەسەند کرد بێ ئەوەی هەست بکەن بەوە خزمەتی جوولەکە دەکەن و خۆیان لەو ململانێ گرنگەی کەمان و نەمان بوو لە هەموو چەکێک جگە لە چەکی بیر و هۆش بێبەش کرد هۆکارێکی تری لاوازی ئەو حیزبە بۆرجوازی و ڕاستڕەوانە ئەوە بوو کە بڕوایان بە پەیامێکی پیرۆز نەبوو ئاگایان لەوە نەبوو کە هەموو بزوتنەوەیەک پێویستە خەبات و توندڕەوی لە یەک کاردا پەیڕەو بکات سەرکەوتنی شۆڕشی فەڕەنسی بەهۆی ئەوە بوو کە بانگەوازی بۆ مافی هاووڵاتی دەکرد ئەوانیش ئەوەیان پێخۆش بوو خەباتیان لە پێناویدا کرد هەروەها شۆڕشی ڕووسی دروشمێکی هەڵگرت بوو کە بە دڵی چینە چەوساوەکان بوو ئەوانیش خۆیان لەڕێی سەرکەوتنیدا بەخت کرد و فاشیەکانیش هەمان شێوەیان بەکارهێنا
بەدامەزراندنی پارتی نیشتمانی سۆشیالیستی لە ئەڵمانیادا یەکەم بزوتنەوە لە جۆری خۆی دروست بوو، بزوتنەوەیەک کە دەیەوێت سەر لە نوێ دەوڵەت لەسەر بنەمای ڕەگەز دروست بکاتەوە. هەر لە یەکەم ساتی دروستبوونیەوە بڕیاری داوە هۆکارە فکرەکان بکاتە ئامرازی بڵاوکردنەوەی بنەماکانی، بەڵام لە هەمان کاتدا دەیەوێت لە کاتی پێویستدا کەڵک لە هێز و توندڕەوی وەربگرێت بۆ پشتگیری لە بانگەوازەکەی، چونکە بڕوای بە پیرۆزی کێشەکەی هەیە و خۆی لە پێناویدا بەخت دەکات. وەک لە پێشتردا وتومە، هەر بزوتنەوەیەک کە پشت بە تۆقاندن ببەستێت ناکرێت بە چەکی بیر بەرەنگاری بکرێت، بەڵکو پێویستە بە هەمان چەکی خۆی بەرەنگاری بکرێت. بە درێژایی 70 ساڵ ئەڵمانیا لەلایەن مارکسیەکانەوە شاڵاوی دەبرایە سەر، بەڵام لەو خەباتە درێژخایان و ئەستەمەدا نەیتوانی بەری ئەو شاڵاوە بگرێت و سەرجەم ئەو هەوڵانەی بە مەبەستی ڕێگەگرتن لە سەرکەوتنی بنەما ڕوخێنەرەکانی دران بە فیرۆ چوون، چونکە نەیتوانی بە بیر و بۆچوونێکی فەلسەفیەوە بەرەو ڕوویان ببێتەوە. ئەو دەوڵەتی لە نوێی تشرینی دووەمی ساڵی 1970دا چەکی دانا و ڕێگای بۆ مارکسیەکان چۆڵ کرد تا بچنە سەر حکم، تازە جارێکی تر ناتوانێت بەرەنگاریان ببێتەوە، تەنانەت ئەگەر بۆرجوازیەکانیش بچنە سەر حکم. ئەوە تا هەر لە ساڵی 1921ەوە ئەم حکومەتە بۆرجوازیە بە نەرمی لەگەڵ سوورەکاندا هەڵسوکەوت دەکا، گوایە ناکرێت چینی پۆلیتاریا بڕنجێن و تووڕا بکرێن. لە ڕاستیدا تێکەڵکردنی مارکسیەت لەگەڵ چینە چەوساوەکانی ئەڵمانیادا شێواندنێکی ئاشکرای مێژووە کە دەیکەنە بیانی و سەرنەکەوتنیان لە ڕزگارکردنی وڵاتدا لە دەست ئەو چەتە نێودەوڵەتیە بیانیانە. لە بەرامبەر ملکەچی دەوڵەتی ئێستا بۆ مارکسیەت، بزوتنەوەی نیشتمانی سۆشیالیستی ڕزگارکردنی ئەڵمانیای خستە ئەستۆی خۆی و بە هەموو شێوەیەک دەیەوێت بەرەنگاری ئیرهابی سوورەکان ببێتەوە. لەوە پێش باسم کرد کە بزوتنەوەکەمان یەکەیەکی سەربازی بۆ پارێزگاری لە کۆبوونەوەکانمان پێکێنابوو، دوای فراوانبوونی بازنەی چالاکیەکانمان و پاسەوانی تایبەتیمان دروست کرد، بەڵام جیاوازی ئێمە لەگەڵ ڕێکخراوە ڕاستڕەوەکاندا لەوەدا بوو کە ئەوان ئامانجێکی سیاسی ئاشکرایان نەبوو، هاوکاری ڕژێمی نوێیان دەکرد. بەڵام پاسەوانە تایبەتیەکانی ئێمە بۆ ئەوە ڕێکخرا بوو کە پارێزگاری لە بزوتنەوەیەکی نەتەوەی بکات کە نایەوێت هاوکاری ڕژێم بکات و دەیەوێت ئەڵمانیەکی نوێ دروست بکات. من نکۆڵی لەوە ناکەم پاسەوانەکانی ئێمە سەرەتا بۆ ئەوە پێکاتبوو کە پارێزگاری لە هۆڵەکانی کۆبوونەوەکانمان بکەن و نەهێڵن ئاژاوەچەکان هێمنی شوێنەکە تێک بدەن، واتە ئەرکەکەیان ئەرکێکی هێرشبەرانە بوو، نەک لەبەر ئەوەی ئێمە حەزمان لەوە دەکرد، بەڵکو لەبەر ئەوە بوو کە هێرش باشترین هۆکاری بەرگی لە خۆکردنە و بەرزترین بیرۆکە دەکرێت خەفە بکرێتەوە بە لەناوبردنی خاوەنەکەی لە ئەنجامی لێدانی بەدادەستێک. ڕێکخراوی پاسەوانەکان کە بۆ پارێزگاری لە بزوتنەوەکەمان دروستکرا بوو هەرگیز توندڕەوی بە ئامانجی خۆی دانەناوە، بەڵکو مەبەستی پارێزگاری لە نوێنەرانی نیشتمانی سۆشیالیستی بوو، چونکە بڕوایان بە بنەماکانی هەبوو، خۆیان بە لێپرسرا و دەزانی بۆ پوچەڵکردنەوەی هەموو ئەو پلانانەی بە مەبەستی لەناوبردنی گەل و دەوڵەت داڕێژرابوون. دوای پێکدادانەکەی هۆڵی هوفنبرهوس بڕیارماندا ناوی پاسەوانەکانمان بگۆڕین بە تیپی هێرشبردن. مارکسیەکان هەستیان بە مەترسێکی گەورە کرد، بڕیاریاندا بە هەر شێوەیەک بێت بەرەنگارمان ببنەوە، چ بە تۆقاندن، چ بە هاندانی دەسەڵاتداران لە دژمان و بەرخستنی کۆبوونەوەکانمان و شێواندنیان و سەرجەم ڕۆژنامەکانیان خەڵکیان هەندەدا بە گژماندا بێنەوە. لە هەموو سێتر هەڵوێستی بۆرجوازیەکان بوو کە ئەوانیش وەک مارکسیەکان بەوە خۆشحاڵ بوون کە ئێمە تووشی نسکۆ ببین. هەروەها فەرمانبەرە ئیداریەکان و بەڕێوەبەرانی پۆلیس و تەنانەت وەزیرەکانیش لە هەموو کێشەیەکی نێوان ئێمە و مارکسیەکان هەمیشە لایەنگری ئەوانیان دەکرد و لە خزمەت بەرژەوەندەکاندا بوون. هەر ئەم جۆرە تێگەیشتنە بوو کە وای لە بەڕێوەبەری پۆلیسی پێشوو کرد بڵێت بە درێژایی ژیانم هەوڵم داوە پێش ئەوەی فەرمانبەر بم کەسێکی ئەڵمانی بم. من وەکو ئەڵمانیەک ڕازی نابم کەس گومان لە دەستپاکی و داوێن پاکیم بکات و ئەگەر هەبن بەرتیر وەربگرن ئەوانە ناپاکن و خوێنەکەیان خوێنێکی ئەڵمانی پاک نییە. ئیتر دەبێت چ چاوەڕوانیەک لەم جۆرە کەسانە بکرێت. کەواتە پێویست بوو خۆمان هەوڵی پاراستنی خۆمان بدەین و گەشە بەهێزی پارێزگاری بدەین و وای لێ بکەین جەماوەر حەزی لێ بکەن و وەک ڕێکخراوێکی نهێنی بێبایەخ نەبێت. هۆکاری ئەمەش ئەوە بوو هەمووان و بە تایبەتی من ئەم خاڵانەمان خست بۆ بەرچاو. ڕاهێنانی سەربازی هیچ گەرێک لە جیهاندا بە ڕێکخراوێکی تایبەتی ناکرێت ئەگەر دەوڵەت یارمەتی دارایی پێشکەش نەکات. سەرڕای ئەوەش ڕێکخراوە تایبەتیەکان تەنها دەتوانن جۆرەی نظامێکی اختیاری بەسەر ئەندامەکانیاندا بسەپێنن، نەک ئەوەی توانای سزادانی هەموو سەرپێچیکەرێکی هەبێت. ڕاستە لە بەهاری 1990دا دەکرا چەند یەکێکی ئازاد دروست بکرایە، چونکە ئەو کاتە کەسانێک هەبوون لە جەنگاوەرە کۆنەکان و سەربازە تازە لە سوپادەرکراوەکان کە هەمویان ڕاهێنانی سەربازیان دیبوو لە قوتابخانەی گوێڕایەڵی و نیزام واتە سوپا دەرچوو بوون. بەڵام ئەوانەی سەر بە ڕێکخراوە بەرگریەکەی بۆرجوازیەکان بوون دەربارەی گوێڕایەڵی و نیزام هیچیان نەدەزانی، چونکە تەنها لە سەدادەیان کۆنە سەرباز بوون و ڕاهێنانێکی ئۆتۆیان نەدیبوو. ئەوەی کە هەرگیز چەکی هەڵنەگرتە بوو هەفتانە تەنها 2 سەعات تەدریبیان پێ دەکرا بۆ ماوەی 6 مانگ.
دەبێت سەربازێک لە ماوەی مانگێکدا تەنها 8 ساعات تەدریبی پێ بکرێت چۆن سەربازێک بێت. دیارە ئەمە کارێکی نەگونجاوە و هێز بەو شێوەیە دروست ناکرێت. دەکرا ئێمەش چەند کەسێک لە جەنگاوەرە کۆنەکان کۆ بکەینەوە، بەڵام ئایا لاوەکان دەبوونە سەرباز؟ هەندێک لە هەواڵەکانمان پێشنیاریان کرد ڕێکخراوەکەمان مۆرکێکی نهێنی هەبێت. من زۆر بەتوندی بەرپەرچمدانەوە، چونکە ئەگەر وا بوایە ئەوان نەمان دەتوانی پەرەی پێ بدەین، نەوەک ئاشکرا بێت. لە لایەکی ترەوە ئەو شتانە بەنهێنی ناکرێت، چونکە دەوڵەت چەندین دامەزراوی هەواڵگری جاسووسی هەیە دەتوانێت زۆر بەسووی پێی بزانێت. بە هەواڵەکانم وت ئێمە پێویستمان بە سوپایەکەیە کە بە هەزاران کەسی لایەنگری بیرۆڕاکانمان لەخۆ بگرێت و دەبێت بە ئاشکرا و بەرچاو کارەکانی ئەنجام بدات و بەسەر شەقامەکاندا زاڵ بێت. دەبێت جەماوەر ئەوە بزانێت ڕۆژێک لە ڕۆژان خۆمان دەسەڵات دەگرینە دەست و دەوڵەت پێک دێنین. دیاردەیەکی ترسناک لە نێو ڕێکخراوە نهێنیەکاندا بەدی دەکرێت، ئەویش ئەوەیە کە هەست بە گەورەی ئەرکەکانیان ناکەن. زۆر جار وا دەزانن کە پاشەڕۆژی گەلێک بە کوشتنی یەکێک دێتە دی. ئەوە بۆ کاتێکە کە تەنها دیکتاتۆرێک حکمی گەل بکات. لەم حاڵەتەدا دەکرێت هاوڵاتێک بە خەنجەرێکەوە ئەو دیکتاتۆرانە ناوبەرێت، وەک ئەوەی کە شیلر لە غلیۆمتل کارێکی لەو جۆرەی ئەنجامدا. ساڵانی 1990 بۆ 1920 مەترسی ئەوە هەبوو کە ڕێکخراوە نهێنیەکان تۆڵە لەو کەسانە بکەنەوە کە بووبوونە هۆی نانەوەی کارەساتەکە. ئەگەر کارێکی لەو جۆرەیان ئەنجام بدایە هیچ سوودێکی نەدەبوو، چونکە خۆمارکسیت بەهۆی لێهاتووی سەرکردەکانیەوە سەرکەوتنی بەدەست نەهێنا بوو، بەڵکو هۆکاری سەرکەوتنەکەیان ئەوە بوو کە بۆ جوازەکان گۆڕەپانەکەیان چۆڵ کردبوو، وازیان لە هەموو شتێک هێنا بوو. لە وڵاتێکی وەک فەڕەنسا ڕەنگە شتێکی سروشتی بێت کە بۆ جوازیات لە بەردەم کەسانی وەک ڕۆبسیر، دانتۆن، مارادا چەکدا بنێن و ملکەتچیان بێت. بەڵام ئایا لە ئەڵمانیا دەبوو بۆ جوازیات لە بەردەم جۆرە کەسانی وەک شیدمان، ئەرزبرجر، فریدریک ئەلبێرت ملکەچ ببێت کە ئەمانە هەر بەناو سەرکردە بوون، هیچیان شۆڕەژێر نەبوون؟ جا ئایا لە ناوبردنی یەکێک یان زیاتر لەمانە چ سوودێکی بۆ کێشەی نەتەوایەتیمان دەبوو؟ هەر لەبەر ئەمانە بوو کە پرۆژەی بەنهێنیکردنی تیپی هێرشم ڕەت کردەوە و هەر لەو کاتەوە بڕیارمدا نەهێڵم هەواڵەکانمان بچنە ڕێکخراوی نهێنیەوە. هەروەها ڕازی نەبووم لەو کارانەدا بەشداری بکەن کە هەندێک پیاوی دڵسۆز دەیان کرد. دوای ئەوەی بڕیارماندا کار بەنهێنی نەکەین، کەوتینە هەوڵدان بۆ ئەوەی جەخت لەسەر سێشتی سەرەکی بکەینەوە: ڕاهێنان، ئاشکراکردنی کۆبوونەوە و خۆپیشاندانەکان، جلی تایبەت. لە مەسلەی ڕاهێناندا ئێمە لە دیدێکی سەربازی ڕوتەوە سیرمان نەدەکرد، بەڵکو دەمانویست بە شێوەیەک بێت کە لەگەڵ بەرژەوەندی حزبەکەماندا بگونجێت. واتە گرنگی زۆرمان بە بواری وەرزشی دەدا. من پێم وابوو کە بۆکسێن و زۆرانبازی یابانی لەوە باشترن کە بە ناتەواوی هاوکارەکانمان فێری نیشانە پێکان بکەین. بۆ مەسلەی ئاشکراکردنی چالاکیەکانمان هەوڵماندا بە هەموو شێوەیەک باسنەی ڕێخستنەکانمان فراوان بکەین و باری ڕۆشنبیری هەواڵەکانمان بەرز بکەینەوە تا بتوانن بەباشی بە گشت دوژمندا بچنەوە. بۆ مەسلەی جلیش هەوڵماندا لە بابەتی ڕەنگ و شێوە و قوماش بە جۆرێک بێت کە لەگەڵ ئەرکی سەربازەکاندا گونجاو بێت تا بتوانن بە ئاسانی هەست و کەوت بکەن. لە کۆتایی هاوینی 1922 دا 3 بۆنەی زۆر گرنگ هاتنە پێش. باشترین هەلبوون بۆ ئەوەی توانای هێزەکانمان تاقی بکەینەوە. هێزەکەمان زۆر بەسەرکەوتووی توانی ئەرکەکانی ئەنجام بدات، بەوەش سوودێکی زۆری بە بزوتنەوەکەمان گەیان. 3 بۆنەکەش ئەمانە بوون: یەکەم ئەو خۆپیشاندانەی نیشتمان پەروەرەکان لە گۆڕەپانی کوێنگس لە میونخ ڕێکان خست لە دژی یاسای پارێزگاری لە نیزامی کۆماری. پارتی نیشتمانی سۆشیالیست بەشداری تیا کرد و سەرجەم هەواڵانمان لەژێر سای ئاڵایەکدا یەکریز ئەڕۆیشتن و تیپەکانی هێرش کە ئەسەر بە شاری میونخ بوون لە ڕیزەکانی پێشەوە و بە شێوەیەکی زۆر ڕێک دەجوڵان و 15 ئاڵایان هەڵگرت بوو. لە کاتی چوونە ناو ساحەکەەوە زۆر بەگەرمی پێشوازی کران. من شەناسی ئەوم پێکپڕا کە بە ناوی حیزبەوە وتار بدەم توانیم هەستی زیاتر لە 60,000 گوێگر بوروژێنم. لەو ڕۆژەدا دەرمان خست تا چڕادەیەک بزوتنەوەکەمان گەشەی کردووە و چەند لە سوورەکان بەهێزترین. ئەندامانی ڕێکخراوە بەرگریەکانی سوورەکان ویستیان بەرەنگارمان ببنەوە، بەڵام لە چەند خولەکێکدا توانرا بێدەنگ بکرێن. بەم شێوەیە توانیمان خۆمان بەسەر شەقامدان زاڵ بکەین و ئەو توانایی لەدەست ناپاکەکان و دوژمنانی نیشتمان وەربگرینەوە. هەروەها دەرکەوت ئەو بنەمایانەی کە بۆ ڕێخستنی هێزەکانمان داڕشت بوو بنەمایەکی گونجاو بوون. دووەم سەردانی شاری کوبورگ. لە تشرینی یەکەمی 1922 دا ڕێکخراوە ڕەگەزیەکان بڕیاریاندا کۆنگرەیەکی ئەڵمانی لە شاری کوبورگ ساز بدەن. منیش بانکێش کرابووم بۆ ئامادەبوون لەو کۆنگرەیەدا. بەمەجێک چەند کەسێک لە هەواڵانی ئەندامانی حیزب لەگەڵ خۆم برم. منیش بڕیارمدا 800 کەس لە تیپی هێرش کە پێک هاتبوون لە 4 کەتیبە لەگەڵ خۆم برم و شەمەندەفەرێکی تایبەت لە میونخەوە بیان گوازێتەوە بۆ کوبورگ. بەپێی ئەو ڕێنمایانەی لەو پێشنێردرابوون بۆ ئەو شوێنانەی کە شەمەندەفەرەکە پیاەندا دەڕوات و لەو شوێنانەی جەماوەرێکی زۆر لە ئەندامانی نیشتمانی سۆشیالیستی بەخۆیان و ئاڵاکانیانەوە پێشوازیان لێ دەکردین کە ئەوەش کاریگەری زۆر لە دانیشتوان هەبوو.
لە وێستگەی کوبورگدا ڕووداوێکی ناخۆش ڕوودا لیژنەی ئامادەکاری کۆنگرەکە پێشوازیان لێکردین و ڕایان گەیاندکە سندیکا ناوخۆیەکان و پارتی سۆشیالیستی سربەخۆ و پارتی کۆمۆنیست و دەسەڵاتدارانی ناوچەکە تێک ڕاداوا دەکەن شێوەی کۆمەڵی بچوک بچوک بچینە ناو شارەکەەوە و ئاڵا و مۆسیقا و مەواکیب بەکار نەهێنین. من هەموو مەرجەکانم ڕەت کردەوە و بە مەرجی نامۆم دانەقەڵم و گلەیم لە لیژنەکە کرد و ڕامگەیاند کە تیپەکانی حیزبمان بە ئاڵا و مۆسیقا و یەکڕیز دەچنە شارەکەەوە. هەرواش بوو پێش ئەوەی لە گۆڕەپانی وێستگەکە بجوڵین جماوەرێکی زۆر بەرەو ڕوومان هاتن دەیانویست بەرەنگارمان ببنەوە کەوتنە جنێ و پێدانمان و هەڕەشیان دەکرد بەڵام ئێمە گوێمان پێنەدان و چەند پۆلیسێک تا هۆڵەکە لەگەڵماندا هاتن. هۆڵەکە لە ناوەڕاستی شارەکەدا بوو. دوای ئەوەی چوونە ناو هۆڵەکەوە خەڵکێکی زۆر پەلاماریان داین. پۆلیس دەرگاکانی داخست گوایە دەیانەوێت پارێزگاری هۆڵەکە بکەن. منیش هەواڵەکانم کۆ کردەوە و ڕامسپاردن بە ئاگا بن. پاشان داوام کرد دەرگاکان بکەنەوە و پێم وتن ئێمە خۆمان دەتوانین پارێزگاری لە خۆمان بکەین. بڕیارماندا لەوێ بگوازینەوە بۆ مەڵبەندی حیزب لەو شارەدا لە ڕێگایەکی ترەوە بەرەو مەڵبەندەکە کەوتینە ڕێ و دەستمان کرد بە خوێندنەوەی سرۆدی نیشتمانی. کاتێک سوورەکان و هاوپەیمانەکانیان لەوانەی کە بانگەشەی سۆشیالیستی و برایەتی و یەکسانی دەکەن بۆیان دەرکەوت بە جنێوەکانیان ناو ڕوژەین کەوتنە بەردەبارانکردنمان. ئیتر هەواڵەکانمان لەیان ڕاپەڕین و لە ماوەی کەمتر لە 10 خولەکدا بڵاوەیان پێکردن. کە بوو بە شەو چەند پێکدادانێک لە چەند شوێنێکی شارەکەدا بەرپا بوو سوورەکان پەلامەری هەواڵەکانمانیان لەوانەی خەڵکی شارەکە بوون دا و زیانێکی زۆریان لێدان. هەرکە هەواڵەکەمان پێگەیشت چەند تیپێکی هێزەکانمان بۆیان چون و سەرجەم شوێنەکانیان لەوانە پاک کردەوە کە چەندین ساڵ بوو ئازاری دانیشتوانی ئەو شارەیان دەدا. بەڵام مارکسیەکان بەوە وازیان نەهێنا. بانگەوازیان بڵاو کردەوە بۆ ڕێپەیوانێک کە چەندین هەزار کرێکار بەشداری تیا بکات گوایە ئەندامانی نیشتمانی سۆشیالیستی بەو نیازە هاتوون کرێکارە ئاشتی خوازەکان بتۆقێنن. هەرکە هەواڵەکەم زانی فەرمانم دانی نزیکەی 1500 کەس کۆ بکەنەوە خۆم پێشیان کەوتم و بەرەو بەشی قەڵاتی شارەکە بەڕێکەوتین. بۆ گۆڕەپانەدا تێپەڕین کە دەبوو ڕێپەیوانەکەی تیا بکرێت بەڵام جگە لە چەند کرێکارێک کەسمان بەدی نەکرد و بە بەردەمیاندا ڕۆیشتین بێ ئەوەی جوڵەیان لێو بێت. ئەو خۆ پیشاندانەمان کاریگەری زۆری لە سەر دانیشتوان هەبوو. سەرەتا گرنگێکی ئەوتۆیان پێنەداین ئیتر لەم بەر و ئەوبەری شەقامەکان دەوەستان و سڵەیان بۆ دەکردین و هوتافیان دەکێشا. ئێوارە کە ویسمان بگەڕێنەوە زۆر بەگەرمی بەڕێیان کردین. کاتێک گەیشتینە وێستگەی شەمەندەفەر زانیمان کە فەرمانبەرەکان بڕیاریان داوە ئیش بە شەمەندەفەرەکە نەکەن بۆ ئەوەی نەتوانین بچینەوە میونخ. دیار بوو ئەوە بەهاندانی سندیکا مارکسیەکان بوو. منیش پێم ڕاگەاندن کە ناچارم دەیان کەسیان لێ بگرم و لەگەڵ خۆماندا بیان بەمە ناو شەمەندەفەرەکە و پاشان خۆمان ئیشی پێ بکەین. هەرچەندە ئێمە کەسی شارەزەمان لەو بارەدا لەگەڵدا نەبوو جای ئەگەر شەمەندەفەرەکە وەرگەڕا یا شتێکی تری بەسەرداهات ئەوە هەمومان لەناو دەچین بە یەکسانی کە ئەوان بڕوان بەو بنەمایە هەیە. هەڕەشەکەمان جێگەی خۆی گرت ئیتر شەمەندەفەرەکە کەوتە ڕێ و ئێمەش بۆ ڕۆژی دواتر بە سەلامەتی گەیشتینەوە میونخ. وەگوتمان ڕووداوەکەی کوبورگ کاریگەری زۆری لەسەر هەمووان هەبوو. هێزەکانمان لە جاران زیاتر متمانیان بە خۆیان کرد. جەماوەریش گەیشتە ئەو باوەڕەی کە حیزبەکەمان بۆ ئەوە شیاوە کە سنوورێک بۆ مارکسیەکانی ئەڵمانیا دابنێت. بەڵام هەڵوێستی دیموکراتیەکان بەرامبەرمان نەگۆڕا. ڕەخنەی ئەویان لێدەگرتین کە بۆ بەرهەڵستی سوورەکان پەنامان بۆ دەست و بازی خۆمان بردووە. ئەوان پێیان وابوو بەکارهێنانی توند و تیژی بەرامبەر توندڕەوی لە کۆماری دیموکراتی کارێکی شیاو نییە لەگەڵ ئاشتی خوازیدا ناگونجێت. ڕووداوەکەی کۆبورگ هانی داین لە شوێنەکانی تریشدا بەرەنگاری ئێرهابی سوورەکان ببینەوە تەنانەت لەو شار و گوندانەشدا کە مارکسیەتیایاندا باڵا دەست بوون. وردەوردا کۆبوونەوەکانمان بەسەربەستی لە بازاڕیا ئەنجام دەدا و بەرەبەرە قەڵاتەکانی مارکسیەکانی یەک لە دوای ئەویتر هەرسیان دەهێنا. پێش کۆتایی ساڵی 1922 چەند فەوجێکی ترمان پێکێنا و بە هەمووی سوپای هێرشمان لێ دروستکردن. سێم لە ئازاری 1923دا فەڕەنسیەکان ناوچەی ڕۆهریان داگیر کرد. سەرجەم پارت و ڕێکخراوەکان لەسەر ئەوە ڕێکەوتن ڕێکخراوە بەرگریەکانیان ئاراستەی پێکێنانی سوپایەکی یەکگرتوو بکرێن. ئێمەش بەشداریمان کرد بەڵام دوای تەوابوونی کارەکە هێزەکانمان گێڕایەوە سەر ئەنجامدانی کارەکانی پێشویان واتە پارێزەری بزوتنەوەکە و هەڵگری دروشمە پیرۆزەکەی. بەشی 19 ڕووپۆشی فیدرالی ساڵانی 1919 بۆ 1920 حزبمان ناچار کرا هەڵوێستی خۆی بەرامبەر کێشەیەک دیاری بکات کە مشتومڕێکی زۆری لەسەر بوو. لەوە پێش ئاماژەم بەوە کرد چۆن نیشانەکانی هەرسێنان هەڕەشان لە وڵاتەکەمان دەکرد لە کاتێکدا ململانەی لەگەڵ دوژمنە سەرسەختەکان یادەکرد. هەروەها ئاماژەم بەو هەوڵانە کرد کە ڕاگەیاندنەکانی فەڕەنسا و ئینگلتەرا دەیاندا بە مەبەستی نانەوەی دووبەرەکی لە نێوان بەشی باشوور و باکووری ئەڵمانیادا. بەهاری 1950 چەند بڵاوکراوەیەکی هاوپەیمانان پەیدا بوون کە هۆی هەڵگریستاندنی جەنگەکان دەخستە ئەستۆی بروسیا. بەتەنها لە زستانی 1916دا ڕاگەیاندنەکان داوایان لە ئەڵمانیەکانی باشوور دەکرد خۆیان لە دەسەڵاتی بروسیاییەکان ڕزگار بکەن.
لە ڕاستیدا ئەو بڵاوکراوانەی باسییان لە پێکدادان لە نێوان ئەڵمانیەکانی باشوور و باکوور دەکرد هەمویان هەڵبەستراو نەبوون. هەروەها دەبێت ئەوەش بوترێت کە دەسەڵاتدارانی ئەڵمانیا چ مەدەنی چ سەربازی بە تایبەتی لە باڤاریا بەشێکی زۆری لێپرسراوێتیان لە ئەستۆدا بوو، چونکە بەرامبەر بەو ڕۆژنامانەی وتاریان دەربارەی جیابوونەوە بڵاو دەکردەوە هیچ هەڵوێستێکیان نەنواند. بۆ یەکەم جار دژایەتی بروسیا و خێزانی پاشایەتی لە میون خەوا دەستی پێکرد. بارودۆخی وڵاتیش ڕۆڵێکی کاریگەری لەو بارەدا گێڕا. باری ئابووری زۆر خراپ بوو. بەرلین دەستی بەسەر دەسەڵاتداگرت بوو کە بەلای کەسانی سادەوە بەرلین بەمانەی بروسیا بوو. گەر زۆر باش دەیزانی بەرژەوەندەکانی جەنگ کە لێ رازی نەبوو هەمووی لا بەرلیندایە، بەڵام ئەوەی نەدەزانی کاڵسوڕێنەرانی ئەو بەرژەوەندیانە نە خەڵکی بەرلینن و نە بروسیاین. حکومەتەکەی باڤاریا دەستی بەسەر هەموو شتێکداگرت بوو کەچی بەرامبەر بەوانەی دژی بروسیا کاریان دەکرد هیچ هەڵوێستێکی نەبوو. جوولەکە فێڵبازەکانیش کە خۆیان بە مەبەستی تاڵانکردنی گەل بەرژەوەندی جەنگیان داهێنا بوو کەوتنە نانەوەی دووبەرەکی لە نێوان باڤاریا و بروسیا بەوەی کە لایەکیان دژی لاکەی تر هەان بدات. بارودۆخەکە بەو شێوەیە مایەوە تا ئەو کاتی شۆڕش بەرپا بوو. ئیتر جوولەکە و بەلشەفیەکان ئەوەیان بەهەزانی بۆ ئەوەی شیرازەی نیشتمانی ئەڵمانی تێک بدەن و ڕێکخەری شۆڕش لە باڤاریا کورت ئەمیزنەر خۆی کرد بە نوێنەری باڤاریا، لەگەڵ ئەوەدا کە ئەو هیچ پەیوەندێکی بەگەلی باڤاریاوە نەبوو چونکە ئەو جوولەکەیەکی خۆرهەڵاتی ڕابرد و نەزانراو بوو. ڕێکخەری شۆڕش لە باڤاریا هەوڵی دەداوانی شان بدات کە مەبەست لە بزوتنەوەکەی میرنی هێرشکردنە بۆ سەر پارچەکانی تری ڕایخ، بەوەش ڕێنماییەکانی جوولەکەی جیهانی جێبەجێ دەکرد کە دەیویست پێش ئەوەی گەلی ئەڵمانی بکات بە بەلشەفی نیشتمانەکەی پارچە پارچە بکات. کاتێکیش هێزەکانی ئەڵمانیا باڤاریایان لەدەست بەلشەفیەکان ڕزگار کرد، ئەوانە کەوتنە بانگەشەی ئەوەی کە سوورەکان لە پێناو کرێکارە باڤاریەکان لە دژی سەربازە بروسیەکان خەبات دەکەن. ئەمەش بووە هۆی ئەوەی ڕق و تووڕەیی باڤاریەکان لە دژی بروسیا زیاتر پەرە بسێنێت. لەو کاتەدا هەوڵمدا سنوورێک بۆ ئەم جۆرە هەڵوێستانە دابنێم و هاوڵاتیان لە پارچە پارچە بوون بترسێنم. ئەو کارە بۆ من هەروە ئاسان نەبوو، چونکە بێزاری هاوڵاتیان لە بروسیا گەیشت بووە لوتکە لە باڤاریادا لەسەر جەمشار و گوندەکاندا چەندین ڕێکخرا و دروست بوون کە هانی دانیشتوانیان دەدا بۆ دژایەتیکردنی بروسیایەکان و بانگەشیان بۆ جیابوونەوەیان دەکرد. دەمویست بەرەنگاری ئەو شاڵاو ببمەوە. ئامادەی کۆبوونەوەیەکی سەرکردەی جیاوازی خوازەکان بووم لە هۆڵی لۆڤن بروکلر لە میونخ و چەند هەواڵێکم لەگەڵدا بوون. دوای یەکەم وتاربێژ دەستم کرد بە وتارەکەم و زۆر بەڕاشکاوانە بە گشت بیرۆکەی جیاخوازیدا چوومەوە و ئاشکرام کرد کە هەر جۆرە ناکۆکیەک لە نێوان بروسیا و باڤاریادا تەنها بە سوودی جوولەکە و مارکسیەکانە. ئەم وتانم ئامادەبوانی وروژاند جنێوی زۆریاندا ئەگەر هەواڵەکانم نەبوونایە ڕەنگ بوو لە هۆڵەکە دەریان بکردمایە و ئازاریشان دەدام. چەند جارێک ئەوم دووبارە کردەوە، بەرەبەرە هەواڵ و لایەنگرانم زۆرتر دەبوون. زۆر جار جیاوازی خوازەکان دەکەوتنە وێزەی هەواڵەکانم و ئازاری زۆریان دەدان. دوای دامەزراندنی حیزب ڕاوبۆچوونەکانی منیان پەسەند کرد. ئیتر ئەو ئەرکان خستە ئەستۆی خۆیان ئەوەی من بەتەنها ساڵی 1990 و سەرەتای 1920 پێی هەڵستام. هاوڵاتیە نیشتمان پەروەرەکانی باڤاریا ڕۆڵێکی باشیان لەو بوارەدا بینی و ئازاری زۆریان توش بوو. دوای ئەوەی هەوڵەکانی حیزبمان دژی جیاوازی خوازی پەرەیسەند، جوولەکەکان تەکتیکێکی نوێیان داهێنا بەوەی کە مەبەست لە بزوتنەوەکان ڕێکخستنەوەی دەوڵەتەکانی ڕایخە لەسەر بنەمای یەکێتی فیدراڵی، بەڵام بەو مەرجەی بروسیا لە پێناو بەرژەوەندی دەوڵەتە هاوسەکانی پارچە پارچە بکرێت. بەو شێوەیە بە ئاشکران یازە ترسناکەکەیان ئاشکرا کرد. دوای ڕووداوە جیاوازی خوازەکەی دوورتن کە ڕینانی ناپاک ئەنجامیدا بە تەواوی بۆ هەمووانی ڕوون کردەوە کە ئەوانە بە کرێگیراوی بێگانن و بۆ بەرژەوەندی فەڕەنسا و ئینگلتەرا کار دەکەن. سەرنجماندا کە ئەو شاڵاوەی دەکرێتە سەر بروسیا تەنها پارێزگارە بروسیەکان دەگرێتەوە نەکەمویان، چونکە ئەوانە دژی دەستوری فیمار بوون کە لەلایەن ئەڵمانەکانی باشوور و جوولەکەوە دانرا بوو. ئیتر جوولەکەکان وازان لە چالاکیەکانیان هێنا و چیتر دووبەرەکیان لە نێوان پارێزگارە بروسیایەکان و پارێزگارە باڤاریەکان نەنایەوە. گەل بە هیچ شێوەیەک لە فێڵ و پلانەکانی جوولەکە بە ئاگا نەبوو. زستانی 1990 هەوڵمدا هەواڵەکانم لا مەترسی جوولەکە ئاگادار بکەمەوە، بەڵام خەڵکان ڕخنیان لێدەگرتین و بە تۆمەتی دەماگیری تاوانباریان دەکردین. پێویستە دان بەوەدا بنێم کە کۆمەڵەی بەرگری و هێرش یەکەم کۆمەڵە بوون کە مەسەلەی جوولەکەیان وروژاند. ئیتر حیزب ئەوەی کردە تەوەری بزوتنەوەیەکی گەلی بەرفراوان. دوای جوولەکەکان هەستیان بە مەترسی کرد و پلانێکیان بۆ پارێزگاریکردن لە خۆیان دروست کرد. ئەوەش بریتی بوو لەوەی مەسەلەیەکی مەسهەبیان لە سێ ڕۆژنامەی بەکرێگیرا و داخستە ڕوو، کێشەیەکی گەورەیان لە نێوان کاسۆلیک مەسەبەکان و پرۆتێستانتەکاندا نایەوە. سەرنجام دووبەرەکیان لە نێوان ڕەگەزپەرستەکانی دژی سامیەت نایەوە.
سیاسی نۆیەم دیوی یەکەم ئەدۆڵف هیتلەر خەباتی من بەوەش جوولەکە مەترسیان لە خۆیان دوورخستەوە لە شەو ڕۆژێکدا ئەوانەی سەربەود و مەزهەبە بوون دوژمنی هاوبەشیان لەبیر چۆوە و کەوتنە وێزەی یەکتر ئەو نامە و قژڕەشە لوت درێژەی کە وەک بار بەسەریانەوە دەژی و پلانیان لە دژی دەگێڕێت و خوێنی ڕەگەزی ئاری ئالوودە دەکات و دەشێوێنێت ئەوەیان لەبیر کردبوو کە جوولەکە دوژمنی سەرسەختی مەسیحیەتن چ کاسۆلیکی و چ پرۆتێستانتی و هەمیشە خەریکە کەرامەتی مرۆڤی نەجیبی ئاری لە کەدار بکات کە بە درێژایی مێژوو هەڵگری تیشکی شارستانیت بووە ئەمانیان هەموو لەبیر چۆوە و خەریکی مشتومڕێکی بێهودە بوون لەسەر مەسەلەیەک کە بەقەدەر دووری ئاسمان و زەوی لە ئاینەوە دوور بوون ڕۆژنامە مارکسی و بێبڕواکان بەنزینیان بەسەر ئاگرەکەدا دەکرد بەوەی چەند ڕایەکی پرۆپوچی هەردوو لایەن بڵاو دەکردەوە ڕەگەزپەرستەکانیش لە بری ئەوەی ئاگرەکە بکەنەوە کەچی خۆیان کێشایە ناو کێشە ئاینەکەوە لەم کاتەشدا جوولەکە بەردەوام بوون لەسەر ئالوودەکردنی خوێنی گەلەکەمان و پێشێلکردنی کەرامەتی و تێکدانی بەرژەوەندەکانی و دوژمنە دەرەکیەکانی ئەڵمانیاش خەریکی دابەشکردنی جیهان بوون و لە نێو خۆیاندا گاڵتەیان بە کێشەکانمان دەهات پارتی نیشتمانی سۆشیالیستی ناچار کرا هەڵوێستی خۆی بەرامبەر بە مەسەلە جەوهەریەکانی کێشەی نێوان فیدرالیەکان و لایەنگرانی دەوڵەتی یەکگرت و دیاری بکات و دەبوو ڕای خۆی لەسەر کێشەکە دەرببڕێت و خەڵکان لە دید و بۆچوونی خۆی دەربارەی دەوڵەتی فیدرالی و دەوڵەتی یەکگرت و ئاگادار بکات دەوڵەتی ئیتیحادی کامەیە بریتیا لە کۆمەڵێک دەوڵەتی سربەخۆ کە لە نێو خۆیاندا و بە ئارێزوو خۆیان یەکێتیەک پێک دێنن لە پێناو بەرژەوەندی دەوڵەتە یەکبووەکەدا و واز لە چەند بەرژەوەندێکی خۆیان دێنن ئەم پێناسەیە و ئەم تیۆرا تا ئێستا بەکردەوە لە هیچ شوێنێکدا جێبەجێ نەکراوە بۆ نمونە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا لە ئەنجامی ڕێکەوتنی چەند دەوڵەتێکی سربەخۆ پێک نەهاتووە تا بڵێن وازیان لە هەندێک مافی خۆیان هێناوە بۆ دەوڵەتە یەکگرتوەکە تەنانەت هەندێکیان دوای یەکبوونەکە دروست بوون هیچ ویلایەتێک ممارەسەی سربەخۆی خۆی نەکردووە نە پێش یەکبوونەکە نە دوای یەکبوونەکە تەنها ئەو مافانەیان بەکارهێناوە کە دەستور بۆی دیاری کردووە هەروەها ئەو پێناسەی سەرەوە بە تەواوی بەسەر ئەڵمانیاشدا تەطبیق ناکرێت هەرچەندە ئەو دەوڵەتانەی ئیتیحادەکان پێکهێناوە لە پێش ئەوەدا دەوڵەتی سربەخۆ بوون چونکە ڕایخی ئەڵمانی لە ئەنجامی ڕێکەوتنێکی سربەست و ئازاد پێک نەهاتووە بەڵکو لە ئەنجامی زاڵبوون و باڵادەستی یەکێکیانەوە هاتۆتەتی واتە پروسیا دەوڵەتی بروسیا لە ڕووی پێوانەوە لە هەموو ئەوانی تر فراوانتر بوو لە هەمویان زیاتر توانای دارایی هەبوو شتێکی سروشتی بوو ببێت تا سەرکردەی دەوڵەت هەیەکبووەکە سەرڕای ئەوەی کە هیچ کام لەو دەوڵەتانە بەکردەوە ممارەسەی سربەخۆی خۆیان نەکردبوو لێرەدا مەودای ئەومان نییە باز لە پێکاتنی دەوڵەتەکانی ئەڵمانیا بکەین تەنها ئەوەندە بەسە بوترێت ئەوانە تەنها بۆ مەبەستی سیاسی دروستکرابوون و لە خراپترین سەردەمی ڕایخدا واتە سەردەمی لاوازی و هەرەسێنانیدا ئەو کاتی بسمارک ڕایخی ئەڵمانی پێکێنا کۆمەڵی ڕاستی خستە پێش چاوی بۆ نمونە نوێنەرایەتیکردنی دەوڵەتەکانی لە ئەنجومەنی بوندسرات بە شێوەیەکی وادانا کە لەگەڵ گرنگی هەر یەکێکیاندا بگونجێت زۆر هێمنانە دەسەڵاتی ڕایخی بەسەر ئەو دەوڵەتەنەدا جێبەجێ دەکرد و ڕێزی لە عادەت و تەقالیدی ناوخۆیان دەگرت بسمارک دەیویست بەباشی هەڵسوکەوت لەگەڵ ئەو دەوڵەتەنەدا بکات بە نیازی ئەوەی پاشەڕۆژ خۆی کەم و کوڕیەکانی تەواو دەکات بەوەش وردبینی خۆی دەرخست لە ڕاستیدا بۆچوونەکانی لەجێ خۆیاندا بوون بەرەبەرە ڕایخ دەشەی کرد و پێشکەوت لەسەر حسابی دەوڵەتەکانی تردا ئەوە بوو جەنگ هەڵگیرسا و تووشی نسکۆ هات و ئەڵمانیا هەرسی هێنا و دەوڵەتە بچووکەکان ئەو گرنگیان نەما بەهۆی نەمانی نیزامە پاشایەتیەکان و زۆر لەو دەوڵەتانە وازیان لە بوونی خۆیان هێنا و لەگەڵ چەند دەوڵەتێکی هاوسێدا تێکەڵبوون یان بوونە پاشکۆیان ئەگەر هەرسێنانی نیزامی پاشایەتی زیانێکی گەورەی لە ڕایخیشدا بێت بەڵام ئەو ئەرکانەی کە بەهۆی پەیماننامەی ئاشتی بەسەری داسەپێنرا بە تەواوی ئەو مۆرکەی لێوەرگرتەوە چونکە ڕایخ هەموو دەسەڵاتە داراییەکانی لە دەوڵەتە ئەڵمانیەکان سندەوە چونکە داواکاریەکان ئەوەندە زۆر بوون کە بۆیان هەڵنەدەسوڕا خۆماڵیکردنی شەمەندەفەر و پۆستا دەرئەنجامێکی حتمی ئەو سیاسەتە مل شۆڕانەیە بوو کە ڕایخ بەرامبەر سەرکەوتوەکان پەیڕەوی لێکرد چونکە پێویستی بە پارێکی زۆر بوو دەبوو دەست بەسەر هەموو داراییەکانی وڵاتدا بگرێت هەرگیز ڕایخ نەیدەویست دەسەڵات قۆرق بکات و واز لە دەوڵەتەکانی تری ئەڵمانیا بهێنێت ئەگەر پارتە ئەڵمانیەکان بیان زانایە چۆن کۆتایی بەجەنگ دێنن و مافەکانی ڕایخیان پشتگوێ نەخستایە لە پێناو بەرژەوەندیە تایبەتەکانی خۆیاندا ئەوانەی ئەمڕۆ باز لە سەربەخۆی و مافی پێشەل کراو دەکەن چەند کەسێکی ڕیابازن دەیانەوێت خراپەکاریەکانی خۆیان داپۆشن و بەکردەوە بەشداریان لە ناوبردنی ئەو بنەمایانە کرد کە کاتی خۆی بسمارک داینابوون بۆ دەوڵەتی فیدرالی لەوەش خراپتر ئەوەیە
کە ئەو ناڕەزاییەی ئەمڕۆ لە نێو چینەکانی گەل بەرامبەر حکوومەتی بەرلین هەیە دەگەڕنەوە بۆ دەست بە سەراگرتنی ڕایخ بەسەر دارایی دەوڵەتەکانی ئەڵمانیادا هۆی ناڕەزایی گەلی ئەڵمانی لە ڕایخ ئەوە نییە بەڵکو لەبەر ئەوەیە کە بە نوێنەری خۆیانیان نازانن. ئەگەر یاسا تایبەتەکان و نانەوەی ئیرهاب و تۆقاندن بتوانن دامەزراوە کۆماریەکان بپارێزن بەڵام ناتوانن کارێکی وا بکەن کە ئەو دامەزراوە لای دڵی ئەڵمانیەک خۆشەویست بکەن. چۆن دەکرێت داوا لەگەل بکرێت دەوڵەتێکیان خۆش بوێت کە هەموو بەڵگەکان دەری دەخەن کە ئەو دەوڵەتە ملکەچی ئەو دەوڵەتانەیە کە وڵاتەکەیانیان وێران کردووە و بەم حاڵیان بردووە. کاتی خۆی گەل شانازی بەوەوە دەکرد کە سەر بەڕایخە چونکە هەموو پێداویستەکانی ژیانی بۆ ڕەخساندە بوو. لە سیاسەتی دەرەوەشدا نمونەی هێز و دەسەڵات بوو بەڵام کۆمارەکەی ئێستا بەرامبەر دەرەوە هیچ هەڵوێستێکی نییە و لە ناوەوەشدا گەلەکەی دەچەوسێنێتەوە. دەوڵەتی نەتەوەی چالاک لە ناوخۆدا پێویستی بە یاسای زۆرە ملەی نییە چونکە هاوڵاتیان خۆیان ڕێزی لێدەگرن و کارێک ناکەن کە ببێتە هۆی لەکەدارکردنی. بەڵام دەوڵەتی نانەتەوەیی بە زۆر کار بە هاوڵاتیەکانی دەکات و وەک ئاغا و نۆکر سەیریان دەکات. هاوڵاتیان لەم نیزامەی ئێستای ئەڵمانیادا ئازاد نین، هەمویان خزمەتکاری بێگانن و ئاڵایەکی نیشتمانی خۆیان نییە. ئەو دروشمەشی کە هەڵیان بژاردووە بەدڵی گەل نییە و دانی پیادا نانێن. ئەم دەوڵەتی ئێستا ناچارە مافی دەوڵەتە ئەڵمانیا بچووکەکان پێشێل بکات نەک لەبەر هۆی مادی بەڵکو هۆکاری سایکۆلۆجیش هەیە چونکە ئەو سەرڕای ئەو هەموو باج و بارە گرانەی دەیخاتە سەرشانیان لە هەمان کاتدا سیاسەتی کردنەوەی دەنگەکان و پێشێلکردنی ئازادیەکانیان پەیڕەو دەکات چونکە لەوە دەترسێت ڕۆژێک بێت ناڕەزایی گەل بەڕوویاندا بتەقێتەوە و شۆڕشێکی ئاشکرا لە دژیان دەست پێ بکات. هەر لەبەر ئەوەشە وردە دەیەوێت دەسەڵاتی لەو دەوڵەتانە وەربگرێتەوە و هیچ نیشانەیەکی سربەخۆیان نەهێڵێت. کەس نکۆڵی لەوە ناکات کە ئیمڕۆ دەوڵەتە پێشکەوتەکانی جیهان بەرەو ئەوە دەچن حکمی مەرکەزی بچەسپێنن. ئەڵمانیاش لەوە بەدەرنیە کەواتە نابێت لە دەوڵەتی ڕایخی ئەڵمانیدا دەوڵەتە بچووکەکان بمێننەوە دوای ئەوەی گرنگی خۆیان لەدەستداوە و پاشایەتی نەماوە. ڕاستە ئەو کاتی هۆیەکانی گواستنەوە سست و لەسەر خۆ بوون یاسای نظامی فیدرالی شتێکی گونجاو بوو بەڵام ئیمڕۆ بەهۆی گواستنەوەی نوێوە ماوە دوورەکان کورت کراونەتەوە و دەتوانرێت لە چەند سەعاتێکدا ماوەی نێوان میونخ و بەرلین ببڕێت کەواتە مەرکەزیەت گەشەکردنێکی پێویستە. بەڵام ئێمەی نیشتمانی دیموکراسی لەم کاتەدا پێمان باش نییە چونکە ئەم دەوڵەتە دەسەڵاتەکانی بەخراپی پیادە دەکات. خۆ ئەم ڕایخەی ئێستا پەشەمەندەفەر و پۆستەی خۆماڵی کرد لەبەر ڕێڕەوێکی نەتەوەی ئاشکرایی نەبوو بەڵکو ئەوەی بۆ ئەوە کرد چونکە دەوڵەتە سەرکەوتوەکان داوایان لێ کردبوو ئەویش داواکەیانی جێبەجێ کرد. لەلایەکی ترەوە ئێمە پێمان وایە کە مەرکەزیەت ئەم دەوڵەتەی ئێستا بەهێز دەکات کە دژی گەلی ئەڵمانیایە بۆ ئێمە لە ناوبردنی ئەم نیزامە لە سەروی ئامانجەکانمانەوەیە. ئێمە دەمانەوێت دەوڵەتێکی ڕەگەزیدا بمەزرێنین کە مەودای کار و داهێنان بۆ گەل بڕەخسێنێت. لەبەر ئەوە بڕیارمانداوە کە هاوکاری حیزبە باڤاریەکان بکەین کە دژی مەرکەزیەتن و مەسەلەکە بکەین بە مەسەلەیەکی نیشتمانی و ئەڵمانی نەک وەک ئەوەی کە حیزبی گەلی باڤاری دەیەوێت مەسەلەیەکی ناوچەی بێت. لەلایەکی ترەوە هۆکارێکی تری ئەوەی ئێستا حەز لە مەرکەزیەت ناکەین ئەوەیە کە حیزبمان بە بەڵگەوە بۆی دەرکەوتووە کە جوولەکەکان لە پشت ئەوەون کە بەرلین مەرکەزیەت تەطبیق بکات و ئەوەی ئیمڕۆ پێی دەڵێن خۆماڵیکردن بۆ بەرژەوەندی ڕایخی ئەڵمانی لەڕاستیدا بۆ ئەوەیە کە پرۆژە گەورەکان لە دەوڵەتەکان بسێننەوە تا جوولەکە و حیزبەکانی سەر بە خۆیان بە ئارەزوی خۆیان بەکاریان بهێنن و لایەنگرانی خۆیان ینی تیادا بمەزرێنن. دوای خۆماڵیکردنی پۆستە دەسەڵاتدارانی ڕایخ فەرمانبەرە ئیداریە کۆنەکانی دەرکردو چەند کەسێکی سەر بە خۆیانیان لەجێ ئەوانەدا مەزراند و چەند پسپۆڕێکی بۆ دەستنیشان کرد کە سێ لەسەر چواریان جوولەکە بوون. دژایەتیکردنمان بۆ مەرکەزیەت بەمانای ئەوە نییە ئێمە دژی بیرۆکەکەین. ئێمەش پێمان وایە کە دەبێت دەسەڵاتێکی فراوان بەڕایخ بدرێت و چونکە دەوڵەت خۆی لە خۆیدا شتێکی ڕووکەشە و جەوهەر و کاکڵی شێوەکە گەلە. دیارە دەبێت بەرژەوەندی گەل لە سەروی بەرژەوەندی دەوڵەتەوە بێت جا لەبەر ئەوەی بەرژەوەندی تایبەتی هەر دەوڵەتێک لەمانە بە پێچەوانەی بەرژەوەندی گەلی ئەڵمانیا ئێمە دشیان دەوەستینەوە و دان بەسەر بەخۆی ئەو دەوڵەتانەدا نانێ. پێمان وایە نابێت پەیوەندی دیبلۆماسی لەگەڵ دەوڵەتانی تردا دروست بکەن چونکە ئەمە مانای لاوازی ڕایخ دەگەێنێت و وا دەکات کە هەوڵی داگیرکردنمان بدەن. ئەو دەوڵەتانەتەوەیەی کە دەمانەوێت دایبمەزرێنین دەوڵەتێکی یەکگرتوو دەبێت بەڵام نابێت مەرکەزیەت وەک هۆکارێک بەکار بهێنێت بۆ دەستگرتن بەسەر خێرەوبەری وڵاتدا و نابێت تایبەتمەندیەکانی باڤاریەکان و ڕۆڵەکانی ساکس و بروسیەکان لەناوبەرێت. ئێمە پێمان باشە میونخ هەروە بە پایتەختی هونەری پێشکەوتووی ئەڵمانیا بمێنێتەوە. لیبزیگ پایتەختی زانستەکان بەڵام نابێت باڤاریا سوپایەکی باڤاری هەبێت و ساکسەکان سوپای تایبەت لە ڕووی جلو ئاڵا و فەرماندەیان هەبێت.
لە نێو دەوڵەتی نەتەوەییدا دەبێت سوپاهی هەمووان بێت و هیچ حسابێک بۆ تایبەتمەندەکان نەکرێت، هەمویان لە ناویدا بتوێنەوە. سەربازی باڤاری ئەوەی لەبێت بچێتەوە کە دوو نیشتمانی هەیە، باڤاریا نیشتمانی بچووک و ڕایخ نیشتمانی گەورە و شانازی بەوەوە بکات کە سەربەنەتەوەی ئەڵمانیە. وەگوتمان ئێمە دژی مەرکەزیەتی ڕایخی ئێستاین، بەڵام لەگەڵ ئەوەشدا هەر هەنگاوێک بنرێت بە مەبەستی مەرکەزیەت لە سوپادا بەکارێکی باشی دەزانین و پشتگیری لێ دەکەین. بەڕای ئێمە مانەوەی سەربازە باڤاریەکان لە سەربازگەی میونخ و ڕۆڵەکانی وارتنبورگ لە سەربازگەی شتوتگارت و ڕۆڵەکانی ئیماراتی فرنکۆنی لە سەربازگەی نۆرنبرگ کارێکی ناشین و نەگونجاوە. بەلای ئێمەوە باشتر وایە ڕێ بە باڤاریەکان بدرێت سەردانی وڵاتەکان بکەن و بە ئارەزوو خۆیان بەناو ڕینانە وستفالیا ناوچەی دەریای باکووردا بگەڕێن. هەروە ڕۆڵەکانی هامبۆرگ سەردانی ئەلپ بکەن و ڕۆڵەکانی بروسیا ماوەیەک لە میونخ بمێننەوە و کاتێکی تیا بەسەر بەرن. ئەو دەوڵەتەی دەمانەوێت مەرکەزی بێت دەبێت تەواوکەری ئەو شێوەیە بێت کە بسمارێک دەستی پێکردبوو، نابێت تایبەتمەندی هیچ بەشێک دەستکاری بکات و کارێکی وا بکات کە خۆیان بە ئارەزوی خۆیان واز لەسەر بەخۆیی بێنن. ئەمەیە ئەو دەوڵەتەی کە ڕەگەزیەت و بڕوای نیشتمان پەروەری و سۆشیالیستی تاباڵا دەست دەبێت. جیاخوازەکانی باڤاریا بەوە تاوانبارمان دەکەن کە ئێمە لە پێناو بەرژەوەندی بەرلیندا کار دەکەین. سوورەکانیش بەوە تاوانبارمان دەکەن کە دەمارگیرین. بەرلینیش بەوە تاوانبارمان دەکات کە دژی مەرکەزیەتین. بەڵام ڕاستەکەی ئەوەیە کە بزوتنەوەی نیشتمانی سۆشیالیستی نە لە خزمەتی جیاخوازاندایە و نە پرۆژەکانی بەرلین و پلانەکانی جێبەجێ دەکات. بزوتنەوەیەکە بڕوای بە سنوورە دەستکردەکان نییە. هەموو هەوڵێکی لە پێناو پێکێنانی دەوڵەتێکی ئەڵمانی یەکگرتوودایە و دەیەوێت ئەم گەلە یەک پارچەیە بەرەو لووتکەی سەربەرزی و سەرفرازی بەرێت. بەشی بیستەم، هیتلەر و بزافی سندیکایی ڕاگەیاندن و ڕێکخستن. ساڵی 1921 بۆ من و بزافی نیشتمانی سۆشیالیستی ماناوچمکێکی تایبەتی هەبوو. دوای پەیوەندیکردنم بە پارتی کرێکارانی ئەڵمانیاوە بە چەند مانگێک ئەرکی ڕێکخستنی ڕاگەیاندنی حیزب و ئاراستەکردنی بە من سپێردرا. هەر لە یەکەم ساتەوە تێگەیشتم کە کارەکەی من لە ڕێکخستن تێدەپەڕی وەک کارێکی ئیداری. بۆ بڵاوکردنەوەی بیرۆکەکە ڕاگەیاندن پێش ڕێکخستنە و دەبێت زۆرترین کەس لە دەوری بیرۆکەکە کۆ بکاتەوە. دواییش هەر لەسەر ئەو ڕایە بووم چونکە من پێم وایە کاری خێرا و سەرچەڵ ڕێکخراوێکی زیندوو دروست ناکات. کاتێک کۆمەڵێک خەڵک بیرۆکەیەک پەسەند دەکەن ئیتر هەوڵ دەدەن کە لە ناو چەند کۆمەڵە و حیزبێکدا ببنە ئەندام. ئەمە گرنگێتی زۆری هەیە، بەڵام زۆر جار بەڕێکەوت لە ناو ڕێکخراوەکەدا کە سێتیەک هەڵدەکەوێت و خۆی بەسەر ئەوانی تردا زاڵ دەکات، ئیتر ڕێگا لە بەردەم کەسانی تردا دەگرێت. ئەمەش دەرئەنجامێکی زۆر خراپی هەیە و کار دەکاتە سەر بیرۆکە و حیزبەکەش. لێرەوە گرنگی بڵاوکردنەوەی بیرەکە دەردەکەوێت. جا کاتێک ژمارەی ئەندامەکان پەرە دەسێنێت ئەو کاتا دەکرێت بە دوای یەکێکدا بگەڕێن کە شیاوی سەرکردایەتی بێت. دیارە شارەزایی تەواو لە زانستەکاندا بەس نییە بۆ ئەوەی یەکێک بکات بە سەرکردا. بەدەگمەن ڕۆشنبیرە گەورەکان لە بواری ڕێکخستندا سەرکەوتوو دەبن، چونکە کاری ئەوان کۆکردنەوەی زانیاری زۆر و دانانی یاسای عادیلانەیە. بەڵام ئەوەی کاری ڕێکخستن ئەنجام دەدا پێویستە پیاوێکی عملی بێت و شارەزای دەرونی مرۆڤەکان بێت و بابەتیانە کێشەکان چارەسەر بکات. ئەو کاتی دەیەوێت ڕێکخراوێکی زیندوو دروست بکات دەبێ حساب بۆ لاوازەکانی مرۆڤ و ئارەزوە ئاژەڵیەکانی بکات. کەواتە خاوەن بیرۆکەکان بۆ سەرکردایەتی ناشێن، بەڵکو زۆربەی سەرکردەکان لە ڕێزی ئەوانەدا هەڵدەکەون کە باشتر شارەزای باری دەرونی جەماوەرن بەهۆی تێکەڵاوبوونیان لەگەڵیاندا. مەبەست لە سەرکردایەتی و ئاراستەکردن و ڕوژاندنی جەماوەرە. مشتومڕێکی زۆر لە نێوان ڕۆشنبیرەکاندا لەسەر ئەم مەسەلەیە هەیە. کامەیان زیاتر شیاوی سوپاسی مرۆڤایەتین، خاوەنی بیرۆکە یان ئەوەی جێبەجێ دەکات. ئەوانە نازانن کە باشترین و بەرزترین بیرۆکە هیچ نرخێکی نییە. ئەگەر سەرکردەیەک نەبێت جەماوەری لە دەور کۆ بکاتەوە. هەروەها بەتواناترین سەرکردەش ناتوانێت ئاراستەی بزوتنەوەیەک بکات ئەگەر ڕۆشنبیرێک ئامانجەکانی بۆ دیاری نەکردبێت. جا ئەگەر بەڕێکەوت لە کەسێک تێکدا هەردوو شتەکە کۆبەوە واتە خاوەن ڕۆشنبیری و سەرکردایەتی کە ئەمە زۆر دەگمەنە ئەوە مرۆڤێکی گەورەیە. وەگوتم دوای پەیوەندیم بە حیزبەوە دەستم کرد بە کاری ڕاگەاندن. سەرەتا هەوڵمدا هێزێکی بەشەری بۆ ئەو مەبەستا دروست بکەم. دوای ئەوە ئەندامەکانمان کرد بە دوو گرۆی لایەنگران و گرۆی ئەندامان. کاری ڕاگەاندن ئەو بوو لایەنگران پەیدا بکات و ڕێکخراوەکەش پەیداکردنی ئەندامان جیاوازیش لە نێوان لایەنگر و ئەندام لەوەدایە کە یەکەم بنەماکانی بزوتنەوەکە و ئامانجەکانی دەسەلمێنێت، بەڵام دووەم خەبات لە پێناو بزوتنەوەکەدا دەکات. ئیشی ڕاگەاندن ئەوەیە لایەنگران ڕابکێشێت، بەڵام ئەندام دەبێت هەر بۆ خۆی بەدوای لایەنگراندا بگەڕێت. ئیتر لەم لایەنگرانە ئەندامەکان هەڵدەبژێڕێت. ئەوە لە لایەنگر داوا دەکرێت ئەوەیە بیرۆکەکە پەسەند بکات،
بەڵام ئەندام دەبێت پارێزگاری لێ بکات و بڵاوی بکاتەوە. لەبەر ئەوە دەبینین ژمارەی ئەندامان لە ژمارەی لایەنگران کەمترە. بزوتنەوەکە خۆی ئەندامەکان لە لایەنگرەکان هەڵدەبژێرێت. ئەو هەڵبژاردنە کاری ڕاگەیاندن نییە. ڕاگەیاندن هەوڵ دەدات بیرۆکەکە بەناو هەموو گەلدا بڵاو بکاتەوە. دوای ڕێکخراوەکە خۆی ئەوانە لا دەدات کە دەزانێت دەبنە ڕێگر لە بەردەم بڵاو بنەوەی بیرۆکەکەدا. ڕاگەیاندن چەند بتوانێت لایەنگران زۆر بکات ئەوەندە زیاتر بیرۆکەکە بڵاو دەبێتەوە. هەرچەندە ژمارەیان زۆرتر بێت ئەوە ڕێکخراوەکە پێویستی پێیانە تەنانەت ئەگەر هەموو ئەندامانی گەلیش بگرێتەوە. هەر کاتێکیش ڕاگەیاندن نەیتوانی لە کارەکانیدا سەرکەوتوو بێت ئەوە ڕێکخراوەکە گەشە ناکات. بۆ زیاتر ڕوونکردنەوە ئەگەر ژمارەی لایەنگران کەم بوو ئەوە دەبێت ژمارەی ئەندامەکان زیاد بکرێت هەروەها بە پێچەوانەشەوە. یەکەم ئەرکی ڕاگەیاندن ڕاکێشانی جەماوەرە بۆ نێو بزوتنەوەکە و یەکەم ئەرکی ڕێکخراوەکەش ئەوەیە و وا لە خەڵکەکە بکات بەدەم ڕاگەیاندنەوە بچن. دووەم ئەرکی ڕاگەیاندن ڕوژاندنی بێزاری جەماوەرە لەو بارودۆخەی کە هەیە و ڕازیکردنیانە بەوەی عەقیدە نوێیەکە قبوڵی بکەن. دووەم ئەرکی ڕێکخراوەکەش ئەوەیە هەوڵ بدات هێزکۆ بکاتەوە تا لە کاتی پێویستیدا دام و دەستگاکانی دەسەڵاتدارانی سەردەم لە ڕێگەوە هەڵبکەنێت. بزوتنەوەیەک دەتوانێت سەرکەوتن بەدەست بهێنێت ئەگەر بۆی بدوێت سەرجەمگەل فێری چمکێکی نوێی گەردون و ژیان بکات یان لە کاتی پێویستیدا ئەو چمکە بە زۆر بسەپێنێت واتە ئەو کاتی بزوتنەوەکە کەمترین ئەندامی وای هەبێت کە پشتان پێ ببەستێت بۆ زیاتر ڕوونکردنەوە. لە هەر بزوتنەوەیەکدا کە خاوەنی پەیامێکی ئینقلابیان نەبێت پێویستە لەسەر ڕاگەیاندن بنەماکانی بزوتنەوەکە بڵاو بکاتەوە و بۆ جەماوەریان شی بکاتەوە و وا بکات کە لە دڵ و دەرونیاندا بیچەسپێنێت یان هیچ نەبێت عەقیدە کۆنەکان بەرچاو بخات. لەبەر ئەوەی ڕاگەیاندن پێویستی بە پاڵپشتێکی بەهێز هەیە ئەوە پێویستە ڕێکخراوەکە ئەوەیان بۆ دابین بکات هەروەها دەبێت ئەندامەکانی لە ڕیزی ئەو لایەنگرانە هەڵبژێرێت کە ڕاگەیاندن هێناونی بۆ ناو ڕیزەکانی. پێویستە ڕێکخراوەکە هەوڵ بدات بە هیچ شێوەیەک ناکۆکی لە نێوان ئەندامەکانیدا دروست نەبێت تا بزوتنەوەکە لاواز نەبێت و هەوڵ بدات گیانی خەباتگێڕی لە نێو ڕیزەکانیدا گەشەدارتر بێت ڕۆژ بە ڕۆژ بەهێزتر بێت. بۆ هێنانەدی ئەم ئامانجە ڕێکخراوەکە پێویستی بە زۆرکردنی ژمارەی ئەندامەکانی نییە. گرنگ ئەوەیە ئازا و چاو نەترس بن. مێژوو چەندین نمونەی لەو بزوتنەوەیانەی تێدایە کە بەهۆی گەشەکردنی بەپەلەوە تووشی هەڵۆشانەوە و لاوازی بوون. هەر حزبێک ژمارەی ئەندامەکانی بە شێوەیەکی ناسروشت بەهۆی سەرکەوتنەوە زیاد بکات ئەوە مۆرکی شۆڕەشێری نامێنێت چونکە ترسنۆک و خۆپەرستەکان لە کاتی خەباتی سەختدا هیچ گرنگیەک بە بزوتنەوەکە نادەن. کاتێکیش سەرکەوتن بەدەست دەهێنێت ئەوە دەکەونە هەوڵی پەیوەندی پێکردنیەوە. جا ئەگەر وەریان بگرێت زۆر نابات بزوتنەوەکە لە ڕێڕەوەکەی خۆی لا دەدەن و بەرژەوەندەکانی خۆیان بەسەردا دەسەپێنن. هەر کاتێک بزوتنەوەکەمان سەرکەوتنێکی بەدەستهێنا بێت هەوڵم داوە هەواڵەکانم بەوە ڕازی بکەم کە دەرگای ئەندام وەرگرتن لە بەردەم جەماوەردا دابخرێت تا بتوانین پارێزگاری لە ئەندام ڕەسەنەکانمان بکەین و بە هەمومان هەوڵی هێنانەدی ئامانجەکانی بزوتنەوەکەمان بدەین. بۆ سیفەتەی کە من بەڕێوەبەری ڕاگەیاندنی حیزب بووم هەمیشە هەوڵم دەدا بیرۆڕای خەڵکان بەرەو بیرۆڕاکانی بزوتنەوەکەمان ڕابکێشم. هەروەها ویستومە کەسانی ڕاڕا و لاواز و تسنۆک لە لیژنەکانی ڕاپەڕاندن و دەستکارەکان دوور بخەمەوە. بە سەدان لایەنگەر پێیان وتوم کە بە دڵ و گیان لەگەڵ بزوتنەوەکەن بەڵام حەز ناکەن بە ئاشکرا کار بکەن چونکە بەوا تووشی گرفت و کێشە دەبن. ئەگەر ئەو کارم بکردایە و دەرگاکانمان لە بەردەم ئەم جۆرە کەسانە بکردایەتەوە ئەوە بەدەستی خۆمان بزوتنەوەکەمان لە ناو دەبرد و دەبووە بزوتنەوەیەکی لاواز و بێدەسەڵات. من دەمویست وا لە ڕاگەیاندن بکەم کە مۆرکێکی خەباتگێڕی زیندوی پێ ببەخشم واتە بزوتنەوەکە وەک بزوتنەوەیەکی تۆندڕە و نیشان بدەم. ئیتر بەما سەرجەم کاسەلێس و ئینتیهازی و لاوازەکانم لێ دوورخستەوە و تەنها ئەوانەمانەوە کە خاوەنی لێهاتووی و ئازایەتی و کارکردن بوون. هاوینی ساڵی 1920 چەند کەسێکی ڕەگەزپەرستی تیۆری بە هاوکاری سەرۆک حیزب ویستان دەست بەسەر کاروباری حیزبدا بگرن و لە ڕێڕەوی ڕاستی خۆی وەری بگێڕن. توانیمان ئەو هەوڵە پوچەڵ بکەینەوە و کۆمەڵەی گشتی منیان بە سەرۆکی بزوتنەوەکە هەڵبژارد. ئیتر دەستم ئاوەڵا بوو لە هەمان کاتدا کۆمەڵەی گشتی ڕەزامەندی خۆی لەسەر پرۆژەی پێدانی دەسەڵاتی ڕەها بە سەرۆک دەربڕی و سنوورێکی بۆ دەسەڵاتەکانی لیژنەکان و دەستەی ناوەندی دانا. یەکەم ئیشم ئەوە بوو کە سەر لە نوێ کاروبارەکان ڕێک بخەمەوە چونکە لەوە پێش دەسەڵاتەکان بە ناڕێکی دابەش کرابوون. لێپرسراوێتی دیار نەبوو. لە نێوان ساڵانی 1990 بۆ 1920دا بەڕێوەبردننی بزوتنەوەکە درایە دەست لیژنەیەکی هەڵبژێدراو لەلایەن ئەنجومەنی ئەندامەکانەوە. لیژنەکە لەمانە پێکاتبوو سەرۆک و جێگرەکەی، ئەمینداری سندوق و جێگرەکەی، سکرتێر و جێگرەکەی، سەرڕای لیژنەیەکی ئەندامەکان و سەرۆکی ڕاگەیاندن و کەسانی تر.
لیژنەکە نمونەیەکی بچووکراوەی نظامی پەرلەمانی بوو. ئەوەی بزوتنەوەکەمان هەمیشە لە دژی بووە ئەوە بوو کە کۆبوونەوەکان نسخەیەکی دووبارەی دانیشتنەکانی پەرلەمان بوو. بڕیارەکان بە زۆرینە دەردەچوون، نە لێ پسراوێتی نە لێ هاتووی تیا بوو. لیژنەکە چەندین نهێنی ڕاگر و ئەمین سندوق و دەستەی ئەندامە نوێیەکان و دەستەی ڕاگەاندنی هەبوو. هەمووان بەشداری دەنگدانەکان بوون. ئەوەی لێپرسراوی و ڕاگەاندن بوو لەسەر مەسەلە داراییەکان دەنگی دەدا و ئەمین سندوق لەسەر مەسەلەی ڕاگەاندن هەر بەو شێوەیە. من چەند جار ڕەخنەم ئاراستی ئەمبارە کرد. ئەو کاتا من ئەندامێکی ئاسایی بووم کە بووم بە لێپرسراوی ڕاگەاندن، ئیتر وازم لەو کۆبوونەوانە هێنا و ڕێگام بە لیژنەکە نەدا دەست بخەنە کاروبارەکانمەوە. کاتێکیش وەک سەرۆک هەڵبژێردرام و دەسەڵاتی پێویستم پێدرا بە پێی یاسای بزوتنەوەکە، ئیتر سنوورێکم بۆ ئەو پەشێویانە دانا و هەموو کارەکانم ڕوبەڕووی خۆم کردەوە. لە ئەیلولی 1921ەوە ئیتر سەرۆک بووە لێپرسراوی بزوتنەوەکە و ئەرکەکانی بەسەر ئەندامانی لیژنەکەدا دابش کرد و بۆ خۆی یاریدەدەرەکانی دەستنیشان دەکرد و هەر کەسا لێپرسراو بوو لە بەردەمیدا. ئەو کەسانش کە بەو بارودۆخە ناڕازی بوون هەموویانم لە حیزب دەرکرد و بانگەوازم ئاراسەی لقەکانی کرد کە هەر ئەندامێک زۆرینەی بەلاوە پەسەندا دەری بکەن، چۆن دەبێت بزوتنەوەیە کە خۆی دژایەتی پرۆسەیەک بکات ئەو پرۆسەیە جێبەجێ بکات. لە وتارێکمدا لە بەردەم کۆمەڵی گشتیدا ئەوم دووپات کردەوە کە بزوتنەوەکەمان دەیەوێت نظامی کۆن لە ناوبەرێت و نظامێکی نوێدا بمەزرێنێت. ئەو کاتی پەیوەندیم بە حیزبەوە کرد لە پاییزی 1990دا ژماری ئەندامانی دامەزرێنەر تەنها 6 کەس بوون. ئەو کاتا حیزب نەنووسینگە و نەفەرمانبەری هەبوو، تەنانەت کاغەزیشی نەبوو. لیژنەی دامەزرێنەر کۆبوونەوەکانی جارێک لە مەیخانە و جارێک لە چایخانە دەبەست. هەر لە یەکەم ڕۆژەوە هەوڵمدا هۆڵێک پەیدا بکەم کە بۆ کۆبوونەوە بشێت. دیارە دەبوو توانایی دارایی حیزب لەبەر چاوم بێت، نەدەبوو مەسرفی زۆر بکەم. لە مەیخانەکەی ستر نیکر لە شەقامی تال ژوورێکم پەیدا کرد کە کاتی خۆی شوێنی کۆبوونەوەی ڕاوێژکانانی ئیمپراتۆر بوو لە باڤاریا، کاتێک بیان ویستایە کۆبوونەوەی نهێنی بکەن. ژوورەکە زۆر تاریک بوو، یەک پەنجەری هەبوو کە بەسەر کۆڵانێکی تەسکدا دەیڕوانی. تەنانەت بە ڕۆژیش بە زەحمەت دەرگاکەیمان دەدۆزیەوە. نەدەکرا شوێنی لەوە باشتر بەکرێ بگرین چونکە باری داراییمان خراپ بوو. بۆ ئەو کاتەمان شتێکی گونجاو بوو، زۆری نەبرد، کارەبامان بۆ هێنا و دوایی هێڵی تەلەفۆنمان بۆ ڕاکێشا. هەواڵەکانمان بە پارەی خۆیان مێزێک و چەند کورسێکیان کڕی، لەگەڵ دۆڵابێکی بچووک فەرمانبەرێک نەبوو کارە ئاساییەکانمان بۆ جێبەجێ بکات. پێشنیازم کرد کە ئەمیندارێکمان بۆ دابمەزرێنن بۆ ئەو کارە. شوسلەرمان هەڵبژارد، کاتی خۆی سەرباز بوو، هاوڕێم بوو، بڕیاریدا هاوکاریمان بکات. ڕۆژانە 2 سەعات کاری دەکرد لە کاتژمێر 6 بۆ 8 بەیانی. دوایی کارەکانی زۆر بوون، ناچار بوو واز لە کارەکانی خۆی بهێنێت و خۆی بۆ کارەکانی حیزب تەرخان بکات. ئامێرێکی چاپی هەبوو لێمان کڕی و کەوتا ڕێکخستنی فایلەکان. لە کۆتایی ساڵی 1920 نووسینگەیەکی نوێمان بەکرێگرت لەسەر شەقامی کورنیوس کە بریتی بوو لە 3 ژوور و هۆڵێکی گەورە. لە کانونی یەکەمی هەمان ساڵدا حیزب بڕیاریدا ڕۆژنامەیەک بە ناوی فولکیشر بیو باخترەوە دەربکات کە بە ئاشکرا بانگەشا بۆ ڕێگەزیەتی بکات. سەرەتانی و هەستانە بوو. سەرەتای ساڵی 1923 کردمان بە ڕۆژانە و بە قەبارەیەکی گەورە. ئەو ڕۆژنامەیە تاکە ڕۆژنامەی ڕێگەزی بوو لە وڵاتێکدا کە جوولەکە یاری بە عەقڵ و هەستونەستی دانیشتوانی دەکرد بەهۆی ڕۆژنامە چەوتەکانیەوە. من سەرەتا دەمزانی کە ئەو ڕۆژنامەیە ناتوانێت بەرەنگاری هێرشی ڕۆژنامە دژەکانمان ببێتەوە یان بکاتە ڕیزی ئەوان لە بواری بایەخ و بڵاوبوونەوەدا، چونکە توانای داراییمان لاواز بوو. نووسەرەکانیشمان بەرچاوکورت و بێتوانە بوون. ئەوان پێیان وابوو کە ڕۆژنامەی حیزب بە هۆکارە تایبەتیەکانی خۆی بەڕێوە دەچێت، واتە لە کرێی ئاگاداری و بەشداری هاوبەشەکانی. بەڵام من پێم وابوو کە ڕۆژنامە دەبێت پرۆژەیەکی بازرگانی بێت. هەوڵێکی زۆرمدا تا توانیم لیژنەیەکی ناوەندی بخەمە سەرڕایەکەم و بەڕێوەبەرێکی بازرگانیم بۆ ڕۆژنامەکە هەڵبژارد. بۆ خۆشبەختیم سەرۆکی کاتی جەنگ ماکس ئەمانم بەردەستکەوت کە پیاوێکی شارەزا و وریا بوو. لەو کاتەدا حیزب بە بوارێکی دارایی زۆر سەختدا تێدەپەڕی. داوام لێکرد کاروباری دارایی و بازرگانی حیزب بەڕێوە ببات. بە زەحمەت ڕازی بوو چونکە کارە تایبەتیەکانی خۆی سەرجەم کاتی داگیر کرد بوو. داوای کرد کە نابێت کەس دەست بخاتە نێو کاروباریەوە. لە هەمان کاتدا ڕۆژنامەکەشی دەبرد بەڕێوە. دوای 3 مانگ دارایی حیزبمان باش بوو. هاوسەنگی لە نێوان داهات و خەرجی هاتەکایەوە. وردە وردە کادیرا لێنە هاتووەکانی دەرکرد. هەندێک جار کادیری وای دەهێنا کە نامۆبوون بە حیزب. ئەمە بۆ جێرەخنەی لە پسراوانی لیژنەکە، بەڵام ئەو گوێی نەدانێ ئەو پێی وابوو تەنها بوون بە ئەندام لە بزوتنەوەکەدا پیاوفێریش تایبەتیەکان ناکات. بەڵام کاتێک لەنێو ئەندامەکانماندا کادری شارەزا دروست بوون، ئیتر وازی لێهێنان. بەهۆی شارەزایی و لێهاتووی ئەم پیاوە کێشەی داراییمان نەما. ڕۆژنامەکەش تەواو گەشەی کرد و چۆ ڕیزی ڕۆژنامە سەرەکیەکانی باڤاریا.
دوای هەڵبژاردنم بە سەرۆک ئیتر هیچ گوشارێکی لەسەر نەما، چونکە بەپێی یاسای نوێ کەس بۆی نەبوو دەست بخاتە نێو ئیش و کاری کەسانی ترەوە. کاتێکیش دەسەڵاتداران لە 9 ئەیلولی ساڵی 1923دا حزبمانیان هەڵوەشاندەوە، دەستیان کرد بەسەر دارایی و شتەکانیدا. بە ڕۆژنامەکەشەوە سەرجەم داراییمان دەگەیشتە 170,000 مارکی ئاڵتونی. بەشی 21ەم بزافی سندیکایی. سەرکەوتن و گەشەکردنی بزوتنەوەکەمان ناچاری کردین هەڵوێستمان لە بەرامبەر ئەو مەسلەی تا ئێستاش هەروە بەبێ چارەسەرکردن ماوەتەوە دیاری بکەین. هەمیشە و هەر کاتێک هەوڵماندا بێت جەماوەر بەلای خۆماندا ڕاکێش بکەین. دووچاری ئەو رەخنەیە بووینەتەوە کە ناتوانرێت نکۆڵی لەوە بکرێت ڕەخنەیەکی بەجێیە، ناتوانرێت هیچ کرێکارێک یان هەر چەوساوەیەکی تر بەرەو بزوتنەوەیەک کێش بکرێت کە لە بواری ئابووری و پیشەیدا نوێنەرەکانی ڕایان لەگەڵ بیر و بۆچوونێکدا بێت کە لەگەڵ ئێمەدا جیاوازە، چونکە هیچ یەکێک لەوانە ناتوانێت بەدەر لە چوارچەوەی سندیکا کار بکات. سندیکا مایەی دڵنیایی و ئاسوودەییانە. ئەو کاتەی بزوتنەوەکەمان سەری هەڵدا لە 180 کرێکاران و پیشەوەران لە چەندین سندیکا و کۆمەڵەی هاوکاریدا ڕێکخرابوون. لەو ڕێگایەدا خەباتێکی بێوچانیان لە پێناو بەرزکردنەوەی تێکڕای کرێ و کەمکردنەوەی کاتژمێری کارکردن ئەنجامدا بوو. سەرەتا بۆرجوازیەکان گرنگێکی ئۆتۆیان پێنەدان، بەڵام کاتێک سندیکاکان گەشەیان کرد و مارکسیەکان دەستیان تێوەردان، بۆرجوازیەکان ویستیان باتیۆر بەرەو ڕوومان ببنەوە لەبری ئەوەی هەوڵ بدەن بە گیانێکی دۆستانە و لە ڕێی حیوارەوە بەلای خۆیاندا ڕاکێشیان بکەن و پاشان لە دژی مارکسیەت بەکاریان بهێنن. کاسێتی نۆیەم دیوی دووەم. من لەوە پێش باسی سندیکاکانم کرد و ئەوەم وت کە مافی کرێکارانە خۆیان لە چەند کۆمەڵەیەکدا ڕێک بخەن و پارێزگاری لە بەرژەوەندەکانیان بکەن، بەرامبەر بەو خاوەنکارە چاوچنۆکانەی هەر بەرژەوەندی خۆیان مەبەستا. تا ئێستاش هەر هەمان ڕام هەیە، چونکە عەقڵیەتی خاوەنکارەکان هەروەک خۆیەتی و نەگۆڕاوە. کەواتە پێویست بوو حیزب هەڵوێستی خۆی لەم مەسلەیەدا دیاری بکات پێش ئەوەی بین لە ڕاکێشانی کرێکاران بۆ لای بزوتنەوەکە بکاتەوە، بە تایبەتی ئەندامی سندیکاکان. دەبوو ئەم کێشانەی خوارەوە بە تەواوی شی بکەینەوە. یەکەم، ئایەبوونی سندیکاکان پێویستە. دووەم، ئایا بۆ حیزبێکی نازی دەشێت خۆی بە دەستەیەکی هاوکاریدا بنێت یان باشتر وایە هەوڵ بدات ئەندامەکان بخاتە نێو چوارچێوەی سندیکایەکی تایبەتیەوە. سێەم، ئەگەر حیزب سندیکایەکی تەواو نازی پێکێنا دەبێت ئامانجی ئەو سندیکایە و ئەرکەکانی چی بن. پێم وایە بۆ خاڵی یەکەم ڕای خۆم بە درێژی ڕوون کردێتەوە کە دەموت لەم بارودۆخەی ئێستادا بوونی سندیکا زەروریە لەوەش زیاترە، چونکە دامەزراوە سندیکایەکان لە پێشەوەی هەموو ئەو دامەزراوانن کە کاریگەریان لەسەر ژیانی نەتەوە هەیە لە بواری کۆمەڵایەتی و ئابووریدا. ئەو گەلەی سەرجەم پێداویستەکانی لە چوارچێوەی سندیکایەکی ڕسمیدا بۆ دابین بکرێت زۆر بەباشی دەتوانێت بەشداری لە شەڕی مان و نەماندا بکات و سەریش بکەوێت. دیارە سندیکاکان بەردی بناغی بینای پەرلەمانی ئابوورین واتە ژوورە بازرگانی و ئابووریەکان. کاتێک بڕیارماندا بوونی سندیکاکان کارێکی پێویستە، ئیتر خاڵی دووەم زۆر بە ئاسانی جێبەجێ دەکرێت. بزوتنەوەی نازی ئەم ناوەمان لە ساڵی 1923دا داهێنا کە دەیەوێت دەوڵەتێکی ڕەگەزی دروست بکات، هەرگیز ڕێبەوە نادات دامەزراوەکان لە پەراوێزی ئەو دەوڵەتە پێک بهێنرێن، بەڵکو دەبێت بەشێک بن لەو دەوڵەتە. هەرگیز بزوتنەوەکەمان ئەو هەڵەیە دووبارە ناکاتەوە کە کەسانی تر کردویانە بچێت دەستگاکانی ڕێک بخات پێش ئەوەی کەسانی شیاویان بۆ دەستنیشان بکات. هەنگاوی لەو جۆرە پێویستی بەوە هەیە پێشتر چەند کەسێکی بە بڕوا بە بیرۆکەکە ئامادە بکرێن. ڕاستە دەکرێت بنەماکانی سەرۆک بە سەرخەڵکەکەدا بە زۆر بسەپێندرێن، بەڵام ئەگەر چەند کەسێکی لێهاتوو خاوەن ئەزمون ئەنجامی نەدەن ئەوا تووشی شکستی دێت. نازیەت هەڵی پارتە نوێیەکان دووبارە ناکاتەوە. ئەوانە پێیان وابوو هەر بەوەی دەستورێکی نوێ بۆ وڵات دابنرێت ئیتر وڵاتدا دەمەزرێت، وەک ئەوەی کە دەستوری فیماریان ڕاگەیاند و بە دیاری پێشکەش بەگەلی ئەڵمانیان کرد کەچی زۆری نەبێت کەوتنە هەڵوەشانەوەی دامەزراوەکان و لە جێی ئەواندا دامەزراوی نوێیان دروست کرد. دەبێت دەوڵەتی نازی دامەزراوی هەبێت، بەڵام بەپەلا ئەو کارە ناکات، چونکە بزوتنەوەی نیشتمانی سۆشیالیستی لەسەر لم بنیاد ناندرێت.
هەر لە ئێستاوە هەوڵ دەدات وا خۆی ڕێک بخات وەک دەوڵەتێکی بنج ئەستور. هەر دامەزراوێکی نازی کە لەمە دوا دروست بکرێت دەبێت لە دوا ڕۆژدا ببێت تا بنچینەی دەوڵەتە نوێکە و سەرنجام بزوتنەوەکەمان دەبێت تا دامەزراوێکی گەورەی وە کە بتوانرێت پشتی پێ ببەستێت. هەر لە ئێستاوا دەبێت خۆمان لەسەر بنەمایەکی هاوکاری ڕێک بخەین. هەروەها پێویستە کرێکاران و خاوەنکارەکان بە شێوەیەکی نازیانە پەروەردا بکرێن، هەردوو لا هاوکاری یەکتر بکەن لە چوارچێوەی بەرژەوەندی هاوبەش. ئەگەر وانەکرا ئەوان هەر هەوڵێک بە مەبەستی بوژانەوەی کۆمەڵی گەلی وەک نەخشی سەر ئاوی لێدێت. ماوەتەوا مەسەلەی سێم، بزوتنەوەی سندیکایی نازی نابێتە دەستگایەکی خەباتی چینایەتی، بەڵکو دەبێتە دەستگایەک نوێنەرایەتی پێشەوەران دەکات، چونکە دەوڵەتی نازی دان بە هیچ چینێکدانانێت، بەڵام تەنها لە ڕووی سیاسیەوە بڕوای بەبوونی بۆرجوازی یەکسان لە ماف و ئەرکە گشتەکان هەیە، لەگەڵبوونی کەسانێک کە لە ڕووی سیاسیەوە مافی هاوڵاتیانیان نییە. لای مارکسیەکان هاوکاریەکانیان یاخود هەرەوەزیەکان ئامرازێکی خەباتن بە مەبەستی لێک هەڵوەشانەوەی گەل بەکاریان دەهێنن و جوولەکەکانیش بۆ مەبەستی هەرسپێهێنانی ئابووری نەتەوەیی دەوڵەتە سەربەخۆکان بەکاری دێنن. مەسەلەی مانگرتن لە سندیکا نازیەکاندا نابێتە هۆکاری تێکدانی ئابووری نەتەوەیی، بەڵکو دەبێتە هۆکاری گەشەکردن و پێشکەوتن بەوەی کە نازیەت خەباتی دژی هۆکارە دەستکردەکان دەکات کە دەیانەوێت ڕێگا لە بەردەم کەڵک وەرگرتن لە چالاکی جەماوەر بگیرێت. دەبێت ئەوە لە بیری کرێکاری نازیدا بچەسپێنین کە گەشەکردنی ئابووری نەتەوەیی خۆشگوزەرانی بۆ دابین دەکات. هەروەها دەبێت خاوەنکاریش ئەوە بزانێت کە گەشەکردنی پرۆژەکانی پابەندە بە خۆشگوزەرانی کرێکارەکانیەوە. لە دەوڵەتی نازیدا کرێکاران و خاوەنکارەکان بە هەردووکیان گەلی ئەڵمانیا پێک دێنن و سربەستی تەواویان هەیە، چونکە بەرهەمی تاکەکان بەوە زیاد دەکات کە دەستیان ئاوەڵا بکرێت لە کارەکانیاندا لە سنووری بەرژەوەندی گشتیدا. دیارە دەوڵەتی نازی ڕێگا بەوە نادات کرێکارانمان بگرن لە کاتێکدا هەموو پێداویستەکانی خۆشگوزەرانی بۆ دابین کردوون، بەڵام کاتێک دەوڵەت بە تەواوی مافی چەوساوەکان پێشێت بکات و لایەنگری خاوەنکارەکان بێت، ئەوە مانگرتن نەکەر پێویست دەبێت بەڵکو پیرۆستترین ئەرکی کرێکاران دەبێت. دەربارەی ئەو کێشانەی ئمڕۆوا لە ملیۆنان مرۆڤ دەکات بە گشت یەکتردا بچنەوە و شەڕ و ئاژاوە دروست بکەن، ئەرکی سەرشانی دەستپیشەیەکان و پەرلەمانی ئابووری ناوەندیە کە چارەسەریان بۆ بدۆزنەوە. دەبێت لەو پەرلەمانەدا نوێنەری خاوەن پیشەکان و بازرگانان و نوێنەری سندیکاکانی تێدا بێت. سەرنجام کێشەی نێوان پرۆلیتاریا و خاوەنکارەکان نەمێنێت و ئیتر کرێکاران خەبات بۆ زیادکردنی کرێ و کەمکردنەوەی کاتەکانی کارکردن ناکەن. لەبری ئەوە نوێنەرەکانیان بە هەماهەنگی لەگەڵ نوێنەرانی لایەنەکەی تر هەوڵی یەکلاییکردنەوەی کێشەکان دەدەن لە بەرژەوەندی هەردوولا کە نابێت دژی بەرژەوەندیەکانی دەوڵەت بێت. بەڵام ئایا چۆن دەکرێت کۆمەڵی هەرەوەزی وا دروست بکرێن کە ئەم مەرجانەیان تێدا بێت؟ ئاشکرایە هەڵکەندنی بناغا لە زەویەکدا کە لەوە پێش بۆ هیچ مەبەستێکی تر بەکار نەهات بێت ئاسانترە لەوەی لە زەویەکدا بکرێت کە لەوە پێش بەکار هات بێت. کردنەوەی دوکانێک لە شوێنێکدا دوکانی تیانەکرابێتەوە ئاسانترە لەوەی تۆ بچیت لە نێو ڕێزە دوکانێکدا بیکەیتەوە. هەر بەو شێوەیە دامەزراندنی سندیکایەکی نازی لە تەنیشت سندیکەکانی تردا هیچ سوودێکی نابێت، چونکە ئەمانە ئامادەنین سازش لەگەڵ هیچ سندیکایەکی تردا بکەن. بزوتنەوەکەمان خۆی لە بەردەم دوو ڕێگادا بینیەوە. یەکەم دامەزراندنی کۆمەڵی هەرەوەزی نازی و بەرەنگاربوونەوەی سندیکا مارکسیەکانی ئێستا هەن. دووەم خۆخزاندنە نێو سندیکا مارکسیەکان و بڵاوکردنەوەی بنەماکانی بزوتنەوەکەمان لە نێو ڕیزی کرێکاراندا تاوایان لێ بکەین، پارێزگاری لەڕاو بۆ چووناکانمان بکەن. دیارە باری دارایی حیزبەکەمان بەو شێوەیە نەبوو ڕێگای یەکەم هەڵبژێرین. هەروەها دابەزینی نرخی پارەی ئەڵمانی بە بەردەوامی هۆکارێک بوو بۆ ئەوەی حیزبمان نەتوانێت پەیمان بەوانە بدات کە بەشداری لە کۆمەڵەی نیشتمانی سۆشیالیستیدا دەکەن. سەرەڕای ئەوەی بزوتنەوەکەمان کەسی وای نەبوو ئەو کاری پێ بسپێرێت، خۆ ئەگەر کەسێکی وەهامان دەست بکەوتایە کە بیتوانایە سندیکا مارکسیەکان لەناوبرێت و بیرۆکەی هەرەوەزی نازی بڵاو بکردایەوە، ئەوە مافی خۆی دەبوو وەک سەرکردەیەکی گەورە سیر بکرایە و لە هەموو گوند و شارێکدا پەیکەری بۆ بکرایە. ڕاستە ئەوانەی ئمڕۆ کاروباری سندیکا مارکسیەکان دەبن بەڕێوە کەسانێکی بێهاوتانین، تەنانەت ئەوانەشی بۆ یەکەم جار ئەم سندیکایانەیان دامەزراند بەو شێوەیە نەبوون. ئەو کاتا کەس نەبوو پێشبڕکەیان لەگەڵدا بکات، لەبەر ئەوە کارەکەیان ئاسان بوو. بەڵام ئمڕۆ بزوتنەوەی نازیەت ڕوبەڕووی هێزێکی پتە و جێگیر بۆتەوە کە بە تەواوی لە خەباتی خۆی دڵنیایە.
قەڵای هەرەوەزی مارکسیات بە مرۆڤی ئاسایش دەبرێت بەڕێوە، بەڵام هەروە بە ئاسانی شوورەکانی ناڕوخێنرێت. بۆ هێنانەدی ئەم ئامانجا پێویستمان بە کەسێکی لێهاتوو ئازا هەیە تا ئەو کەسەشمان نەبێت هەرچی بکەین بێهودەیە. ئەگەر پرۆژەیەک نەکرێت بە تەواوی جێبەجێ بکەیت باشتر وایە وازی لێبێنیت. سەرەڕای ئەمانە هەمووی هۆکارێکی تریش هەبوو کە نەکرا پشتگوێ بکرێت، ئەویش ئەوە بوو کە نەدەبوو بواری ئابووری بخێنێنێ و بارەکانی خەباتمانەوە. هەر ئەوەندەی بە ئەڵمانیەکانمان بوتایە ئەگەر پاشەکەوت بکات دەتوانێت خانوویەک بۆ خۆی بکات، ئیتر هەموو هەوڵەکانی لەو بارەدا دەخستەگەڕ و ئامادە نەبوو بەشداری خەباتمان بکات بۆ لەناوبردنی نەیارەکان. هەمیشە لە کۆبوونەوە حیزبەکاندا من ڕاموا بوو بزوتنەوەکەمان لە سەرەتادایە و زۆری بەبەرەوە ماوە. باشتر وایە لە بری ئەوەی بەگشت سەندیکاکان و مارکسیەکاندا بچێتەوە لە بوارەکانی ئابووری و کۆمەڵایەتیدا خەریکی بڵاوکردنەوەی بنەماکانی بێت و هەموو تواناکانی بۆ ئەو مەسەلەیە تەرخان بکات، نابێت لە یەک کاتدا خەریکی ئابووری و سیاست بێت ئەگینا لەو ململانەیەدا دەدۆڕێت. دەربارەی مەسەلەی دووەمیش دوو ڕێگامان لەبەردەمدا بوو. یان دەبوو داوا لەلایەنگرەکانمان بکەین وازدە و کۆمەڵە هەرەوەزیانە بهێنن کە ئەندام بوون تایاندا، یان بمێنەوە و لەوێدا کاری تێکدەرانە ئەنجام بدەن. من ئەوەی دووەمم بەلاوە باشتر بوو. من پێم وابوو کاتی ئەوەمان نەهاتووە خۆمان بۆ مەسەلانەوە خەریک بکەین، ئەوانە بۆ کاتی دوای چوونە سەر حکم هەڵبگرین. کاتێکیش هەواڵەکانمان سوور بوون لەسەر ئەوە هەڵگەڕانەوە لە نێو حیزبدا دروست بوو. منیان بەسەرۆک هەڵبژات، هەرزوو بەیانێکم دەرکرد دژی بەرەنگاربوونەوەی سەندیکا مارکسیەکان و ڕوونم کردەوە ئەوە کارێکی دژوارە و بۆمان جێبەجێ ناکرێت. لە بەیانێکی تردا وتم دوژمنەکانمان تۆمەتی ئەومان ئەدەنە پاڵ کە ئێمە دژی کرێکارانین، چونکە حەز لە سەرمایەداری دەکەین. لە کاتێکدا ئێمە دژی بەرژەوەندی کرێکاران نین، بەڵام ململانەی چینایەتیمان بەلاوە کارێکی نەگونجاوە و بە هەموو توانامانەوە دژی دەوەستین. ئەو حیزبانەی دوای جەنگ دروست بوون هەستیان بەم ڕاستیە نەکردبوو، دەیانویست لاسایی مارکسیەکان بکەنەوە لە بواری سەندیکاییدا. لە نێوان ساڵانی 1990 بۆ 1922دا 6 سەندیکای ڕاسترە و دوو سەندیکای سربەخۆیان دروست کرد. یەکێکیان سەندیکای کرێکارانی پیشەسازیە سوکەکان بوو، بەڵام هیچ لەمانە بەردەوام نەبوون، چونکە بەباشی ڕێک نەخرابوون و لەلایەکی ترەوە دامەزرێنەرەکانیان حسابیان بۆ هێزی مارکسیەکان نەکردبوو. لەبەر ئەوە لە یەکەم پێکداداندا ورد و خاشبوون و لەناوچوون. بەشی 22 سیاسەتی هاوپەیمانی. حکومەتەکانی ڕایخ پرۆگرامێکی دیاریکراویان لە بواری سیاسەتی دەرەوە نەبوو، هەروەها بنەمایەکی ئەوتۆیان نەبوو کە سیاسەتی هاوپەیمانی لەسەر بنیاد بنرێت و لەگەڵ بەرژەوەندی وڵاتدا گونجاو بێت. دوای شۆڕشیش هەر بەو شێوەیە مایەوە، چونکە لە بەرنامەی جوولەکە و مارکسیەکاندا نەبوو کە ڕۆژێ لە ڕۆژان دەوڵەتی ئەڵمانی ببوژێنەوە. لەناوەوە و دەرەوەدا و سیاسەتێکی گونجاو لەگەڵ بەرژەوەندیگەلی ئەڵمانی پەیڕەو بکەن، بەڵکو لە پێشەوەی ئامانجەکانی تاوانبارانی تشرینی دووەمی 1970 ئەوە بوو کە هەموو هێزە بەرهەمهێنەرەکانی ئەڵمانیا لە ناوبەرن و وڵات بخەناژێر دەسەڵاتی بیانیەوە. ئەوان پێیان وابوو ئەگەر وڵات لە کۆت و زنجیری وڵاتانی سەرکەوت و ڕزگار بکرێت ئەوە کۆتایی ئەوانە، چونکە کە وڵات لە دەست بیانی ڕزگاری بوو ئەوە سەربەستی ناوخۆ دێتە دی و ئیتر دەبێت ناپاکان لەسەر کار لا ببرێن کە گەلێک ڕادەپەڕێت بۆ خۆڕزگارکردن گیانی نیشتمان پەروەری تیاگەشە دەکات و بەگشت ئەوانەدا دەچێتەوە کە دژی نەتەوەن. هەروەها لە کاتێکدا کە ڕووبەڕووی جەنگێک دەبێتەوە بۆ پارێزگاری لە خۆی ئیتر هەموو ڕق و غەزەبی خۆی بەسەر ئەوانەدا دەڕێژێت کە سەر بە بیانین یان بوونەتە کۆسب لە بەردەم ڕاپەڕێنینەتەوەییدا. ئەوانەی ڕووداوەکەی تشرینی دووەمیان بە هەڵخۆستەوە پێیان وابوو پەیڕەوکردنی سیاسەتی هاوپەیمانی دەتوانێت هەستی نیشتمان پەروەری بەهێز بکات و لەو بارودۆخی تێیکەوتووە ڕزگاری بکات. هەر حکومەت بە تەنها لەم بارەنا هەموارە لێپرسراو نەبوو، بەڵکو پەرلەمانیش لەو پێناوەدا هانی دەدا، چونکە زۆربەی ئەندامەکانی نەتەوەیی نەبوون. حیزبەکەی ئێمەش زۆر گرنگی بە بواری سیاسەتی دەرەوە نەدەدا، چونکە بەرەنگاربوونەوەی بیانیەکان پێش چاکسازیکردن لە ناوخۆدا کارێکی نەشیاو بوو. لەبەر ئەوە مەسەلەی گرنگیدان بە کاروباری دەرەوە بۆ ئێمە لە پلەی دووەمدا بوو. دوای ئەوەی بزوتنەوەکەمان بەهێز بوو، ژمارەی ئەندامەکانی زۆر بوو، ئیتر کاتی ئەوە هات هەڵوێستمان بەرامبەر پەیماننامەکان ئاشکرا بکەین. نەکەر ئەوە بەڵکو بنەماکانی سیاسەتی دەرەوەی ئەڵمانیاش دابڕێژین. بزوتنەوەکەمان بە ئەرکی خۆی دەزانی ڕێگای ڕاست نیشانی گەل و لێپرسراوان بدات بۆ وەرگرتنەوەی ماف و سربەخۆییان. لەو پێناوەشدا پەیڕەوی ئەوەمان کردکە سیاسەتی دەرەوە هۆیەکە بۆ گەیشتن بە ئامانجێکی گەورەتر، ئەویش خزمەتی بەرژەوەندی گەلە و دەبێت سەرجەم مەسەلەکانی سیاسەتی دەرەوە لەو ڕوانگەیەوە سیر بکرێن. پێش دەستپێکردنی جەنگ
سیاسەتی دەرەوەی ئەڵمانیا ئەوە بوو خۆراک بۆ گەلەکەمان دابین بکات لە ڕێی هاوپەیمانی لەگەڵ دەوڵەتاندا. دوای جەنگیش هەمان ئەرکی هەرما بوو، بەڵام بە جیاوازی ئەوەی پێش 1914 دەبوو ئەڵمانیا گەل بپارێزێت و هۆکارەکانی مانەوەی بۆ دابین بکات بە پشبەستن بە دەوڵەتێکی بەهێز و سەربەخۆ. بەڵام ئێستا دەبێت گەل هەوڵ بدات دەوڵەتە بەهێزەکە ببوژێنێتەوە، بێ ئەوە ناکرێت سیاسەتێکی گونجاو لە بواری دەرەوەدا پەیڕەو بکرێت. هەندێک لەو بڕوایەدان کە یەک پارچەی خاکی ئەڵمانیا مەرجنیە بۆ سەرکەوتنی شۆڕشی ڕزگاری. ئەگەر بەشێکی کەمیش سەربەستی هەبێت دەتوانرێت مافی داگیرکراو بسێنرێت. بەڕای من هەر گەلێک بەوە ڕازی بێت کۆی لە بێت نەک وڵاتەکەی پارچە پارچە بێت، ئەوە مافی سەربەستی نییە، بەڵکو باشتر وایە بەشە ڕزگارکراوەکە خەبات لە پێناو ڕزگارکردنی بەشەکانی تر بکات و گەل بە تەواوی ڕزگار بکات. دەبێت بەشەکەی تر وا ئامادە بکرێت کە بتوانێت خۆی لە دەست دەسەڵاتی بیانی دەربهێنێت و هەموو پێکەوە لە پێناوی یەک پارچەی وڵاتەکەدا خەبات بکەن. بۆ ئەو دەوڵەتەش کە بەشێک لە خاکەکەی لەدەستداوە سەرەتا دەبێت خۆی پتەو بکات و توانای سیاسی بەهێز بکات. اینجا بیر لە وەرگرتنەوەی بەشە داگیرکراوەکەی بکاتەوە، واتە بەرژەوەندی ئەو پارچەیە دەکرێتە قوربانی شتێکی گرنگتر، ئەویش ڕزگارکردنی بەشە سەرەکیەکەیە. بە کورتی دروستکردنی شمشێر ئەرکی سیاسەتی ناوخۆیە. ئەرکی سیاسەتی دەرەوەش ئەوەیە مەودا لە بەردەم ئەوەدا بکاتەوە کە لە کەش و هەوایەکی هێمن و جێگیردا کار بکات و جەنگاوەران ئامادە بکات. لە بەشی یەکەمی ئەم کتێبەدا بە درێژی باسی ئەو هۆکارانەم کرد کە پێشجەنگ سیاسەتی ئەڵمانیا لە بواری دەرەوەیدا لە ئامانجەکانی لادا بوو. هەروەها لەوە دوام کە 4 هۆکار هەبوون بۆ پارێزگاری لە گەلەکەمان و دابینکردنی خۆراک بووی. کاربەردەستەکانمان هۆکاری چوارەمیان هەڵبژارد، واتە لە بری ئەوەی فراوانخوازی لە ئەوروپادا بکەن سیاسەتێکی ئیستعماری و بازرگانیان پەیڕەو کرد. پێیان وابوو بەوە ئەڵمانیا تووشی نسکۆ نابێت و ناچار نابێت بچێتە جەنگەوە، کەچی ئەنجامەکەی هەڵگیرسانی جەنگی جیهانی و تێکشکانی ڕایخ و چوونە ژێرباری گرانی هەرەسهێنان بوو. دەبوو ڕایخ هۆکاری سێهەم هەڵبژێرێت، واتە فراوانخوازی لە ئەوروپادا، دوایی بیر لە پەیڕەوکردنی سیاسەتی ئیستعماری بکاتەوە. فراوانخوازی لەو کیشوەرەدا پێویستی بەوە هەبوو کە هاوکاری نێوان ئەڵمانیا و بەریتانیا دابین بکرێت یان سەرجەم داهاتەکانی دەوڵەت بۆ بەهێزکردنی سوپا تەرخان بکرێت. بەڵام ڕایخ ئەوەی نەکرد. دەسەڵاتداران لەوە بە ئاگانە بوون کە بزوتنەوەی بیر و هۆش زادەی سەربەخۆیی سیاسیە. گەلێک هەمیشە لە دڵەڕاوکێدا بێت و لە پاشەڕۆژی خۆی دڵنیانە بێت ناتوانێت بەرهەمێکی فکری بە بەها پێشکەش بکات. هەموو قوربانیدانێک لە پێناو دابینکردنی سەربەستی بۆ لەتەوە بەکەم دادەنرێت. بەڵام کاتێک سەربەخۆیی هاتەدی و ترس و خۆفنەما، ئەو کاتا دەتوانیت قەرەبووی شتەکانی تر بکاتەوە. بۆ نمونە بزوتنەوەی فکری لە سەردەمی بیرکلیس دوای جەنگی نێوان ئیغریق و فارسەکان سەری هەڵدا، هەموو بینیمان کۆماری ڕۆمانی هەردوای ڕزگاربوونی لە دڵەڕاوکیەکانی جەنگ چۆن ڕوویکردا زانست و هونەر. بەڵام ئایا چاوەڕوان دەکرێت زۆرینەیەکی نەزان و پەرلەمانتارانی زۆربێژ گرنگتر پێش گرنگ بخەن و وڵات لە ڕووی سەربازیەوە ئامادە بکەن و واز لە شتە سانەویەکان بهێنن؟ ئەوە لە پیاوێکی وەک فریدریکی گەورە چاوەڕوان دەکرا، چونکە ئەو هەموو خەمێکی بۆ بەهێزکردنی ڕایخ لە ڕووی سیاسی و ئەسکەریەوە بوو. بەڵام ئەمە لە پەرلەمانێکی جوولەکە چاوەڕوان ناکرێت، تازە ئەوان خۆیان بە شەیتان فرۆشتووە. کاتێک ئەڵمانیا چۆنێ و جەنگەوە ئامادە نەبوو، کاتێکیش لێ پسراوان هەستیان بەوە کرد کار لە کار ترازا بوو. ناچاربوون بە دوای هاوپەیمانیدا بگەڕێن، لەبری ئەوەی لەگەڵ ئینگلیزدا هاوپەیمانی بکەن تا بەرەو خۆرهەڵات فراوانخوازی بکەن یان لەگەڵ رووسیادا ڕێکەوتن بکەن، کەچی هەردوو لایەن وروژاند و کەسێکی تریان جگە لە بنەماڵەی هابسبۆرگ دەست نەکەوت خۆیانی پێ بەهێز بکەن. ئەوەی باسمان کرد سیاسەتی ئەڵمانیا بوو پێش جەنگ. ئێستاش لەم سەردەمەدا سیاسەتی دەرەوەمان تووشی سەرلێشێوان بووە، نازانێت چه سیاسەتێک پەیڕۆ بکات. ئەگەر بە وردی بارودۆخی گەلانی ئەوروپی شی بکەینەوە، ئەم ڕاستیانەمان بۆ دەردەکەوێت. هەر لە ناوەڕاستی سەدەی 17هەمەوە تا ئیمڕۆ دیارترین شتی مێژووی ئەوروپا ئەو هاوسەنگەی نێوان هێزەکانە کە ئینگلیزەکان پلانیان بۆ داڕشتووە. ناوبەناو کێشا لە نێوان دەوڵەتەکانی ئەم کیشوەرەدا دروست دەکات بۆ ئەوەی بە ئاسانی سیاسەتە ئیستعمارەکەی جێبەجێ بکات. هەر لە سەردەمی شاژنە ئەلیزابێتەوە دیپلۆماسیەتی ئینگلیز هەوڵ دەدات ڕێگا لە بەردەم دروستبوونی دەوڵەتێکی ئەوروپی بەهێز بگرێت. بۆ هێنانەدی ئەم ئامانجەش پەنا بۆ چەندین هاوکاری جیاجیا دەبات. دوای هەموو پێکدادانێکی خوێناوی خۆی پتەو دەکات. کاتێکیش ئەمریکای باکوور لێ جابەوە هەوڵیدا پشتەوەی بەهێز بکات. لەو پێناوەدا هۆڵەندا و ئیسپانیایی وەک دوو دەوڵەتی دەریایی لەناوبرد. دوای ڕوویکردا فەڕەنسا تا نەهێڵێت دەست بەسەر کیشوەرەکەدا بگرێت، ئەوەشی بەنەمانی ناپلیۆن بۆ چوە سەر. هەڵوێستی بەریتانیا بەرامبەر ئەڵمانیا لەسەر خۆ بوو.
چونکە ئەڵمانیا نەبوو بووە ڕێگر لە بەردەم پرۆژە دوورمەوداکانیدا. لەلایەکی ترەوە سیاسەتمەدارانی بەریتانیا پێش ئەوەی کارێک بکەن خۆیانی بۆ ئامادە دەکەن و ڕاگەاندنی باشی بۆ دەکەن. دوای کۆتایی هاتنی جەنگی 7 ساڵی 1870 بۆ 1971 بەریتانیا ڕاشکاوانە هەڵوێستی خۆی بەرامبەر ئەڵمانیا دیاری کرد. بەڵام سیاسەتمەدارانمان ئەو هەلایان لەدەستدا بۆ پێکهێنانی هاوپەیمانیەک لەگەڵ بەریتانیادا کە بە دوای هاوپەیمانیەکدا دەگەڕا تا پێکەوە بەرەڕووی رووسیا ببنەوە. هەروەها دژی ئەمریکاش کە چالاکیەکانی لە بواری پیشەسازیدا جێگای بە خاوەنکارەکانی جیهانی پێشکەوت و شلۆق کردبوو. بەڵام کاتێک هێزەکانمان سوپای فەڕەنسیایان لە سیدان تێکشکاند و لە بواری پیشەسازیدا پێشکەوتنی باشمان بەدەستهێنا، ئیتر لەندەن کەوتە دانانی پلان بۆ بەرگرتن لە گەشەکردنی ئەڵمانیا و بۆ ئەوەی ڕێگای لێ بگیرێت کە لە بواری پیشەسازیدا جیهان داگیر بکات. بە بیانووی ئەوەی گوایە پارێزگاری لە ئاشتی دەکات، بەریتانیا سەرجەم دەوڵەتانی کیشوەرەکەی لێهانداین و ئەوانیش هاوپەیمانیان دروست کرد، چونکە دەیانزانی هیچیان بەتەنها ناتوانن بەگشت ئەڵمانیادا بچنەوە. هەندێک ڕەخنەی ئەوە دەگرن کە نەدەبوو ئەو دەوڵەتانە هەڵبخەڵەتێنێت و فریویان بدات. دیارە ئەوانە ئەو حەقیقەتە نازانن کە هەموو شێوازێک لە پێناو پاراستنی گەل و پاشەڕۆژیدا کارێکی گونجاوە و پێویستە پەیڕۆ بکرێت. شۆڕشی ئەڵمانیا بە تەواوی دڵی بەریتانیای ئاسوودە کرد و ئیتر مەترسی گەشەکردن و پێشکەوتنی ئێمەی نەما. هەروەها بەرژەوەندیشی لەوەدا نەبوو ئەڵمانیا بەو تێکشکاویە ببینێت، لەوە دەترسا ئەوە ببێتە هۆی تێکدانی هاوسەنگیەکان و دەوڵەتێکی وەک فەڕەنسا بەهێز بێت و جێگای ئەڵمانیا بگرێتەوە. دیارە لەو کاتەدا نەدەکرا بەریتانیا لاپەڕەیەکی نوێ لەگەڵ ئەڵمانیادا بکاتەوە، دوای ئەو هەموو دوژمنایەتیە بە درێژایی ساڵەکانی جەنگ لە ئارادا بوو. هەروەها نەدەکرا بەگشت فەڕەنسادا بچێتەوە کە لەو کاتەدا بوو بوازل هێزی ئەوروپا و بە ئارەزوو خۆی مەرجەکانی بەسەر وڵاتدا دەسەپاند. ئەڵمانیا تاکە دەوڵەت بوو کە بەریتانیا دەیتوانی پشتی پێ ببەستێت دژی چاوچنۆکەکانی فەڕەنسا. لەو کاتەدا وڵاتەکەمان دووچاری شەڕی ناوخۆ بووبەوە، سیاسەتمەدارانمان دەیانویست خۆیان لە فەڕەنسا نزیک بخەنەوە و هەرچیەک داوا بکات پێشکەشی بکەن. لەم بارودۆخەدا بەریتانیا ناچار بوو دەست بخاتانێ و دەستی فەڕەنسا و هاوکاری لەگەڵدا بکات. ئەو کاتێ بەریتانیا وای دانابوو ئەڵمانیا ڕێگر دەبێت لە بەردەم دەسەڵات و فراوانخوازیەکانیدا و کەوتە بەربەرەکانی، وڵاتەکەمان لە بواری سەربازیدا زۆر لاواز بوو. لە ئەوروپادا دوو دەوڵەتی بەهێزی وشکانی هەبوون، ئەوانیش فەڕەنسا و رووسیا بوون. هەرخۆیان دەیانتوانی ئەڵمانیا بهاڕن، جا ئەگەر دەوڵەتێکی دەریایی وەک بەریتانیا بچێتە پاڵیان دەبێت چی ڕوو بدات. فەڕەنسا ئیمڕۆ زۆر جیاوازی لەگەڵ ئەڵمانیای پێش جەنگ هەیە. ئەو یەکەم دەوڵەتی سەربازی کیشوەرەکەیە لە باشووریدا سنوورێکی سروشتی دەیپارێزێت. نە ئیسپانیا و نە ئیتالیا ناتوانن هیچ بکەن. هیچ مەترسیەکیش لەلایەنی ئەڵمانیاوە نییە. دەسەڵاتی تەواوی بەسەر کەنارەکانی خوار ئاوادا هەیە کە لەوێوە زۆر بە ئاسانی دەتوانێت لە کاتی جەنگدا شوێنە استراتیجیەکانی بەریتانیا بۆمبەباران بکات. هەروەها ژێرئاویەکانی دەتوانن زەبری کوشندا لە هۆیەکانی گواستنەوەی دەریایی بەریتانیا بدەن. بەریتانیا بەوەی ویستی ئەڵمانیا لەناو بڕێت زرێرێکی گەورەی لە خۆیدا و ڕێگای لە بەردەم فەڕەنسادا خۆش کرد تا دەست بەسەر کیشوەرەکەدا بگرێت. لە هەمان کاتدا ناچار بوو پەیوەندی بە ئەمریکاوە بکات، چونکە بە هاوتەی خۆی دەزانی وەک دەوڵەتێکی دەریایی. لە بواری ئابوریشدا دەستی لە زۆر ناوچەی گرنگ هەڵگرت بۆ هاوپەیمانەکانی. جیاوازێکی ئاشکرا لە نێوان ئامانجەکانی دیبلۆماسەتی ئەم دوو دەوڵەتەدا هەبوو. ئینگلیزەکان هەمیشە چاودێری هاوسەنگی هێزەکانیان لە کیشوەرەکەدا دەکرد و نەیان دەهێشت هیچ دەوڵەتێک سەر هەڵبدات، بەڵام فەڕەنسیەکان بەو شێوەیە نەبوون. گرنگترین شت لای ئەوان ئەوە بوو نەهێڵن ئەڵمانیا ببوژێتەوە، چونکە دەیانزانی ئەڵمانیا یەکگرت و هێزێکە هەروە بە ئاسانی لەناو نابرێت. بۆ ئەمەش هەوڵیان دەدا دووبەرەکی و جیاخوازی لە نێو ڕزەکانمان دروست بکەن. لەبەر ڕۆشنایی ئەو ڕاستیانەی سەرەوەدا من پێم وایە باشترین هاوڕێ بۆ ئەڵمانیا بەریتانیایە. من نکۆڵی لەوە ناکەم کە بەهۆی جەنگەوە زرێرێکی زۆری لێداوین، بەڵام ئایا ڕق خواردنەوە لە دژی دەوڵەتێک کە ئێستا هیچ بەرژەوەندێکی لەناوبردننی ئەڵمانیادا نیە دەبێت چ سوودێکی هەبێت؟ دەکرێت بەرژەوەندیەکانی هەردوو گەلی ئینگلیزی و ئەڵمانی بەرامبەر یەک دوژمن بگەنە یەکتر. پێویستە لێپرسراوانی وڵاتەکەمان بە دوای شتە خەیاڵیەکاندا وێڵ نەبن. لەو کاتەوە تووشی نسکۆ بووبووین، هەر سەرۆک دەوڵەتێکی بیانی جۆرە سۆزێک بۆ مەسەلەی ئەڵمانیا بنوانایە، ئیتر ئێمە خۆشحاڵی خۆمانمان بۆ دەردەبڕین. حەقا هەمووان ئەو حەقیقەتە فەرامۆش نەکەن کە ئینگلیزی پێش هەموو شتێک ئینگلیزە، هەروەها ئەمریکی و ئیتاڵی، کەواتە نابێت سۆزی سەرک دەوڵەتێک بکرێتە بناغی هاوپەیمانی. مەرجی سەرەکی بۆ پێکەوە گرێدانی پاشەڕۆژی دووگەل ئەو سوودانەیە کە بە هەردوو لا دەگات. سیاسەتمەداری ئینگلیزی دەتوانێت پەیڕەوی سیاسەتێکی وا بکات کە لە بەرژەوەندی هەردوو گەلی ئەڵمانی و ئینگلیزی دابێت، نەک تەنها هەر لە بەرژەوەندی ئەڵمانیا دابێت.
زۆر لە دەوڵەتانی ئەوروپا نایەنەوێت ئەڵمانیا بە تێکشکاوی ببینن لە کاتێکدا کە فەڕەنسا تا دێت بەهێزتر دەبێت ئێمەی ئەڵمانی تەنها یەک دوژمنمان هەیە کە بە هیچ جۆرێک بەزەی پێماندا نایەتەوە ئەویش فەڕەنسایە جا چ کەسێک حکمی بکات بۆ ئێمە جیاوازی نییە بۆربوون یان یعقوبیەکان بنەماڵەی پۆناپارت یان دیموکراتیەکان کۆماریەکان یان کارکسیەکان هەموو یەک ئامانجیان هەیە ئەویش داگیرکردنی ڕینانیا و پارچە پارچەکردنی وڵاتی ئەڵمانیایە ڕاستە بەریتانیا حەز ناکات وڵاتەکەمان گەشە بکات بەڵام فەڕەنسا دەیەوێت ئەڵمانیا لە نەخشەی ئەوروپا و جیهاندا بسرێتەوە دیارە جیاوازێکی زۆر لە نێوان ئەم دوانەدا هەیە ئێمە خەبات بۆ گێڕانەوەی ڕابردوومان وەک دەوڵەتێکی زلهێز ناکەین بەڵکو هەوڵ دەدەین نیشتمانەکەمان بمێنێت و نەتەوەکەمان یەکپارچە بێت و مناڵانمان برسی نەبن ئەگەر بە دوای هاوپەیماندا بگەڕین تەنها دوو دەوڵەت بەدی دەکەین بەریتانیا و ئیتالیا چونکە بەریتانیا لەوە دەترسێت فەڕەنسا هەڕەشە لە بەشەوەندەکانی بکات و پلانەکانی لێتێک بدات بەریتانیا ناتوانێت بەرامبەر بە داگیرکردنی کانەکانی ئاسن و خەڵوز لەلایەن فەڕەنساوە بێدەنگ بێت کە بەهۆی ئەم کانەنەوە دەتوانێت ڕۆڵێکی گەورە لە ئابووری جیهاندا بگێڕێت ئیتالیاش حەز بە پەرەسەندنی نفوزی فەڕەنسا ناکات و بە گومانەوە سەیری دەکات چونکە ئەوان چاویان بڕیوەتە ناوچەی دەریای ناوەڕاست و دەیانەوێت فراوانخوازی لەو ناوچەیەدا بکەن کە بەشداریشی لە جەنگدا کرد بۆ ئەوە نەبوو پلەپایی فەڕەنسا بەرز بکاتەوە بەڵکو ویستی سەرەتا هاوسەیی خۆرهەڵاتی نەمسا بهاڕێت و دوایی بەرەو فەڕەنسا بکشێت ئەگەر دەوڵەتێکی نەتەوەی یەکگرتووی ئەڵمانی پێک بێت هیچ زیانێک بە دوو دەوڵەتی بەریتانیا و ئیتالیا ناگەێنێت بەڵکو دەتوانرێت بوترێت ئەوە لەگەڵ بەشەوەندی ئەواندا گونجاوە کە بمانەوێت باس لەو پەیوەندیانە بکەین کە دەبێت لە نێوان ئێمە و بەریتانیا و ئیتالیادا بەرپا بکرێت پێویستە سێ هۆکار بخەینە بەردەمان یەکێکیان پەیوەندی با خۆمانەوە هەیە دووەم و سێهەمیش پەیوەندیان بەو دوو دەوڵەتەوە هەیە ئایا هیچ دەوڵەتێک هەیە ئامادە بێت هاوپەیمانی لەگەڵ ئەڵمانیادا بکات ئایا چاوەڕوان دەکرێت دەوڵەتێکی هێرشبەر هاوپەیمانی لەگەڵ دەوڵەتێکدا بکات کەوا بۆ چەند ساڵێک دەچێت کۆمەڵێک فەرمانڕەوایی بێتوانە حکمی دەکەن و بە ناوی دیموکراتیەت و بنەماکانی مارکسیەوە چاوبەستی زۆربەی زۆری خەڵکەکان کردووە و ناپاکی لەگەڵ نیشتمان و گەلەکەیاندا دەکەن پاشان دەوڵەتێکی بەهێز چ سوودێک لە هاوپەیمانی دەوڵەتێکی لاواز و بێدەسەڵات دەکات کە ناتوانێت خۆی لەژێر چەپۆکی ڕزگار بکات دیارە هیچ دەوڵەتێک ئامادە نییە کاری لەو جۆرە بکات پێویستە ئەوشمان لەبیر بێت کە ڕاگەیاندنەکانی بەریتانیا و ئیتالیا کاتی خۆی وێنەیەکی زۆر ناشرینی ئێمەی نیشانی گەلانی خۆیان داوە ئەگەر ئیمڕۆ بیانەوێت ئەوە بگۆڕن ئایا ئێمە ئامادەین کارەکەیان بۆ ئاسان بکەین هەروەها دەبێت ئەوەشمان لەبیر بێت ئەگەر لاوازی ئەڵمانیا لە بەرژەوەندی بەریتانیا نەبێت بەڵام جوولەکەی جیهانی ئەوەیان زۆر پێخۆشە و لە بەرژەوەندی خۆیانی دەزانن لەلایەکی ترەوە سیاسەتی بەریتانیا لە دژی ئامانجەکانی سەرمایەدارانی گەورەی سەر بە جوولەکەیە جوولەکە دەیانەوێت بنەماکانی ئابووری و سیاسی ئەڵمانیا تێک بدەن و هەرچۆنێک بۆیان بلوێت بەرشەفا لە ئەڵمانیادا ئەنجام بدەن تا دەست بەسەر کلیلی ئابووری نەتەوایەتیماندا بگرن کاتێکیش بۆیان دەرکەوت مارکسیەکان ناتوانن بنەما پتەوەکانی دەوڵەتی نەتەوەی ئەڵمانیا بڕوخێنن ئاگری شەڕیان هەڵگیرساند و لە نێوان ڕایقدا تۆوی شۆڕشی سووریان چاند و هەلەکەیان بۆ بەرژەوەندی خۆیان کۆستەوە جوولەکەکانی جیهان لەبەر ئەوە ئەڵمانیان هەڵبژات تا وڵاتەکەمان بخەنە ژێر چاودێری دامەزراوە بانکیەکانی خۆیان بەوەش لە ئەنجامدا دەست بەسەر هەموو جیهاندا بگرن هەروەک چۆن لە بەڵگەنامەی پێشەوایانی سەهیۆنیەتدا هاتووە کە دەبێت ئەڵمانیا بکرێتە تەوەری خەباتی جوولەکە تا بەرەو بەدیهاتنی ئامانجەکان پێشڕەوی بکەن جوولەکەی جیهانی بۆ هەر حاڵەتێک ڕێوشوێنی تایبەتیان هەیە لە هەوڵدانیاندا بۆ چاوبەستکردنی ڕایگشتی جیهانی چەندین شێوازی جیاجیا بەکاردەهێنن لەگەڵ هەر نەتەوەیەک بە جۆرێک دەدوێن بۆ نمونە لە ئەڵمانیا کە تێکەڵی خوێن بەربڵاوە چەند بنەمایەکی ئاشتی نمونەی بڵاو دەکاتەوە و لە فەڕەنسا دژایەتی بیانیەکان و ڕێڕەوی تاکەکەسی و لە بەریتانیا بەرژەوەندی ئابووریەکان و ئیعتیباراتی سیاسەتی جیهانی دەکاتە داردەست ئەگەر جۆرە دژایەتیەک لە نێوان چمکی نەتەوایەتی و ئامانجی جوولەکەکان لە بەریتانیا و ئیتالیادا هەبێت ئەوە لە فەڕەنسادا ئەوە بەدی ناکرێت لەوێ لە یەکتر گەیشتنێکی تەواو لە نێوان نەتەوەپەرستان و خاوەن سەرمایە جوولەکەکاندا هەیە ئەوەش مەترسێکی گەورەی بۆ ئەڵمانیا هەیە و فەڕەنسا دەکاتە دوژمنی سەرسەختی گەلی ئەڵمانی تا دێت گەلی فەڕەنسی بەرەو نزمیدا دەبەزێت و ڕەگەزی سپی بەرەو نەمان دەچێت و هاوکاری پرۆژەکانی جوولەکەی جیهانی دەکەن کاسێتی
دەیەم دیوی یەکەم ئەدۆڵف هیتلەر خەباتی من. فەڕەنسیەکان دەستێکی باڵیان لە شەواندنی خوێنی ئەڵمانیا لە ڕینانیادا هەیە. هەموو هەوڵێکیان دەخەنەگەڕ بۆ نەهێشتنی وریایی گەلەکەمان بەوەی ڕەگەزە لاوازەکان هەن دەدەن تا خوێنەکەیان تێکەڵ بە خوێنی ئەڵمانەکان بکەن. ئەو ڕۆڵەی فەڕەنسا دەیبینێت تاوانێکا دژی ڕەگەزی سپی و ڕۆژێک دێت گەلانی ئەوروپا دژی ئەم تاوانبارە یەک بگرن و بە سزای ڕەوای خۆی بگێنن. کەواتە پێویستە ئەڵمانیا ڕابردووی خۆی لەگەڵ هەردوو دەوڵەتی بەریتانیا و ئیتالیادا لە بیرخۆی بباتەوە و دەستی هاوکاریان بۆ درێژ بکات کە ئەوانیش زۆر بە گومانەوە دەڕوانە نفوزی فەڕەنسا و پەرەسەندنە چاوچنۆکەکانی لە ناوچەکەدا. هەر کەسێک سەرنجی ئەو قۆناغانە بدات کە سیاسەتی دەرەوەی ئەڵمانیا لەو کاتەوەی شۆڕش بەرپا بووە پیاندا تێپەڕی کردووە و چاودێری چالاکیەکانی بەرپرسانی دەوڵەت بکات، ناچارە نائومێدی دای بگرێت. هەر لە تشرینی دووەمی 1970ەوە تا ئیمڕۆ هیتلەر ئەم کتێبەی لە کۆتایی 1926دا تەواو کردووە. لێپرسیاوان هەر خەریکی ڕازیکردنی فەڕەنسیەکانن و زیاد لە حەد ڕێز لە نوێنەرەکانیان دەگرن و بە هیوای سۆزی ئەوانن. ئەوەش بە هاندانی جوولەکەکانە ئاشکراشە هەموو نزیک بوونەوەیەک لە فەڕەنسا بە زیانی بەرژەوەندەکانی ئەڵمانیەکانە. لە هەمان کاتدا ڕۆژنامە ئەڵمانیەکان سەر بە جوولەکەکان گەلی ئەڵمانیایان دژی بەریتانیا هان دەدا و داوایان لە بەرپرسان دەکرد سەر لە نوێ کەشتی گەلی ئەڵمانی بنیات بنێنەوە و ناوچە داگیرکراوەکان ڕزگار بکەنەوە. دڵسۆزان زۆر هەوڵیاندا ئەو هەڵەیە نەکرێت تا دوجار لە نێو پەرلەماندا کەسانێک پەیدا بوون کە ئەو کاریان بە کارێکی نەزانانە لە قەڵەمدا چونکە سەرەتا دەبێت وڵاتەکە خۆی ڕزگار بکرێت ئینجابی لە ڕزگارکردنی ناوچە داگیرکراوەکان بکرێتەوە. جوولەکەکان بە باشی کارەکانیان ئەنجام دەدەن لە پێناو هێنانەدی ئامانجەکانیان ئەوە تا دەیانەوێت گەلەکەمان بەشتی لاوەکیەوە خەریک بکەن لە کاتێکدا فەڕەنسا خەریکی پارچە پارچەکردنی وڵاتەکەمانە. ئەوانە بانگەوازی خۆپیشاندان دەکەن و ڕۆژنامەکانیان مەسەلەی تیرۆلی باشوور دەوروژێنن و داوا لە هاوڵاتیان دەکەن ڕێپێوانی هێمنانە ڕێک بخەن و بروسکەی ناڕزایی ئاراستەی کۆمەڵی گەلان بکەن. ئەو تیرۆلا ئەوان باسی دەکەن و فرمێسکی بۆ دەڕێژن. من یەکێک بووم لەوانەی لە جەنگی جیهانیدا شەڕم لە پێناویدا کردووە. لە کاتێکدا ئەو پەرلەمانتارە دڵسۆزانەی ئیمڕۆ خەریکی تێکدانی بەرەی ناوخۆ بوون و کرێکاری کارگەکانیان هاندەدا بۆ مانگرتن و لە پشتەوە خەنجەریان لە سوپادەدا و گەورەترین زیانیان بەڕای گەیاند. ئەو کاتا تیرۆل بووە گۆڕەپانی پێکدادانە خوێناویەکان نەدەکرا بەبێ شمشێر بسێنرێتەوە و سوپای ئەڵمانی قوربانی زۆریدا تا ئەو کاتەی بەرەی ناوەوە هەرسی هێنا و پشگیری بەرە نەما. کەواتە ئەوانەی بووبوونە هۆی هەرسێنانی ناوخۆ ناپاکیان بەرامبەر بە تیرۆل و هەروەها بەسەر جەم خاکی ئەڵمانیاش کرد. ئەوانەشی پێیان وایە کێشەی ئەو ناوچەیە بە مانگرتن و ڕێپێوان چارەسەر دەکرێت یا شێتبوون یا سادەن و بڕوا بە هەموو شتێک دەکەن. زەوی و داگیرکراو بە نزا و پارانەوە ڕزگار ناکرێت، تەنها بە بەرەنگاربوونەوە ڕزگار دەبێت. من دڵنیام ئەگەر ئەوانە داوایان لێ بکرێت چەکەڵ بگرن و زەویە داگیرکراوەکان ڕزگار بکەنەوە لە ترساندا خۆیان دەشارنەوە. هەر ئەوانن ئێمڕۆ داواکارن کە نابێت فەڕەنسا و دەوڵەتە سەرکەوتوەکان بڕەنجێنرێن و بە ئاشکرا بەرەنگاری لە پەیماننامەی فرسای دەکەن و هەڵتەکاندنی پردی ڕووهر لەلایەن تیپەکانی ڕزگاری بەکارێکی ناڕەوا لە قەڵم دەدەن. مەسەلەی تیرۆلیان کاتێک هێنایە پێشەوە کە خەریک بوو هاوپەیمانی نێوان ئەڵمانیا و ئیتالیا سەر بگرێت. ئاشکرایە جوولەکە و هاوکارەکانی بنەماڵی هابسبۆرگ ڕێگا لە هەموو هەوڵێک دەگرن کە ببێتە هۆی بەهێزکردنی هەڵوێستی ئەڵمانیا لە دنیادا. ئەوانە لە تەوەخوازەکان بە ناپاکی تۆمەتبار دەکەن و تۆمەتی ئەوە دەخەنە پاڵ سەربازەکانی بروسیا گوایە ئەوان بوونەتە هۆی لە دەستدانی ئەم پارچەیە لە نیشتمانی ئەڵمانی. لەبەر ئەوە ناچارم بەم دووڕوانە بڵێم هەر کەسێک توانای چەکەڵگرتنی هەبوو بێت و ئەو کاری نەکرد بێت و نەچوو بێتە بەرەکانی جەنگەوە ناپاکە. هەر ئەڵمانیە گوڕەی خەڵکی لە کاتی جەنگدا بەرز نەکرد بێتەوە ناپاکە. هەر کەسێک بەشداری لا شۆڕشی تشرینی دووەمدا کرد بێت بە دەستی خۆی ئەو چەکەی شکاندووە کە ئەو پارچەی پێ ڕزگار دەکرێت. هەموو ئەو حیزب و لایەنانەی پەیماننامەی فرسای و سانجەرمانیان ئیمزا کرد ناپاکیان بەرامبەر نیشتمانی ئەڵمانیا کرد. بۆ هەمووان دووپاتی دەکەمەوە کە ڕزگارکردنەوەی ناوچە داگیرکراوەکان بە قسە وتار نابێت، بە زمانی تیژ ناکرێت، پێویستی بە چەکی تیش هەیە. من ناڵێم پێویستە شەڕ بۆ داگیرکردنەوەی تیرۆل دەست پێ بکات. من لەگەڵ ئەوە دانیم خوێنی گەلانی ئەڵمانیا و ئیتالیا بۆ ڕزگارکردنی 200,000 هاوڵاتی بڕژێت لە کاتێکدا 7 ملیۆن کەس لە براکانمان لە ریتانیا لە ژەرباری بێگانەدا دەناڵێنن. پێویستە نەتەوەی ئەڵمانی ئەو هەڵەیە دووبارە نەکاتەوە
کە پێش جەنگ کردی. هەموو جیهانی کردە دوژمنی خۆی و نەیزانی چۆن دۆستەکانی هەڵدەبژێرێت. پێویستە هەموو هەوڵەکانی بۆ دژایەتی دوژمنی سەرەکی بێت. پێویستە هەوڵەکانمان بۆ سەربەستی وڵات و سربەخۆیی بێت و هاوپەیمانیەکانمان لەسەر بنەمایەکی ڕاست و واقعیانە بێت. ئێستا دێمەوە سەرشیکردنەوەی ئەو ڕخنانەی ڕەنگە ڕوبەڕووی سێ مەسەلەکە بێت کە لەوە پێش باسم کردن، واتە یەکەم، ئایا هیچ دەوڵەتێک دەبێتە هاوپەیمانی ئەڵمانیا؟ دووەم، ئایا دوژمنەکانی دوێنێ دەکرێن ببنە دۆست؟ سێەم، ئایا ویستی نەتەوەی ئەو دەوڵەتانی بەرژەوەندیەکانیان لەگەڵ بەرژەوەندی ئەڵمانیادا یەک دەگرنەوە زاڵ دەبێت بەسەر نفوزی جوولەکەکاندا کە دژی ئەو هاوپەیمانێتن؟ بێگومان هیچ دەوڵەتێک ئامادە نییە خۆی بە دەوڵەتێکی وەک ئەڵمانیای ئەو سەردەما ببەستێتەوە. هەندێک کەس بیانووی ئەوە بۆ حکومەت دەهێنەوە کە گەلەکەمان لە بواری ڕەوشت و ورەدا هەرەسی هێناوە. منیش نکۆڵی لەوە ناکەم، بەڵام پێویستە ئەومان لەبیر نەچێت کە هەر ئەم گەلە بوو پێش چەند ساڵێک نمونەی گەلی ئازا و ڕەوشت بەرز و نەفس باڵا بوو. جیهانی سەرسام کردبوو هەر لە هاوینی 1940ەوە تا ئەو ڕۆژەی چەکی دانا. هەموو کۆسبەکانمان لە ئەنجامی تاوانەکەی نۆی تشرینی دووەمی 1970ەوە بوون. وەک شاعیر دەڵێت، شەڕ هەر شەڕی لێ دەکەوێتەوە، بەڵام سیفاتە بەرزەکانی گەلەکەمان لە ناو نەچوون، لە ناخی داماون. ئمڕۆ بە هەزاران لاومان ئامادەن قوربانی لە پێناو نیشتماندا بدەن و چەندین ملیۆن هاوڵاتی هەن کە سەرقاڵی کاری جدین وەک ئەوەی هیچ شتێک نەبوو بێت. ئاسنگەر خەریکی کاری خۆیەتی، جوتیا لە زەویەکەیدا، زانا لە نووسنگەکەیدا، هەر کەسە و دڵسۆزانە کاری خۆی ئەنجام دەدات. حەقا لە بەرپرسانی وڵات کە لە 1970ەوە حکومی وڵات دەکەن پرسیارێ بکرێت، ئاخۆ ئەوان ڕۆژێک لە ڕۆژان داوایان لەگەڵ کردووە خۆی ئامادە بکات؟ ئایا هیچ شتێکان بۆ زیندووکردنەوەی هەستی نیشتمان پەروەردەتی کردووە؟ لەو کاتەی دوژمنەکانمان پەیماننامەی ئاشتیان بەسەر گەلەکەماندا سەپان، ڕێگان بە گەلدا هەست و نەسی خۆی دەربڕێت. لەو کاتەدا گەل پێویستی بە یەکێک هەبوو کە چاوی بکاتەوە، بەڵام حکوومەتی ئەڵمانیا لەو کاتەدا بە شتێکی ترەوە خەریک بوو، خەریکی خۆماڵیکردنی دامەزراوە استراتیژیەکان بوو تا داواکاری سەرکەوتوەکان جێبەجێ بکات. دەکرا ئەو بۆنەیە بکرێت تا بۆنەیەکی نیشتمانی گرنگ، هەر لە کتێبی مناڵێکی بچووکەوە تا باڵاترین ڕۆژنامە و سەرجەمشان و سینەماکان لە پێناو بەرزکردنەوەی ورەی جەماوەر و کەڵکیان لێوەربگیرایە. لەبری ئەوەی بپارێنەوە خوایە ئازادیمان پێ ببەخشە، بیان وتایە خوایە بەرەکەت بخە چەکەکانمان و ورەمان بەهێز بکە و بەسەر دوژمنەکانماندا زەڵمان بکە. ڕاستە دوژمنەکانی پێشومان لە ماوەی شەو ڕۆژێکدا نابنە دۆست، چونکە ڕاگەاندنەکانی شەڕ وێنەی گەلی ئەڵمانیایان زۆر بەخراپی نیشانی گەلانی جیهان داوە. بەڵام کاتێک دەوڵەت توانی ڕوویگەشی خۆی نیشانی دەوڵەتانی تر بدات و وشاربوونەوەی نیشتمانی زیندوو بۆەوە، ئەو کاتە دەوڵەتان ئامادە دەبن چاوێک بە ڕاگەاندنەکانیاندا بخشێنەوە و ئەوەش ماوەیەکی پێویستە کەواتە دەبێت لەو بارەدا پەلە نەکەین. گومان لەوە دانیە کە هاوڵاتیە وردبینەکان لەوە گەیشتون کە بانگەشە بۆ ڕزگارکردنی تیرۆل و بنیاتنانەوەی کەشتیگەل و داواکردنی پارچە داگیرکراوەکان کارێکی نابەجێیە و کار دەکاتە سەرهەستی هاوڵاتیانی بەریتانیا و ئیتالیا و ڕێگە لە بەردەم هەوڵەکانی بۆ هێنانەدی پەیوەندی نێوان گەلی ئەڵمانی و گەلانی ئەو وڵاتانەدا دەگرێت. جوولەکەکان دەیانەوێت هەڵەکانمان لە بواری سیاسەتی دەرەوەدا بخۆزنەوە، دەیانەوێت سەر لە نوێ دوژمنەکانمان لێ هەڵبدەن. ئێمە کاتی خۆی بۆیە شەڕەکانمان دۆڕاند، چونکە خوا و خەڵکمان لە خۆمان ڕەنجان. ئەگەر ئیمڕۆژ بە قسەی ئەمانە بکەین کە دەڵێن پێویستە دژایەتی بەریتانیا بکەین چونکە وڵاتی لێ داگیر کردوین و بەگشت ئیتالیادا بچینەوە چونکە تیرۆلی باشووری داگیر کردووە، بەرەنگاری پۆلۆنیا و چکسلۆڤاکیا ببینەوە چونکە دەوڵەتن، ئەوە کەس نامێنێت هاوپەیمانی لەگەڵدا ببەستین، جگە لە فەڕەنسا کە ئەویش ئیلزاس و لورینی لێسەندووی. بەڕاستی دوژمنی سەرسەختی ئێمە فەڕەنسایە، ئەوانی تر دوژمنی بارودۆخی تایبەتین. هەر کاتێک دەرمانخست شایستەی زیندووبوونەوەین و خەڵکان لێمان سەرسان بوون، ئەوە دەکرێت بیانکەین بە دۆستی خۆمان و ئەڵمانیا دەبێتە هاوپەیمانێک کە دەوڵەتان پێشبڕکێ لەسەربوون بە هاوپەیمانەتی دەکەن. ماوەتەوە مەسەلەی سێهەم، واتە ئایا نوێنەری بەرژەوەندە نیشتمانیەکان لەو دەوڵەتانی بەرژەوەندیان لەگەڵ بەرژەوەندەکانماندا یەک دەگرنەوە دەتوانن ڕوبەڕووی پلانەکانی جوولەکە ببنەوە و خۆیان لە نفوزی ئەوان ڕزگار بکەن؟ ئەو شاڵاوەی ئیتالیای فاشست بۆ لەناوبردنی سێچەکە سەرەکیەکەی جوولەکەی جیهانی دەستی پێ کردووە. بەڵگەیە لەسەر ئەوەی بزوتنەوە نیشتمانی ڕێکخراوەکان چیان بوێت دەتوانن بیکەن. هەڵوەشاندنەوەی کۆمەڵە نهێنیەکانی وەک ئەنجومەنەکانی ماسۆنیەت و هیتر، ڕەوەدونانی ڕۆژنامە مارکسیەکان، دوا قەدەغەکردنی حیزبە چەبڕەوەکان،
لەلایەک و جێگیرکردنی چمکی فاشستی بۆ دەوڵەت لەلایەکی ترەوە ئەمانە هەمویان دەبنە هۆی پتەوکردنی دەسەڵاتی حکوومەتی ئیتالیا لە بواری نەتەوەیی و جیهانیدا لە پێناو پاراستنی بەرژەوەندەکانی گەلی ئیتالیادا. جائیتر جوولەکە ڕازی بن یاخود نا. بارودۆخەکە لە بەریتانیا بە جۆرێکی ترە. لەوێ نیشتمانی دیموکراتیەت کێشەیەکی بەردەوام لە نێوان نوێنەرانی بەرژەوەندیانەتەوەیەکاندا واتە بەرژەوەندی دەوڵەتی ئینگلیزی لەگەڵ نوێنەرانی دیکتاتۆریەتی جوولەکەی جیهانیدا هەیە. کێشەکە دوای جەنگی جیهانی پەرەیسەند بۆ چوونەکانی حکوومەت لەگەڵ ڕاکانی ئەو ڕۆژنامانەی لەژێر کاریگەری جوولەکەکاندا بوو وەک یەک نەبوون لەبارەی پەیوەندی نێوان بەریتانیا و ژاپۆندا. هەردوای کۆتایی هاتنی جەنگەکە سەر لە نوێ ناکۆکیە تەقلیدیەکانی نێوان ئەمریکا و ژاپۆن سەری هەڵدایەوە. دیارە لەو بارودۆخەدا دەوڵەتانی ئەوروپا ناتوانن لە دوورەوە سەیری مەسەلەکە بکەن کە هەڕەشەی لە ئاشتی دەکرد. دەبوو بەریتانیا ڕەچاوی پەیوەندی ڕەگەزی و پەیوەندەکانی تری لەگەڵ ئەمریکادا بکات لەو کاتەدا کە دەیەوێت هەڵوێستی خۆی لە کێشەی نێوان ئەو دوو دەوڵەتەدا دیاری بکات. سەرەتا لەلایەنگریکردنی ئەمریکا دوودڵ بوو چونکە گەشەکردن و پێشکەوتنە خێراکانی بووبوونا جێڕاڕایی ئینگلیزەکان. پێدەچوو ئەو وڵاتە ژێردەستەی بەریتانیا وا گەشە بکات ڕۆژێک لە ڕۆژان ببێتە سەرکردەی هەموو جیهان. بەریتانیا بە دوای هاوپەیمانیەکدا دەگەڕا کە پشتی پێ ببەستێت لە کاتی پێویستدا تا بتوانێت پارێزگاری لە باڵادەستیا دەریایەکەی خۆی بکات. لە ژاپۆن باشتری دەست نەکەوت چونکە دەیزانی دژمنایەتی نێوان ژاپۆن و ئەمریکا ئەوەندە توندە دەتوانرێت پشتی پێ ببەستێت لە بەهێزکردنی پلەپایی ئیمپراتۆریەتی بەریتانیا بەرامبەر چاوچنۆکەکانی کیشوەری ئەمریکا. لەو کاتێ بەریتانیا دەیویست پەیوەندەکانی لەگەڵ هاوپەیمانی ئاسیاییەکاندا بەهێز بکات ڕۆژنامەکانی جوولەکە لە بەریتانیا و فەرەنسا شاڵاویان دەبردە سەر ئەم سیاسەتە چونکە جوولەکە دوای ئەوەی حسابی ئەڵمانیایان یەکلایی کردەوە سەیریان کرد لە وڵاتی ژاپۆن نەتەوەیەکی وشیار و لێهاتوو هەیە بەشەر نەبێت ملکەج نابێت. مانەوەی ژاپۆن وەک دەوڵەتێکی نەتەوەیی لە نێوان کۆمەڵێک دەوڵەتی زلهێزدا کە جوولەکە مورکی نەتەوەیی لێداماڵیون مەترسێکی گەورەی بۆ پرۆژەکانی گەلی هەڵبژاردە هەیە کە خەون بە بەرشەفەکردنی جیهانەوە دەبینێت. دیارە ئەو خەونەش نایەتە دی ئەگەر یەک دەوڵەتی نەتەوەیی هەبێت بتوانێت بەرەنگاریان ببێتەوە. ڕۆژنامەکانی جوولەکە لە جیهاندا و لە بەریتانیادا بە تایبەتی دەیانەوێت دەوڵەتان دژی ژاپۆن هان بدەن وەک پێشتر لە دژی ئەڵمانیا هەریاندان. وردە وردە خەریکە بەرگری حکوومەتی بەریتانی دژی ئەو کۆمەڵی هاوپەیمانی نێوان بەریتانیا و ژاپۆنیان بەلاوە باش نییە و لاواز دەبێت. ڕەنگە ڕۆژێک بێت کە بەریتانیا سەرکردایەتی هێرشێکی وڵاتی ئەوروپا دژی ژاپۆن بکات بە بیانووی ئەوەی بینی نەتەوایەتی لە وڵاتی خۆرهەڵاتدا مەترسێکی گەورەی بۆ ئاشتی جیهانی هەیە. بزوتنەوەی نیشتمانی دیموکراتی هەموو توانایەکی دەخاتە گەڕ بۆ ئاگادارکردنەوەی سەرجەمگەلانی ئاری نەژاد بەوانەشەوە کە دوژمنی گەلەکەمانن. لەو پلانە خراپانەی جوولەکەکان دایان ڕشتووە و ڕێگای ڕزگاری بۆ گەلی ئەڵمانیدا دەڕێژێت بە شێوەیەک کە خەباتی بۆ ڕزگاربوون لە دەسەڵاتی جوولەکە ببێتە مەشخەڵێک ڕێگا لە بەردەم گەلانی تردا ڕووناک بکاتەوە بۆ گەیشتن بە هەمان ئامانجی پیرۆز. بەشی 23 ڕووکردنە خۆرهەڵات. دووشت پاڵم پێوە دەنێن بچمە نێوباسی پەیوەندەکانی نێوان ئەڵمانیا و رووسیاوە. یەکەم مروژاندنی ئەم بابەتە لەلایەن ڕۆژنامە چەپراوەکانەوە لە بواری داواکاری بەستنی پەیوەندەکانی بەمەبەستی بەهێزکردنی ئەڵمانیا. دووەم سادەی ئەو چارە سەرانەی ناوەندە ڕۆشنبیرەکان بۆ مەسەلە دەرەکیەکان پێشنیاری دەکەن. بزوتنەوەکەمان زۆر بە ئاسانی دەتوانێت ئەو قەناعەتەی لای چەپراوەکان بەهۆی ڕاگەاندنی مارکسیەوە دروست بووە لا بەرێت. ئەم هاوڵاتیانە ئەو قەناعەتیان بەهۆی ئەوە لا دروست بووە چونکە کەسێکی ئەو تۆ نەبووە ڕێگای ڕاستیان نیشان بدات. ئێمڕۆ بە هەزاران لەو چەپراوانە بزوتنەوەکەمان وەک مەشخەڵێک دادەنێن کە ڕێگایان بۆ ڕووناک دەکاتەوە تا ئێستاش هەستی نەتەوایەتیان تیاماوە. ئەرکی ئێمە بەرامبەر چینی ڕۆشنبیران سەختی تایە چونکە ئەوانە هەستی نەتەوایەتیان کەمێک شێواوە. لەبەر ئەوە بە پێویستم زانی گرنگترین مەسەلەی ڕوبەڕووی دەوڵەتی ڕەگەزی لە بواری دەرەوەدا بۆ ئەندامانی حیزب و لایەنگران ڕوون بکەمەوە واتە هەڵوێستی ڕایخ بەرامبەر رووسیا. سەرەتا پێش ئەوەی بچمە نێو کرۆکی بابەتەکەوە لە زۆر وتاردا ئەوم باس کردووە کە سیاسەتی دەوڵەتی ڕەگەزی لە بواری دەرەکیدا پێویستە بۆ ئەوە بێت پێداویستەکانی مانەوە بۆ گەلدابین بکات واتە ڕێژێکی عادیلانە لە نێوان ژمارەی دانیشتوان و پێوانی خاکدا دابین بکات. لەمە پێشبوتم بەهێزترین هۆکار کە دەبێتە زامنی سەربەستی گەل و مانەوەی ئەوەیە مەودایەکی باشی بۆ دابین بکرێت بەمەرجێک دەوڵەتێکی بەتوانا لە بواری سیاسی و سەربازیدا بیپارێزێت لە چوارچێوەیەکی جوگرافی گونجاودا و بتوانێت پارێزگاری تەواوی لێ بکات.
پێویستە گەلی ئەڵمانی لە تێڕوانینی بۆ پاشەڕۆژدا وڵاتەکەی بە دەوڵەتێکی زلهێز بزانێت و بە باشی ڕۆڵی خۆی لەسەر شانۆ جیهانیدا بگەڕێت کە بە درێژایی مێژوو ئەو ڕۆڵەی بینیوە و هەمیشە چالاکیەکانی گەلەکەمان بەشێکی دانەبراوی مێژووی جیهانی بووە. ئەو جەنگەی دواییش بۆ ئێمە شەڕیمان و نەمان بوو. دوژمنەکانمان ناوی جەنگی جیهانیان بەسەردا بڕی چونکە هەمووان دانیان نا بە گرنگی گەلەکەمان لە ڕووی جیهانی بوونیەوە. گەلەکەمان بەشداری لە شەڕەکەدا کرد. گوایە هێزێکی جیهانیە، بۆیە دەڵێم گوایە چونکە بەڕاستی ئەڵمانیا لە ساڵی 1914دا هێزێکی جیهانی نەبوو، چەکی هەڵگرت بەڵام ئامادە نەکرابوو. هەروەها کەلوپەلی یەدەکی پێویستی نەبوو، زەوی ئەڵمانی بەهۆی زۆری دانیشتوان توانای بەخێوکردنی ئەو ژمارەی نەبوو. ئیمڕۆژ ئەڵمانیا هێزێکی جیهانی نییە، تەنانەت ئەگەر سوپای ئەڵمانیاش ببوژێنرێتەوە هەر نابێتە هێزێکی جیهانی، چونکە هۆکارەکان هەروەک خۆیان ماون بەڵکو لاواستریش بووە. ئێستا دەبێت 6 ملیۆن هاوڵاتی ڕۆژانەیان لەسەر پێوانەی 9 ملیۆن کیلۆمەتری چوارگۆشە دابین بکەن. ئەگەر تەنها هەر مەسەلەی پانتایی زەویش باس بکەین ئەوە ئەڵمانیا دەوڵەتێکی گەورە نییە. دیارە نابێت لەم بۆرەدا باس لە بچووکی خاکی بەریتانیا بکرێت، چونکە لە ڕاستیدا بەریتانیا پایتەختی ئیمپراتۆریەتی گەورەی ئینگلیزە کە چەندین وڵاتی لە خۆگرتووە و پان و بەرینە. وڵاتی گەورە ئەمانن: ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا، رووسیا، چین، پانتایی هەر یەک لەمانە بەدەیان قاد لە ڕووبەری ئەڵمانیا زۆرترە. فەڕەنساش دەکرێت بە دەوڵەتی گەورەدا بنرێت، گەورەترین و بەهێزترین سوپای لە جیهاندا هەیە و پەیتا گەشەی پێدەدات بەهۆی ئەو سەرۆت و سامانە زۆری هەیەی. ئەمە لەلایەک و لەلایەکی تریشەوە هەر کەمکردنەوەیەکی بەسەردا بێت بەهۆی ڕۆڵەی ڕەگەزەکانی ترەوە پڕی دەکاتەوە. ئەگەر وا بڕوات سەدەیەک نابات دەوڵەتێکی ئەفریقی ئەوروپی لە جێی فەڕەنسای ئێستادا دروست دەبێت. هەرگیز بزوتنەوەی نیشتمانی سۆشیالیستی بەوە ڕازی نابێت 6 ملیۆن ئەڵمانی لەسەر زەویەکی 9 ملیۆن کیلۆمەتری چوارگۆشەیی بژی. پیرۆزترین ئەرکی ئەوەیە ئەم بارودۆخانە هەموارە نەهێڵێت و دەبێت ئەو بۆشاییەی لە نێوان ڕابردووی پڕشانازیمان و ئێستاماندا دروست بووە نەهێڵرێت. ئەرکی سەرشانی بزوتنەوەکەمان گەلی ئەڵمانی فێری ئەوە بکات کە گرنگی بەخۆی بدات و نەهێڵێت خوێنەکەی تێکەڵاوی خوێنی گەلانی تر بێت و بە شێوەیەک ئاراستی بکات کە شیاوی هەڵگرتنی ئەو مەشخەڵە بێت کە باپیرانمان هەڵیان گرت بوو. سیاسەتی دەرەوەی ئەڵمانیا لە ماوەی 10 ساڵی پێش هەڵگیرساندنی جەنگی جیهانیدا لە سیاسەتی ئیمڕۆی باشتر نەبوو. ڕاستە ئیمپراتۆریەتمان هەبوو تا ڕادەیەکیش بەهێز بوو، بەڵام بەهێزی دەوڵەتێک دەبێت لەگەڵ دەوڵەتانی تردا بەراورد بکرێت. ئەڵمانیای پێش جەنگ هەرگیز نەگەیشتووە پلەی دەوڵەتە نەیارەکانی. ئێمە بە هەنگاوی لەسەرخۆ بەرەو پێش دەچوین، ئەوان بە هەنگاوی خێرا. ئەگەر لاپەڕەکانی مێژوو هەڵبدەینەوە و سەرنجی ڕووداوە سەربازیەکان و ئەنجامەکانیان بدەین، دەبینین ئەوانەی سەرکردایەتی گەلەکەمانیان کردووە مرۆڤی لێهاتوو شارەزا بوون. لە ئەنجامی لێزانی وریاییانەوە ئەم ئەنجامانەیان بۆ گەلەکەمان هێناوەتە دی. یەکەم دەست بەسەراگرتنی ئەو ناوچانەی ڕێگای خۆرهەڵات لە بەردەم گەلەکەماندا دەکاتەوە. دووەم داگیرکردنی ئەو ناوچانەی دەکەونا خۆرهەڵاتی ڕووباری ئەلبەوە. سێم بنەماڵەی هۆهنزولرن توانیان بنچینەی ئیمپراتۆریەت دابنێن بەوەی دەوڵەتی بروسیایان دروست کرد. مێژوونووسە ئەڵمانیەکان گرنگێکی زۆر بە خاڵی سێم دەدەن، کەچی بۆ خاڵی یەکەم و دووەم ئەو گرنگێدا نانێن. لە کاتێکدا فراوانخوازی بەرەو خۆرهەڵات گەورەترین هەنگاو بووە کە باپیرانمان ناویانە. ئەگەر ئەو کاریان نەکردایە ئێستا دەبوو ئێمە بەشێک بین لە رووسیا لە خۆرهەڵاتەوە یان فەڕەنسا لە خۆرئاواوە. هەروەها بەهۆی ئەو کشانە بەرەو خۆرهەڵات توانراوە جۆرێک لە هاوسەنگی نێوان زۆری دانیشتوان و مەودای پێویست دابین بکرێت. هەروەها هەنگاوی سێهەمیش گرنگ بوو، واتە پێکێنانی دەوڵەتی بروسیا و دروستبوونی سوپای ئەڵمانی. بەهۆی ئەم ڕووداوە مێژوویەوە هەموو ئەڵمانیەک بۆی دەرکەوت لە بری پارێزگاری تاکە کەسی پێویستە پارێزگاری لە هەموو نەتەوە بکات لە چوارچێوەی دامەزراوەیەکی سەرباسی کە سەر جەمڕۆڵەکانی گەل دەگرێتە خۆی. بەهۆی خزمەتی سەربازیەوە کە دەبوو هەموو کەس بیکات، جۆرێک لە یەکپارچەیی و هاوکاری لە نێو ڕیزەکانی گەلدا دروست بوو. لەبەر ئەوە بەڕای من هەڵوەشاندنەوەی خزمەتی سەربازی بە زۆر کارێکی زۆر نابەجێ بووە هۆی بەشبەشبوونی گەلەکەمان. گرنگی ئەو سەرکەوتنانی گەلەکەمان لە ماوەی 1000 ساڵ خەباتی بێوچاندا بەدەستی هێناوە. لای دوژمنەکانیشمان ئاشکرایە، بەڵام ئەوە بۆ ماوەی یەک سەدەیە دەسەڵاتدارانمان کارێکی باشیان لە بواری سیاسەتی دەرەوەدا ئەنجام نەداوە، چونکە ئامانجیان دابینکردنی مەودای پێویست نەبووە. ئیمڕۆ زۆربەی سەرکردەکان پێیان وایە سیاسەتی دەرەوەی ئەڵمانیا لەم قۆناغەدا تەنها دەبێت بۆ لابردنی ئەنجامەکانی شکستی 1970 دەبێت و نابێت سیاسەتی فراوانخوازی هەبێت بۆ دڵنیاکردنەوەی دراوسێکانمان. بەڵام من دەڵێم گێڕانەوەی ڕایق بۆ سنوورەکانی 1914 تاوانێکە دژی نیشتمان. من نکۆڵی لەوە ناکەم کە سنوورەکان لە پێش جەنگدا نە لە بواری استراتیژی و نە لە بواری
مرۆیدا لەبار نەبووە چونکە چەندین ملیۆن ئەڵمانی لە دەرەوەی ئەم سنوورەدا ژیاون. گێڕانەوەی سنوورەکان بۆ هەمان شوێن لە بەرژەوەندی هاوپەیمانانە. دوژمنەکانمان لە ساڵی 1914دا هەموو دووبەرەکیەکی نێوانیان واز دەهێنا و یەکپارچە جەنگیان لە دژی ئەڵمانیا بەرپا کرد. ئێستاش بۆ جوازەکان دەیانەوێت هەمان بارودۆخ دروست بکەنەوە. بەڕای من سنوورەکانی پێش جەنگ هیچ نرخێکی نەبووە لە هیچ بوارێکدا. ئێمە وەک نیشتمانی دموکراسی پێمان وایە هەر سیاسەتێکی دەرەوە ئامانجی دابینکردنی خاکێکی گونجاو نەبێت بۆ گەلی ئەڵمانی سیاسەتێکی بێ ئامانجە و هیچ سوودێکی نییە. تەنها بۆ هێنانەدی ئەم ئامانجە پێویستیمان بە خوێن ڕشتن هەیە. نەوەکانمان لە پاشەڕۆژدا دەمانبورن لەوەدا کە باو باپیرانمان لە ڕێی دابینکردنی مەودابۆیان بەکوژداوە. هەندێک لە نووسەرە ڕەگەزیەکان ڕخنەی ئەومان لێ دەگرن کە ئەوە جۆرێکە لە پێشێلکردنی مافە پیرۆزەکانی مرۆڤ. من تێناگەم ئەم تیۆرە نابەجێیان لە کوێوە هێناوە، بەڵام لەوە دڵنیام کە بڵاوکردنەوەی ئەم تیۆرە لە خزمەتی دوژمنەکانماندایە. من بڕوا ناکەم هیچ گەلێک ئەو خاکەی لەسەری دەژی بە خۆڕایی و بە خێر پێیدرا بێت، تەنانەت ئەگەر 1 مەترە 4 گۆشەش بێت. سنووری دەوڵەتان مرۆڤ دروستی دەکات و هەر مرۆڤیش دەستکاری دەکات و دەیگۆڕێت. سنووری ئێستامان لە ئەنجامی خەباتێکی درێژخایەن دروست کراوە، هەروە سنووری فەڕەنسا، پۆلۆنیا، ئیتالیا و هیتریش. ئەگەر گەلێک لە گەلانی ئەم سەرزەویە خاکێکی بەرفراوانی هەبێت، ئەوە مانای ئەوە نییە گەلە بێبەشەکان نابێت کێشەی لەگەڵدا دروست بکەن. ئەوەی ئمڕۆ گەلەکەمان دووچاری ژیانێکی ناخۆش بۆتەوە لەم پارچە زەویە تەسکەدا لە ئەنجامی قەزا و قەدەرەوە نییە و هەوڵدان بۆ گۆڕینی هەڵگەڕانەوە لە قەدەر نییە. باو باپیرانمان ئەم خاکیان بە زەبری شمشێر وەرگرتووە و بە خوێنی پاکیان ئاویان داوە. ئێمە پێویستمان بە مەودایەکی گونجاو هەیە و تەنها بەهێز دەتوانین ئەوە دابین بکەین یەکلاییکردنەوەی کێشەکانمان لەگەڵ فەڕەنسادا هەنگاوێکی پێویستە و هیچ دڵسۆزێکی ئەڵمانی نکۆڵی لێ ناکات. پێویستە هەوڵ بدەین خاکەکەمان فراوان بکەین. لەوە پێش باسم کردووە کە فراوان خوازی لە دەرەوەی ئەوروپادا کێشەکەمان چارەسەر ناکات. دیارە ئەوەش بەوە دێتە دی فراوان خوازیەکەمان لەسەر حسابی گەلانی تر بێت کە ئێمە بەکارێکی نەگونجاوی نازانین چونکە خاکەکەمان توانای ژیاندنی ئەو خەڵکە زۆرەی نییە. مەرجی سەرەکی بۆ گەشەکردنی ئەڵمانیا دابینکردنی مەودایەکی وایە کە گەلەکەمان لە ناوچوون بپارێزێت. پێویستە ئێمە ئاڕاستەی سیاسەتی دەرەوەی ئەڵمانیا بگۆڕین و لێوە دەست پێ بکەین کە پێش 600 ساڵ بەر لە ئێستا باو باپیرانمان لێی وەستا بوون. واتە واز لە فراوانخوازی بەرەو باشوور و خۆر ئاوا بهێنین و بەرەو خۆر هەڵات بڕۆین. دەبێت فراوانخوازیمان لەسەر حسابی رووسیا بێت. قەدەریش هەر پەنجە بۆ لای رووسیا ڕادەکێشێت بەهۆی شۆڕشی بەلشەفیەکانەوە کاروباری دەوڵەت لە دەستدا مەزرێنرا ڕاستەقینەکانەوە کەوتۆتە دەست کۆمەڵێکی تازەوە. لە ڕاستیدا دروستبوونی دەوڵەتی ڕووسی لە سەردەستی ڕەگەزی جەرمانی بووە، بەڵام ئیمڕۆ جوولەکەکان داگیریان کردووە. ڕەنگە رووسیا نەتوانێت وڵات لە دەست جوولەکە ڕزگار بکات. لەلایەکی تریشەوە جوولەکە لەوە بێدەسەڵاتترن کە بتوانن بۆ ماوەیەکی زۆر دەوڵەتێکی گەورە بخەنە ژێر دەسەڵاتیانەوە، چونکە ئەوانە ڕەگەزێکی تێکدەرن و حەز لە ڕێخستن و بنیادنان ناکەن. بۆیە پێمان وایە رووسیا بەرەو هەرسێنان دەچێت و وەک دەوڵەت کۆتایی پێدێت. بێگومان جوولەکە بە هەموو توانایەکیانەوە بەرهەڵستی ئەم سیاسەتە دەکەن، چونکە ئەوە لەگەڵ پلان و ڕەنگڕێژیەکانیاندا یەک ناگرێتەوە. هەر ئەوەش بەسا بۆ بەڵگا لەسەر ڕاستی بۆ چوونەکانی بزوتنەوەکەمان. بەداخەوە بیرۆکەی کشان بەرەو خۆرهەڵات لای زۆربەی نەتەوەخوازەکانی ئەڵمانیا جێگیر نییە. بۆ ئەمەش کردەوەکانی بسمارک دێنمەوە یاد کە هەمیشە ویستویەتی پەیوەندی دۆستانە لەنێو ئەڵمانیا و رووسیادا هەبێت، بەڵام ئەو گرنگی و زۆریشی بە پەیوەندەکانی لەگەڵ ئیتالیاشدا دەدا. بەڵام ئەوانەی باسمان کردن هیچ لەو بارەیەوە ناڵێن، چونکە پێیان وایە ئیتالیای ئیمڕۆ ئیتالیای سەدەی 19 نییە. منیش پێیان دەڵێم کە رووسیای ئیمڕۆ رووسیای سەردەمی بسمارک نییە کە حەزی لە دۆستایەتیان دەکرد، کەواتە مەسەلەکە دەبێت بەم جۆرە لێک بدێتەوە. ئەگەر بسمارک زیندوو بووایە چی دەکرد؟ چ سیاسەتێکی پەیڕەو دەکرد؟ بێگومان ئەم پیاوە دووربینە هەرگیز دەستی دۆستایەتی بۆ رووسیای بەلشەفیک درێژ نەدەکرد و کە لەسەر لێواری هەرسهێنانە. پێویستە ئەومان لەبیر نەچێت کە بسمارک لەوانە بوو کە بڕوای بەداگیرکاری و قۆڕەخکردنی بازاڕەکانی جیهان هەبوو. بەتەنگ ڕێخستنەوەی باری ناوخۆ بوو. ئەو کاتە بێلایەنی رووسیا بۆ ئەو بەسوود بوو، بەڵام بۆ ئیمڕۆ هیچ سوودێکی نییە. ساڵی 1921 چەند هەوڵێک دران بۆ دروستکردنی پەیوەندی لە نێوان بزوتنەوەکەمان و بزوتنەوە ڕزگاری خوازەکانی وڵاتانی تر. هەندێک پێشنیاری پێکهێنانی کۆمەڵی نەتەوە چەوسێنەرەوەکانیان دەکرد. من چەند جارێک لەگەڵ بەناو نوێنەری هەندێک دەوڵەتانی بەڵقانی و هند و میسر کۆبوومەوە و باسییان لەوە دەکرد کە خوازیارن هاوکارێکی پتە لە نێو بزوتنەوەی سەربەخۆی خوازەکانی وڵاتەکانیان و بزوتنەوەی نیشتمانی سۆشیالیستیدا هەبێت، بەڵام گوێم پێ نەدان چونکە بۆم دەرکەوتبوو کە خۆشیان نازانن داوای چی دەکەن. هەندێک
بەهۆی بنەتەوەخوازی ئەڵمانی ئەوانیان بە نوێنەری ڕاستەقینەی میسر و هیند دادەنا نیان دەزانی ئەوانە قوتابین و هەر نوێنەری خۆیانن تەنانەت ئەگەر نوێنەری ڕسمیش بوونایە پرۆژەکە خۆی لە خۆیدا پرۆژەیەکی بێسوودە و زیانی بۆ ئەڵمانیا هەیە زۆر جار ئەڵمانیا ئەمەی تاقی کردوێتەوە واتە هاوکاری لەگەڵ ئەو دەوڵەتانەدا کرد کە نرخێکی سەربازیان نییە بۆ نمونە هاوکاری نەمسا و تورکیای کرد بۆ ڕوبەڕووبوونەوەی بەهێزترین دەوڵەت لە بواری سەربازی و پیشەسازیەوە ئەنجامەکەشی ئەوە بووکە بەسەرمان داهات ئەڵمانیای ئیمڕۆ لە مرۆڤێک دەچێت کە خەریکە بخینکێت و دەیەوێت خۆی بە دەنگەشقاتەیەک بگرێتەوە ئەوە تا لە نێوەندە ڕۆشنبیرەکاندا کەسانێک هەن داوای پێکێنانی کۆمەڵی نەتەوە چەوسێنراوەکان کۆمەڵی نەتەوەکان دەکەن لێرەدا دەمەوێت ئاماژە بۆ ڕووداوێک بکەم کە بۆ ماوەی چەند مانگێک یانەکانیان سەرقاڵ کردبوو ئەویش ئەوە بوو کە لە ساڵی 1921دا چەند سەربەخۆخوازێکی هندی هاتنە ئەوروپا وایان خست بۆ دڵی خەڵکەکەوە گوایە ئیمپراتۆریەتی بەریتانی خەریکە هەرس دەهێنێت چونکە شۆڕشێک لە هند بەرپا بووە زۆر کەس چاوەڕوانی ئەمە بوون هەروەک چۆن مناڵان بە شەوقەوە چاوەڕێی جەژن دەکەن ئەوانەی بە هیوای ئەوەن بە نەمانی هند لەژێر دەستی بەریتانیادا ئیتر ئیمپراتۆریەتەکە هەرس دەهێنێت دان بەوە دادنێن کە هیچ گرنگێکی زۆری بۆ ئەو وڵاتە هەیە جا ئەگەر وا بێت چۆن دەوڵەتی بەریتانیا ڕێبەوە دەدات ئەو وڵاتەی لەدەست بچێت کە نازناوی گەوهەری تاجی لێناوە هەرگیز شتی واڕوو نادات مەگەر بەریتانیا دووچاری لێکەڵوەشانی ڕەگەز ببێتەوە یان دوژمنێکی بەهێز پشتی لە زەوی بدات کە ئەمەش گریمانێکی دوورە مەسەلەی بزوتنەوەی سەربەخۆی خوازی میسریش هەر بەو شێوەیە ڕاست بزوتنەوەی جیهادی پیرۆزی میسرەکان لەوانەیە ببێتە هۆی گوشارخستنە سەر ئینگلیز لە دۆڵی نیلدا بەڵام هەرگیز ناتوانن دەسەڵاتی بەریتانیا لەسەر خۆیان لابرن و قوربانی بدەن بۆ مەسەلەی براکانیان لە ئەڵمانیا وەک هەندێک وای بۆ دەچن ئەوانەی بڕوایان وایە خەباتی هاوبەشی ئەڵمانی میسری هندی کارێکی بەسوودا ئەوە نازانن کە هاوپەیمانی نێوان چەند بێدەسەڵاتێک هیچی لەگەڵ دەوڵەتێکی زلهێزی پتە و پێ ناکرێت من وەک ڕەگەز دەکەما پێوەرێک بۆ مرۆڤەکان ڕێبەخۆم نادەم ئایندەی گەلەکەم ببەسمەوە بە ئایندەی گەلانێک کە پلەیان نزمترە هەر ئەوەی لەسەرەوە باسم کرد بەسەر رووسیاشدا تەطبیق دەکرێت ئێمە ناتوانین پشت بە دەوڵەتێک ببەستین کە لەلایەن چەند چەتەیەکەوە بەڕێوە دەچێت لە بواری سەربازیشدا هیچ سوودێکی بۆ ئێمە نییە چونکە شەڕەکە لەسەر خاکی ئەڵمانیا ڕوودەدات هاوپەیمانی خۆرهەڵاتیش ناتوانێت یارمەتیمان بدات چونکە پۆلۆنیا دەکەوێتە نێوانمانەوە و سەر بە فەڕەنسایە و ڕێبەو هێزانە دەگرن دەبێت رووسیا پێش هەموو شتێک دەوڵەتی پۆلۆنیا لەناو بەرێت تا بتوانێت هێزەکانی بگەێنێتە بەرەکانی جەنگ کاسێتی دەیەم دیوی دووەم پێویستە ئەوەش بزانین کە ئەڵمانیا لەو جەنگەی لەگەڵ خۆرئاوادا دەیکات پێویستی بە تەکتیکیەکان زیاترە نەک مرۆڤ رووسیاش لەو بوارەدا هەژارە ئیتر چۆن دەتوانین بەرەنگاری خۆرئاوای خاوەن هۆکارە تەکنیکە پێشکەوتوەکان ببینەوە لە کاتێکدا ئێمە تواناکانمان لەو بوارەدا سنووردارە کەواتە ئەگەر بە پشتی رووسیا بچینە جەنگەوە ئەوە بە خۆڕایی لاوەکانمان بە کوشت دەدەین و سەرکەوتوش نابین ئەوانەی بانگەشەی هاوپەیمانی لەگەڵ رووسیا دەکەن دەڵێن مەرجنیە ئەو هاوپەیمانیە بە مەبەستی جەنگ بێت دەکرێت تەنها هەر بۆ خۆ ئامادەکردن بێت بۆ پاشە ڕۆژ من ئەم ڕایەن بەلاوە پەسەند نییە و چونکە دوژمنەکانیشمان ئەو ماوەیەمان پێنادەن تا ئامادەکاریەکانمان تەواو بکەین و هێرشمان دەکەنە سەر سەرڕای ئەوەش پێویستە ئاماژە بۆ دوو ڕاستیەی خوارەوە بکەین یەکەم دەسەڵاتدارانی ئێستای رووسیا هیچ نرخێک بۆ پەیماننامە و بەڵگەکان دانانێن و وەک پارچە وەرەقەیەک سەیران دەکەن پێویستە بزانرێت کە ئەو دەسەڵاتدارانە تاوانبارن و لەناو خوێندان قمن ئەوانە چەند کەسێکن فرسەتیان هێناوە و دەوڵەتێکی گەورەیان لەناو بردووە و لەجێی ئەو دیکتاتۆریەتێکی ڕەهایان دروست کردووە ئەو جوولەکانەی حکمی رووسیا دەکەن هەرگیز وەک هاوپەیمان سەیری ئەڵمانیا ناکەن بەڵکو دەیانەوێت ئەڵمانیاش بە دەردی رووسیا برن ئیتر چۆن دەکرێت بکرێنە هاوپەیمان دووەم هەمان ئەو دەردەی دووچاری رووسیا بۆتەوە هەڕەشەش لە ئەڵمانیا دەکات وڵاتی ئەڵمانیا دووەم لێچری بەرشەفیەکانە ئەوەی ئەڵمانیاش لەم مەترسیە ڕزگار دەکات بیرۆکەیەکی پتەوە کە هەموو دڵسۆزان لە خۆی کۆ بکاتەوە و ڕاپەڕین دروست بکات نەک پشت بە دەوڵەتێک ببەستێت کە دژمنی ڕاستەقینەی گەلەکەمان بێت ئێمە لەلایەکەوە بە کرێکارەکانمان دەڵێن بەرشەفەکان کۆمەڵێکی تێک دەرن ئیتر چۆن دەبێت هاوپەیمانی لەگەڵ دەوڵەتێکی بەرشەفیدا بکەین یان ئێمە لێرە
سوورەکان دەچەوسێنینەوە کەچی سەرکردەکانمان هاوپەیمانی لەگەڵ پێشەوایانی بەرشەفیەتدا بکەن. هاوپەیمانی لەگەڵ سۆڤیەتدا وەک ئەوە وایە یەکێک بۆ بەرەنگاری لەگەڵ شەیتاندا پەنا بۆ شەیتان بەرێت. لەوە پێش لەوە دوام کە دەبوو فەرمانڕەوایانی ئەڵمانیا پێش 1940 هاوپەیمانی لەگەڵ بەریتانیادا بکەن تا بە ئاسانی بیان توانیایان بەرەو خۆرهەڵات فراوانخوازی بکەن یان هیچ نەبوایە ببوونایە تا هاوپەیمانی رووسیا تا ناچار نەبن لە دوو بەرەدا شەڕ بکەن. بەڵام ئیمڕۆ هاوپەیمانی لەگەڵ رووسیادا ناکرێت لەبەر ئەوە بزوتنەوەکەمان سیاسەتێکی دەرەوەی ڕاست و ڕەوانی داڕشتووە کە لەگەڵ بەرژەوەندی نەتەوەکەماندا بگونجێت هیواخوازە ڕۆژێک بێت فەرمانڕەوایان پابەندی ئەو سیاسەتە بن. هێڵە سەرەکیەکانی ئەو سیاسەتەش ئەمانن: نابێت ڕێگا بەوە بدرێت دوو دەوڵەتی بەهێزی خاوەن سوپای وشکانی لە ئەوروپادا دروست بن. هەر کاتێکیش هەوڵ بدرێت دەوڵەتێکی گەورە لە نزیک سنوورەکانی ئەڵمانیاوە دروست بکرێت پێویستە ئەوە بە هەڕەشەیەک بۆ سەر وڵاتەکەماندا بنرێت و دەبێت بە هەموو توانایەکمانەوە هەوڵی نێشتنی بدەین. هەوڵ بدەین سەرچاوەی هێزی ئەڵمانیا هەر لە نێو ئەوروپادا بێت لەسەر خاکی ئەڵمانیا هەرگیز لە بارودۆخی ڕایخ دڵنیا مەبن تا ئەو کاتی مەودایەکی گونجاو بۆ گەلی ئەڵمانیا دابین دەکرێت کە پێویستی پێیەتی. جارێکی تر دێمەوە سەرباسی مەسەلەی هاوپەیمانی لە نێوان ئێمە و ئینگلیز و ئیتالیادا و دەمەوێت جەخت لەسەر گرنگی ئەو مەسەلەیە لە ڕووی سەرباسیەوە بکەم. ئەگەر ئەوە بێتەدی چەندین دەرەنجامی سەربازی دێنەدی کە تەواو پێچەوانی دەرەنجامەکانی هاوپەیمانی ئەڵمانی رووسین لە ئەنجامی هاوپەیمانی لەگەڵ بەریتانیا و ئیتالیادا مەترسی شەڕ نامێنێت چونکە تەنها دەوڵەتێک کە دژی ئەمە بێت فەڕەنسایە. ئەویش بیر لە کاری لەو جۆرە ناکاتەوە چونکە دڵنیا دەبێت لەوەی ناتوانێت بەرەوڕی ئەو سێ دەوڵەتە ببێتەوە. تەنانەت بەهۆی ئەو پەیمانەوە دەتوانین خۆمان بۆ شەڕی تۆڵە سەندەمەش ئامادە بکەین دژی فەڕەنسا. دوای ئەوە دیبلۆماسیەکانمان ئەو دەوڵەتە گۆشەگیر دەکەن و توانای سەربازی و سیاسی لێوەردەگرنەوە. ئەو هاوپەیمانیا سێقۆڵیا گرنگێکی تاکتیکیشی دەبێت. ئیتر ئەڵمانیا بەتەنها ناچار نابێت باری قورسی شەڕ هەڵ بگرێت چونکە دوو هاوپەیمانەکە بەهۆی توانای دارایی و داهاتە زۆرەکانیانەوە لە ڕووی تاکتیکیەوە دەتوانین پێداویستەکانیان دابین بکەن. لەوە پێش ئاماژەم بەڕێگرەکانی بەردەم ئەم پرۆژەیە کرد بەڵام دەکرێت بەسەریاندا زاڵ ببین. ئەو بوو لە سەردەمی ئەدواردی حوتەمدا دۆستایەتی لە نێوان فەڕەنسا و ئینگلیزدا هاتەدی لەگەڵ هەموو ئەو دوژمنایەتی لە نێوانیاندا هەبوو. دەکرێت ئێمەش خۆمان لەو بازنەدا خراوەدا ڕزگار بکەین کە بۆ ماوەی 10 ساڵە لە نێویدا دەخولێنەوە. ئەو کاتێک واز لە خەیاڵاتەکانمان دێنین و سیاسەتێکی ڕاست دەگرینە بەر کە دەستمان بەرەو خۆرهەڵات واڵا دەکات و لە خۆر ئاواش لە دەست فەڕەنسا خۆمان ڕزگار دەکەین. حقا ئەوانی بە دوای ڕقەکانیاندا بەردەوامن ئەو حقیقەتە بزانن کە بەردەوام بوون لەسەر دوژمنەکانمان ئەوەندەی ترتیشتر دەکات. ئەگەر بتوانرێ نێوانمان تێک بدرێت ئەڵمانیا قازانج دەکات. ئەوانەشی دژی ئینگلتەرا و ئیتالیان دەبێت بزانن هەر دەوڵەتێک بە گومانەوە سەیری نفوزی فەڕەنسا بکات ئەوە ڕاستەخۆ دۆست و هاوپەیمانی ئەڵمانیایە و نابێ لە هیچ شتێک و لە هیچ هەنگاوێک بۆ بەدەستهێنانی دۆستایەتی ئەو دەوڵەتە کەم تەرخەمی بکەین. بەمەرجێک ئەو دۆستایەتە لە ئامانجی سەرەکیمان نزیک بکاتەوە کە ئەویش هاڕینی فەڕەنسایە کە دەیەوێت لەناومان ببات. بەشی 24م مافی ڕەوای بەرگری لە خۆکردن. لاپەڕەکانی مێژوو زیاتر لە شایەتێکی تێدایە لەسەر ئەوەی ئەو گەلانەی توانای بەرگریان هەیە و چەک دادەنێن ئیتر جارێکی تر ئامادەنین چەکەڵ بگرنەوە و لەو پێناوەدا چەندین سوکایەتی و ڕەزالەتیان لەوە پێ باشترە. وا دیارە ئەوانەی لە پشتی پەردەوە کار دەکەن لە ئەڵمانیای تێکشکاودا هەر لە تشرینی 1970ەوە هەوڵ دەدەن گەلی ئەڵمانی بەرەو ئایندەی ئەو گەلانە برن کە سوکایەتی قبول دەکەن و سەرشۆڕ دەکەن بێ ئەوەی هیچ کاردانەوەیەکیان هەبێت. ئەو بانگەشەی ناپاکان بۆ ملکەجبوون لە بەردەم سەرکەوتواندا دەیکەن کاریگەرێکی خراپی لەسەر بۆچوونەکانی سیاست مەداران و هەڵسوکەوتی جەماوەر هەیە و لەبەر ئەوەی جوولەکەکان لە ساڵی 1970ەوە سیاسەتی دەرەوەی ئەڵمانیا بەڕێوە دەبن و یاری بە ئایندەی گەلەکەمان دەکەن و دەیانەوێت بە تەواوی لە ناوی برن هەڵی سیاست مەدارانمان لە ڕووی نەزانی و کورسبینیەوە نییە بەڵکو هەموو هەنگاوەکان بە پێیپیلانێکی داڕێژراو بوو کە لەگەڵ ئامانجەکانی جوولەکە یەک دەگرنەوە. ئەو کاتی سوپای ناپلیۆن دەوڵەتی بروسیای شکان ساڵی 1806 ڕایگشتی جیهان لەو باوەڕەدا بوو کە ئیتر جارێکی تر ئەو وڵاتە هەڵناستێتەوە بەڵام لە ماوەی 7 ساڵدا توانی سەر لە نوێ هەڵبستێتەوە و جارێکی تر بە شمشێرەوە بە گشت داگیرکەردا بچێتەوە. ئەوە 7 ساڵ بەسەر ڕێکەوتنامەی تشرینی 1970دا تێپەڕی کەچی وڵاتەکەمان تادێت لاوەستر دەبێت. ئەوە تا لەم ماوەیەدا پەیماننامەی لوکارنویان پەسەند کردووە. کاتێک ئەڵمانیا چەکی داناتوانای بەرگری مابوو بەڵام کاتێک مەرجەکانی سەرکەوتوەکانمان قبول کرد ئیتر بورەمان بەردا و بەرامبەر دوژمنەکانمان ملکەج بووین. دوژمنەکانمان دیانزانی چۆن و بە چ شێوەیەک نەفس بەرزیمان لە کەدار دەکەن نەهاتن بە یەکجار مەرجەکانیان بەسەرماندا بسەپێنن بەڵکو هەنگاو بە هەنگاو ئەو کاریان کرد تا بە تەواوی ئامانجەکانیان هێنایەتی.
بەم شێوەیە چەندین مەرجیان بەسەردا سەپاندین تاوایان لێکردین پرۆژەیەکی وەک پرۆژەی دایفز بەڕووداوێکی خۆش تێبگەین و پەیماننامەی لوکارنووی بەسەرکەوتنێکی مەزندا بنین. پێش جەنگ و دوای جەنگیش فەڕەنسا هەوڵی دەدا ئامانجە ڕاستەقینەکانی لە هاوپەیمانەکانی بشارێتەوە، بەڵام لە زستانی 1922 بۆ 1923 دا بە ئاشکرا بۆ هەمووان و هاوپەیمانەکانی بە ئاشکرا بۆ هەمووان دەرکەوت کە ئەو فەڕەنسایی بۆ ماوەی 4 ساڵ و نیو لە شەڕی جیهانی دابەشداری کردووە بۆ ئەوە نەبوو چەند ملیار مارکێکی وەک قەرەبوو دەست بکەوێت یا چەند بەشێک لە ئەڵمانیا بخاتە سەر خاکەکەی وەک ئیلزاس لورین، بەڵکو ئامانجێکی زۆر لەوە گەورەتری هەبوو ئەو جوولەکانی سیاسەتی دەرەوەی فەڕەنسا بەڕێوە دەبن دەیانویست ئەڵمانیا پارچە پارچە بکەن و بەردەردی مەکدۆنیای بەرن. فەڕەنسا دەیویست ئەو ئامانجەی لە کاتی شەڕەکەدا بهێنێتە دی واتە دەیویست شەڕ لەسەر خاکی ئەڵمانیا بێت تا بە ئاسانی ڕایخ پارچە پارچە بکرێت و دەوڵەتی جاجای تا دروست بکرێت. ئەگەر ئەو ئاواتی بەهاتایەتە دی و شەڕ لە ڕووبەر و ڕاین و ئیلب لە بەردەم هانوفر لایپزیگ نۆرنبرگ ڕووی بدایە لە بری ئەوەی 4 ساڵ شەڕی سەنگەر لە فلاندر لە بەردەم فرسۆفیا ریگا کوفنو ڕوویدا ئەوە زۆر بە ئاسانی دەیانتوانی ئەڵمانیا پارچە پارچە بکەن. هۆکاری ئەمەش دەگەڕێتەوە بۆ سوپای ئەڵمانی کە توانی وڵات لە نەهامەتەکانی جەنگ ڕزگار بکات کەواتە ئەو خوێنەی لە بەرەکانی جەنگدا ڕژا بە فیڕۆ نەچوو. ڕاستە ئەڵمانیا لە تشرینی دووەمی 1918 دا هەرسی هێنا، بەڵام لەو کاتەدا سوپاکەمان ڕووبەرێکی فراوانی خاکی دوژمنی بەدەستەوە بوو، لەبەر ئەوە سەرەتا فەڕەنسا هەوڵیدان ئەو ناوچانە ڕزگار بکات، دوای ویستی ئامانجە سەرەکیەکەی جێبەجێ بکات ئەویش پارچە پارچەکردنی ڕایخ بوو، بەڵام بەریتانیا بەوە ڕازی نەبوو چونکە ئەوەی دەویست بە تەواوی ئەڵمانیا لە ناو ببرێت و ئەوەش لەگەڵ سیاسەتی باوی ئەودا نەدەگونجا کە بریتی بوو لە ڕێگرتن لە دروستبوونی دەوڵەتێکی بەهێز لە ئەوروپادا کە توانای کۆنتڕۆڵکردنی کیشوەرەکەی هەبێت. فەڕەنسا لە بەردەم هاوپەیمانەکەی پاشەکشەی کرد و ئەو کارەی نەکرد، بەڵام کلیمانسۆ وەک بیەوێت ڕایگەلەکەی دەربخات وتی ئاشتی بۆ ئێمە جۆرێکە لە بەردەوامی شەڕ. ئیتر لەو کاتەوە فەڕەنسا هەوڵی لاوەزکردنی ئێمەی دەدا چ بە گوشاری ئابووری و چ بە هاندانی جیاوازی خوازەکان بۆ ئەوەی جارێکی تر ئەڵمانیا بەرەو جەنگ ڕاکێشت بکات، بەڵام بەریتانیا نەیهێشت. زستانی 1922 بۆ 1923 دڵسۆزان تێگەیشتن ئەگەر لوتی فەڕەنسیەکان نەشکێندرێت ئەوە ئامانجەکان دێن نەدی بۆ ئەوەش دەبوو پێش هەموو شتێک ئەو هاوپەیمانیەی فەڕەنسای بەهێز کردووە هەڵبۆشێنرێتەوە ئەگینا بەگری وەک جۆرێک لە خۆکوژی لێدێت. من زۆر جار لە وتارەکانمدا جەختم لەسەر ئەوە دەکردەوە دەموت هەرگیز فەڕەنسا هەڵوێستی بەرامبەر بە ئەڵمانیا ناگۆڕێت. هەموو فەڕەنسیەک وەک کلیمانسۆ یان بوانکارەیە بیر دەکاتەوە هەرگیز نابێت بە نەرمی لەگەڵیاندا بجوڵێنەوە. تەنها هێز و بازومان دەتوانن لەدەست فەڕەنسا ڕزگارمان بکەن. هەر کاتێک توانیمان لەگەڵ هاوپەیمانەکانیدا ڕێک بکەوین ئەوا دەتوانین بەرەو ڕووی ببینەوە. لەناوبردننی فەڕەنسا تەنها هۆکارێک دەبێت بۆ گەیشتن بەو ئامانجەی گەلەکەمان بێ ئەو ناتوانێت بشی، واتە دەرهێنانی لەو دڕکەی هەمیشە پشتمان ئازاد دەدا بەوەی جوڵانەوەیەکی فراوان خوازی بەرەو خۆرهەڵات ئەنجام بدەین کە مەودایەکی گونجاومان بۆ دابین دەکات ئیتر ئەڵمانیاش دەبێتە دەوڵەتێکی گەورە و هێزێکی جیهانی. لە کانونی یەکەمی 1922 دا فەڕەنسا حەوزی ڕۆهری داگیر کرد، لەوەشدا مەبەستی تێکشکاندنی ورە و سوکاتی پێکردنمان بوو، بەڵام ئەمە بۆ ئێمە بوو بە هاندەرێک و سەر لە نێوگانی بەرگری لە نێوگەلەکەماندا زیندوو کردەوە. لەلایەکی ترەوە داگیرکردنی ڕۆهر بەریتانیاشی تووڕە کرد چونکە ئەم ناوچەیە چەندین کانی خەڵوز و ئاسنیتیایە و بە داگیرکردنی فەڕەنسا دەبێتە یەکەم دەوڵەتی ئەوروپایی لە ڕووی سەربازی و سیاسی و ئابووریەوە و پێشبڕکێ لەگەڵ بەریتانیادا دەکات. ڕۆژنامەیەکی ئینگلیزی نیمچە ڕەسمی نووسی بووی بە داگیرکردنی ڕۆهر فەڕەنسا توانی هەموو دەستکەوتەکانی لە بەریتانیا داگیر بکات. ئەو کاری فەڕەنسا دەنگدانەوەیکی خراپی لە ئیتالیا و ئەمریکاشدا هەبوو، وردە وردا خەریک بوو هاوپەیمانەکان لە نێو خۆیاندا تێک دەچوون، بەڵام لەبەر ئەوەی پیاوێکی وەک ئەنوەر پاشامان نەبوو نەماتوانی کارێک بکەین بیان کەینە دوژمنی یەکتر وەک ئەوەی دوای جەنگی بەڵقانی دووەم ڕوویدا. کاتێک فەڕەنسیەکان لە ناوچەی ڕۆهر کەوتنە پێشڕەوی هەمووان چاویان بڕی بووە ئەڵمانیا کە بە قۆناغێکی مێژووی ناسکدا تێدەپەڕی، ماوەی ڕاڕایی نەمابوو. ئەو کاری فەڕەنسا بە پێچەوانی پەیماننامەی فرسای بوو، گەلانی ئینگلتەرا و ئیتالیاش ناڕازی بوون، تەنانەت حکومەتی بەریتانیا لە ئەنجومەنی نوێنەران داوتبووی حکومەتی فەڕەنسا ڕەچاوی بەرژەوەندی هاوپەیمانەکانی نەکردووە و دوێی نەداوا بە هەستیان و نەدەبوو ناوچەی کانەکان لە ئەڵمانیای باشوور داگیر بکات. دەبوو حکومەتەکەمان ئەو هەلە بخۆزێتەوە و بیر لەوە نەکاتەوە کە ئەوانە جارێکی تر هاوپەیمانی فەڕەنسا دەکەن لە دژی ئەڵمانیا. دەبوو ڕووهر بکەنە مۆسکۆی ناپلیۆن و هەست و نەستی هاوڵاتیان بوروژێنن. نەدەکرا لە ڕێی بەرەنگاری سەربازیەوە ڕێگا لە فەڕەنسا بگیرێت تا ئەو ناوچەیە داگیر نەکەن. هەروەها وتوێژ بێسوود بوو چونکە لایانی ئەڵمانی لە وتوێژەکەدا بێدەسەڵات و لاواز بوو. تەنها ڕێگا ئەوە بوو کە پشت بە شەڕی پارتیزانی ببەستین تا ئەو کاتی ڕیزەکانی ناوخۆ پاک دەکرێنەوە لە ناپاکان و لە دەرەوەش سۆزی بەریتانیا و ئیتالیا بۆ خۆمان کێشت بکەین.
بەڵام حکومەتەکەی ڕاوێژکار کوون و ڕێگاکی تری گرتەبەر ئەو پێیوا بوو فەڕەنسا لەبەر ئەوە ئەو ناوچەی داگیر کردووە کە خەڵوزی بەردینی زۆری تایە کەواتە ئەو دەیەوێت خەڵوزەکە بەرێت بۆ خۆی باشترین کار بۆ دەرپەڕاندنی ئەوە بوو مانگرتنی گشتی لە ناوچەکەدا دەست پێ بکات ئیتر خەڵوز بەرهەم نایەت و بۆ خۆیان دەکشێنەوە بۆ جوازەکان ئەم پلانیان پەسەند کرد و داوایان لە مارکسیەکانیش کرد هاوکاریان بکەن سەرنجام بەرەیەکی نیشتمانی پێکات بەم شێوەیە کوون و بە قسەی خۆی یەکەتی نیشتمانی پێکەنا تا بەرەنگاری فەڕەنسا ببێتەوە بەڵام لە ڕاستیدا هەلێکی باشی بۆ دژمنان ڕەخسان تا بە ئارەزوی خۆیان ئاژاوە بنێنەوە و ئابووری وڵاتیش تێک بدەن بەڕای من دەبوو کوون و لەبری ئەوە داوای لە کرێکاران بکردایان ڕۆژانە 2 سەعات زیاتر کار بکەن تا بتوانن کەلوپەل بۆ لاوانی ئەڵمانیا دابین بکەن کە ئەوە هەم لە ناوە و هەم لە دەرەوە دەنگدانەوەیەکی باشی دەبوو هەروەک چاوەڕوان دەکرا پلانەکەی کوون و هیچ سوودێکی نەبوو فەڕەنسیەکان زیاتر جێ پێی خۆیان قایم کرد ئەگەر کوون و پیاوێکی دڵسۆز بووایە بەرگەری فیعلی دروست دەکرد و ناوچەکەی بە شێوەیەک دەوروژاند کە وەک مەنجەڵ بکڵێت و فەڕەنسیەکان توانای مانەوەیان نەمایە نەک لەبەر ئەوەی خەڵوزەکەی ڕۆهر ئەوە ناهێنێت بەڵکو لەبەر ئەوەی هەڵگیرساندنی جەنگ لە بەرژەوەندی فەڕەنسادا نەبوو لەوانە بوو هاوپەیمانەکانی پێشووی ببنە دوشمنی ئەو کاتە دەبوو فەڕەنسا زەریبەی ملهوڕی و چاوچنۆکەکەی بدات هەڵوێستی ئێمە بەرامبەر هەردوو پرۆژەکە واتە مانگرتنەکە و پێکەنانی بەرەی نیشتمانی ڕوون و ئاشکرا بوو ئەوەی یەکەمان بەکارێکی نازانانە دایە قەڵەم و دژی دووەمیش وەستاینەوە ڕووداوەکانیش دواتر ڕاستی بۆ چوونەکانمانیان دەرخست ئەو بوو دوای چەند هەفتەیەک لە ڕاگەاندنی مانگرتنەکانەتەوە خوازەکان بڕیاریاندا بەرەنگاریەکی فیعلی دژی داگیرکەران ڕێک بخەن و داوایان لە مانگرتوەکان کرد هاوکاریان بکەن ئەوانیش زۆر مەردانە بەدەنگ بانگەوازەکەەوە چوون و هاتنە پاڵ شۆڕشگەرە ئازادی خوازەکان و بەشداریان لە جەنگی پارتیزانیدا کرد زۆری نەبرد مارکسەکان پاشەکشیان لەبەرەی نیشتمانی کرد و کەوتنە هاوکاریکردنی دوژمن و سندوقەکانیان لە پارەی دەوڵەت پڕ کرد و ئابووری نیشتمانیان تێکدا لەژێر پەردەی بەشداریکردن لە بەرگری سلبیدا پێش ئەوەی پارتیزانەکان جێگیر بن بەرەی نیشتمانی هەرسی هێنا و دەسەڵاتداران مەرجەکانی فەڕەنسیەکانیان قبوڵ کرد ئەم ناپاکیە چاوی ملیۆنان ئەڵمانی کردەوە و گرنگی بزوتنەوەکەمانیان هەست پێ کرد و لە ئامانجە بەرزەکانی گەیشتن و هاتنە سەر ئەو باوەڕەی کە ڕزگاری ئەڵمانیا پەیوەستە بە سەرکەوتنی ئەم بزوتنەوەیە و شوێنکەوتنی بنەما ڕێگەزیەکانی کە بڵاویان دەکاتەوە نامەوێت لێرەدا بازە ڕووداوەکانی پێش 8 تشرینی دووەمی 1923 بکەم ئەو ڕووداوانەی بوونەوەی هەڵوەشانەوەی حیزبی نیشتمانی سۆشیالیستی و دەستگیرکردنی سەرکردەکانی و بەشێکی زۆر لە ئەندام و لایەنگرانی بەڵام ئەوەی من لێرەدا دەمەوێت گرنگی پێ بدەم ئەوەیە ئێمە مەبەستمان وەرگرتنی دەسەڵات نەبوو وەک هەندێک بڵاویان دەکردەوە ڕووداوەکانی 8 تشرینی دووەمی 1923 ڕنگدانەوەی ڕاستی ئەو شتە بوو کە لە دڵ و دەرونی ملیۆنان هاوڵاتیدا پەنگی خواردبەوە پێم باشە لێرەدا ئاماژە بۆ ئەو وتەیە بکەم کە لە دواڕۆژی دادگایکردنی حزبەکەمان لە بەردەم دادوەرەکاندا وتم ئێوە دەتوانن لەسەر ئەو کارانەی ئەنجاممانداون تۆمەتبارمان بکەن بەڵام ڕۆژێک دێت مێژوو کە هەمیشە ڕاستیەکان تۆمار دەکات ئەم بڕیارانەتان پارچە پارچە بکات و دەری بخات کە ئێمە تاوانبار نەبوون لەبەر ئەوەشی نامەوێت برینەکان بکولێنمەوە و نامەوێت بەس لە هەڵوێستی حزب و دەستەکان بکەم کە بەرامبەر ئێمەیان نواند لە پاییزی 1923 دا و لە کاتی دادگایکردنەکەماندا چونکە من لەو بڕوایەدام ئەوانەی دوێنێ بەربەرەکانی ئێمەیان کرد هەمویان دژمنی گەلی ئەڵمانی نین و ڕۆژێک دێت زۆربیان بە ڕێزەوە ناوی ئەوانە دەهێنن کە بۆ خۆیان ڕێگای مردنیان هەڵبژارد لە پێناو ڕزگارکردنی نیشتمانەکەیاندا پاشکۆ کۆتایی هیتلەر لەو کاتێک کە هیتلەر نەبوو بوو بە سەرکردا دەیوت پیاوی ئازا ئەو کەسەیە کە لێ پرسیاوێتی ئەنجامی کارەکانی خۆی قبول بکات دوای ئەوەش کە بوو بە کەسی یەکەمی ڕایخی سێهەم ئایا چی بوو وای لێ کرد پەنا بۆ خۆکوژی بەرێت لە کۆشکی ڕاوێژکاری لە بەرلین دوای ئەوەی بە چاوی خۆی هەرسێنانی ئەو بینا بەرزەی بینی کە بە دەستی خۆی بنیاتی نابوو با بۆ وەڵامی ئەم پرسیارە گوێ لە ئەلبرت زولەر بگرین کە بۆ ماوەی 12 ساڵ لەگەڵ هیتلەردا ژیاوە و ئاگاداری زۆر لایانی ژیانی دیکتاتۆر بوو کە نزیکترین کەس ئاگایان لێ نەبوو زولەر دەربارەی کۆتایی هیتلەر دەڵێت گومانم لەوە دانیە کە هیتلەر و ئیفا براون هەردووکیان خۆیان کوشتووە پێش جەنگ هەمیشە هیتلەر دژی خۆکوژی بووە زۆر جای گوێم لێ بۆ دەیوت گەورەترین کارەسات نابێت ناومێدت بکات ڕۆژێکیان هەواڵی زانی کە هاوڕەیەکی خۆی کوشتووە ڕووی کردە هاوڕێکانی وتی ئەم هاوڕێم ئازا بوو بێگومانم ئەگەر یەکێک دڵخۆشی بدایەتەوە ئەوە ئەو کاری نەدەکرد کەچی دوای ڕووداوەکەی 20 تەمموزی 1944 وازی لەو بیرۆکەیە هێنا کاتێک هەندێک سەرباز ویستیان بیکوژن پێم وایە هۆی ئەو گۆڕانی ئەوە بوو باری تەندروستی خراپ بوو کۆ ئەندامی دەماری تێکچوو بوو گەیشتە ئەو قەناعەتەی کە لە شەڕەکەدا دۆڕاوە جارێکیان لەگەڵی دابووم سەردانی بارەگای گشتی لە بروسیای خۆر هەڵات کرد شەوتا درەنگ بە دیار ئاگرەوە ماینەوە باسی لەورەی سەربازەکان دەکرد دوای وتی کاتێک بەخت پشت لە مرۆڤ بکات و ورەی دابەزی پێویستە ئیتر خۆی بزر بکات ماوەیەک لە ئەیلولی 1944 دا گۆشەگیر بوو نردی بە شوێنمدا 3 هەفتە لە لای مامەوە هەرکە ئازارەکەی بۆ دەهات داوای لە پزیشکەکەی دەکرد دەرمانێکی حەسانەوەی بداتێ
بەڕێکەوت شەوێکیان ئەو دەرمانەمان دەست نەکەوت کە ئازارەکە بە تەواوی تینی بۆ هێنا هەستا دەمانچێکی لە دڵابەکە دەرهێنا و زانیم دەیەوێت چی بکات بەپەلە دەمانچەکەم لێ دەست فڕاند و ئیتر خۆی دایەوە بەسەر تەختەکەیدا و پێیوتم بەڕاستی هیچ مانایەک بۆ ژیان شک نابم. دوای کەمێک بەسەر دەخەنەیەکەوە وتی تۆ خراپ لێم تێگەیشتی دەمویست دەمانچەکە بدەم بە بورمان تا بۆم چەور بکات ئێستا ئازارەکەم باشترە. هاوکارەکانی هەمیشە داوایان لێ دەکرد ئەوەندە خۆی ماندوو نەکات بەڵام ئەو گوێی پێنەدەدان بە ئیفا براونی وت وازم لێبێنا هەر کاتێک من دوور بکەومەوە ئیتر ئەڵمانیا هەرس دێنێت. پێشنیارم کرد ماوەی 2 هەفتە لە چیاکانی باڤاریا بەرینە سەر لەو کاتەدا سوپای هاوپەیمانان فەرەنسا و بەلجیکیان ڕزگار کردبوو سوپای سوور لە سنوورەکانی بروسیای خۆرهەڵات نزیک بووبوونەوە. پێشنیارەکەی پێباش بوو ویستم ئامادەکاری بۆ بکەم دوای کەمێک بە پێکەنین ڕای پڕاندم و لەبەر خۆیەوە وتی سەیرە دەیانەوێت لە باڤاریا بەحەسێمەوە دەیانەوێت نەمرم بەڵام من لە ژیان وەڕس بووم 3 جار ئەم وتەیە دووبارە کردەوە. دوایی بە ئیفانی وت کە ناچێت بۆ باڤاریا لە کانونی دووەمی 1945 دا زۆربەی فەرمانڕەوای ناوچە داگیرکراوەکان خۆیان کوشت ئەو کاتە هیتلەر نەخۆش بوو. هەواڵەکانی پێدەگەیشت تەنها ئەوەندەی دەوت چاکی کردووە بەڵام کاتێک هەواڵی پێگەیشت کە فەرمانڕەوای ڤێن ناژنەکەی و 4 منداڵەکەی پێش خۆی کوشتووە دایە پڕمەی گریان و بە براونی وت ئەمەیە کۆتایی شعری. تا دەهات باری تەندروستی خراپتر دەبوو بەڵام هیوا براو نەبوو. ڕۆژی سێ کانونی دووەم لە کۆبوونەوەیەکی سەرکردایەتیدا ڕووی لە فون ریبنزوب کرد و وتی دیبلۆماسیەتی ئەڵمانیا نەیتوانی دووبەرەکی بخاتە نێو ڕیزی هاوپەیمانانەوە ئەوە تا خۆرئاواییەکان دەیانەوێت پێش ڕووسەکان بگەنە بەرلین. ئەم بەیانیە ژەنەڕاڵ زولەر داوای کرد فەرمان بدەم چەکی ژەهراوی بایۆلۆجی بەکاربێنن بەڵام من ڕازی نەبووم چونکە ئەم چەکانە کاری ئۆتۆیان لەدەست نایە. ئەو کاتەی هیتلەر و ئیفا ئەو سەرنجامیان بۆ خۆیان هەڵبژات من لە کۆشک نەبووم چونکە لەوە پێش فەرمانی پێدا بووم بەرلین بەجێ بێڵم. ئەوە 3 ڕۆژ پێش داگیرکردنی بەرلین بوو. هەر ئەو کاتەوتی دوای 2 ڕۆژی تر دەچم بۆ چیاکانی باڤاریا و لێوە شەڕی پارتیزانی دەست پێ دەکەم. پێویستە بگەیتە لام چونکە پێویستم بەڕاوێشکار دەبێت. لەگەڵ ئەوەی دەشیزانی سوپای ڕووسەکان گەماروی پایتەختیان داوە بەڵام لە قسەکانی دانا ئومێدی بەدی نەدەکرا. بۆ ڕۆژی دووەم ویستم بڕۆم بەڵام تانکەکانی ڕووس چواردەوری شاریان تەنی بوو. بە تەلەفۆن قسەم لەگەڵدا کرد داوام لێ کرد ڕێم پێ بدات بمێنمەوە. لێم تووڕە بوو وتی هەر ئێستا بە فڕۆکە بڕۆ. دواتر پەشیمان بۆ وتی هیوادارم بەم زوانە لە چیاکانی باڤاریا بتبینم. ڕێی پێدام ڕۆژێکی تریش بمێنمەوە بەڵام پێی ڕاگەاندم کە ناتوانێت بمبینێت چونکە خەریکی ئامادەکاریە بۆ پاراستنی پایتەخت. ئەو شەوم لە یەکێک لە ژێرزەمینەکانی کۆشکەکەدا بەسەر برد. بەرلین بوو بۆ یەک پارچە ئاگر سەرجەم بینەوە بەنزیخانە و گڕیان تێبەردەبوو. ویستم هەر چۆنێک بێت ئیفا ببینم بەڵام کەرەکەی پێیوتم ئەو لە ژوولەکەی خۆیەتی و هیتلەریش دوای کۆبوونەوەی سەربازی چووە بۆ لای. ئەوەشی پێوتم کە ئیفا زۆر تەواو نییە زۆر گرنگم بە قسەکانی نەدا. لای بەیانی کۆشکەکەم بەجێهێشت و ویستم بچم بۆ گەڕەکی زانکۆکان لەوێ ژێرزەمینێک هەبوو هی زاواکەم بوو بینیم سەربازەکان گرتویانە. ناچار چوومە ژێرزەمینی گشتی کە شەو داهات گەڕامەوە بۆ کۆشکەکە تا بزانم مەسەلە چییە. کەسی ناسیاوم بەرچاو نەکەوت. ئەفسەرەکان هەموو نامۆ بوون. لەتر ساندانە مێرا بچمە شوێنی هیتلەر ویستم بچمە قاتی یەکەم بەڵام سەربازەکان وتیان ئاگری تێبەر بووە. گەڕامەوە و بڕیارمدا هەر چۆنێک بێ بچمە لای هیتلەر. بە قاڵدرمەکاندا دابەزیم لە خوارەوە تووشی کوندرات بووم کە پاسەوانی تایبەتی هیتلەر بوو. دوای شۆفێرەکەیم بینی هەردووکیان دەگریان کە لێم پرسین وتیان هیتلەر و ئیفا هەردووکیان خۆیان کوشتووە. کۆنراد ئەوەشی پێوتم کە لەسەر ڕاستپاردەی خۆی هەردوو لاشەکەمان سووتاندووە. دەربارەی شەوەی خۆکوشتنەکە لێم پرسین شۆفێرەکە وتی ئەوانەی لاشەکانیان گوێزاوەتەوە بۆ چاڵێک لە حوشەکەدا و وتویانە ئەوە بەژەهر بووە و پزیشکێک لەسەر داوای خۆیان بەدەرزی لێداون. هیچ بڕوان بۆ قسانە نەکرد. دوایی فرانس بوهلەرم بینی کە ئەفسەر بوو بە چاوی خۆی ڕووداوەکەی دیبوو ئەویش خۆکوشتنەکەی دووپات کردەوە و وتی گوایە ڕۆژی یەکەمی ئایاری 1945 سەر لە بەیانی زوو داوای کردووە پاشان پێی وتووە بڕیاری خۆکوشتنم داوە چونکە تازە سەرکەوتنم لەدەست چووە. ئێستا گولەیەک دەنێت بە ئیفاوە و اینجا خۆی دەکوژێت. هیتلەر خۆی بۆ هەلری ڕاستپاردە بوو کە هەردوو لاشەکەی بە ئاڵای ئەڵمانیا بپێچێتەوە و دوایی بیان گوێزێتەوە بۆ حوشەی کۆشکەکە و لەوێ لە چاڵێکدا بیان سووتێنێت. دوایی داوای لێ دەکات بچێتە دەرەوە. دەیەوێت هەواڵەکە بە هاوکارەکان بگێنێت بەڵکوونەی هێڵن بەڵام تەنها دکتۆر بوهارد دەبینێت کە پزیشکی تایبەتی هیتلەر بوو پێش ئەوەی هەواڵەکەی پێ بڵێت گوێ لە دەنگی تەقە دەبێت. بۆهلەر و پزیشکەکە چەند مەترێک لە ژوورەکەی هیتلەرەوە دوور دەبن بەپەلە دەچنە ژوورەوە دەبینن هەردووکیان سارد بوونەتەوە و خوێنەکەیان تێکەڵاو بە یەکتری بووە. دوایی داوام لە ئەفسەرەکە کرد لەگەڵمدا بێت بۆ دەرەوە تا ئەنجامی تۆپبارانەکە بزانین بەڵام هەر لە ڕاڕەوەکەدا بووین کە گوێمان لە تەقینەوەیەکی گەورە بوو بەپەلە سەربازێک خۆی کرد بە ژێرزەمینەکەدا وتی قاتی دووەم بە تەواوی هەرسی هێنا. ئیتر من نەمتوانی چاوم بەو چاڵە بکەوێت کە لاشەی هیتلەر و ئیفانیان تیا شاردەوە. لە کۆتایی ساڵی 1947دا لەنێو ئەوراقەکانمدا نامەیەکی مۆسۆلینیم دۆزیەوە کە بۆ هیتلەری ناردەبوو بە چەند ڕۆژێک پێش تەسلیمبوونی ئیتالیا نووسیبووی
هەرگیز وازت لێ ناهێنم ئایندەی هەردووکمان بەیەکەوە بەسراوەتەوە یان دەبێت بەیەکەوە سەربکەوین یان بەیەکەوە لەبەر چاو نەمێنین هەرواش بوو. لێکەم ڕۆژی ئایاری 1945دا مۆسۆلینی و دەستەکەی کلارا میتاچی بە گوڵەی پێشمەرگەی ئیتالیەکان کوژران. هەر هەمان ڕۆژ واتای یەکەم ڕۆژی ئایاری 1945 هیتلەر و ئیفا کۆتایی بە ژیانیان هات لە ڕێی خۆکوشتنەوە، بەڵام هەردوو مردنەکە زۆر لێک جیاواز بوون. مەتەڵی تەرمەکەی هیتلەر چی لێ هات؟ نووسینی ئالان دوکۆ، وەرگێڕانی دکتۆر نیزا سەبری، زانکۆی بەغداد لە فەڕەنسیەوە بۆ عەرەبی. ڕۆژی 5 حوزەیرانی 1945 سەرجەم سەرکردە سەربازەکانی هاوپەیمانان لە بەرلین کۆبوونەوە 28 ڕۆژ بوو ئەڵمانیا تەسلیم بوو. ئەو کاتە مانگێک و 5 ڕۆژ بەسەر خۆکوشتنەکەی هیتلەر لە ژێرزەمینەکەیدا تێپەڕی کردبوو. دونتس سەرۆکی حکوومەتەکەی ئەڵمانیا مردنەکەی بە جیهاندا بڵاو کردەوە. بۆ ڕۆژی دوایی ڕۆژنامەکانی جیهان بە مانشێتی گەورە نووسیان هیتلەر مرد. بەمەبەستی بە ئاگابوون لەو کۆبوونەوەی بەرلین ژمارەیەکی زۆر ڕۆژنامەوان ڕوویان کردە ئەو شارە. مارشال جیکۆفی فەرماندەی هێزەکانی سۆڤێت لە 9 حوزەیراندا کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی بەست باسی لە دوا ڕۆژەکانی هیتلەر کرد. دوای هاتە سەر باسی مردنەکەی بە شێوەیەکی زۆر سەیر لەو مەسەلەی دوا وتی بارودۆخەکە زۆر تەماوی بوو، نەماتوانی مەیتەکەی دیاری بکەین. من ناتوانم ڕایەکی یەکلاکەرەوە دەرببڕم، زۆر نزیکا بە فڕۆکە بەرلینی بەجێهێشت بێت. دوایی سەرهەنگ بیرزاران فەرماندەی سەربازی بەرلین وتی ئێمە تەرمی زۆرمان بینی بەڵام تەرمی هیتلەری تیانە بوو. من لە مردنەکەی دڵنیا نیم، من پێم وایە لە شوێنێکی ئەوروپادا خۆی شاردۆتەوە، ڕەنگە لای فرانکۆ بێت. زۆرینەی خەڵک قسەکانی ڕووسەکانیان بەلاوە ڕاست بوو. ئەوە تا ژەنەرال ئیزنهاوەر دەڵێت من پێش ئەو قسانە پێم وابوو هیتلەر مردووە. لە چاپێکەوتنی لەگەڵ جۆ کوفدا لێی دەپرسی چی لەبارەی هیتلەرەوە دەزانی؟ لە وەڵامدا دەڵێت سەربازەکانمان هیچیان لەو بارەیەوە دەست نەکەوتووە، من بە دووری نازانم پەنای بۆ ئیسپانیایە ئەرژەنتین بردبێت. لە سەردانێکی ئیزنهاوەر بۆ هۆڵەندا لە چاپێکەوتنێکدا وتبووی من سەرەتا وام دەزانی مردووە، بەڵام ئێستا وا دیارە بە پێی هەندێک بەڵگا نەمرد بێت. ڕووسەکان لەسەر قسەکان سوور بوون کە هیتلەر نەمردووە. تەنانەت لە ئەیلولی ئەو ساڵەدا ئینگلیزەکانیان بەوە تۆمەتبار کرد کە ئەوان هیتلەر و ئیفایان لە ناوچەکەی خۆیان یان بەرلین شاردۆتەوە. لە بەرامبەردا ئینگلیزەکان بەڕەسمی هتروفر ئەندامی هەواڵگری سەربازیان ڕاستپارد لێکۆڵینەوە لەسەر ئەو مەسەلەیە بکات. دوایی با ئیزنهاوەری ڕاگەیان هەرچەندە هیچ بەڵگەمان لەسەر مردنەکەی بەدەستەوە نییە، بەڵام لەگەڵ ئەوەشدا ناتوانین بڵێین نەمردووە. ستالین بێگومان بوو لەوەی هیتلەر نەمردووە. لە 26 مایسی 1945دا بە نوێنەری ئەمریکا هاری هۆبکنز وتبووی من پێم وایە هیتلەر و هاوڵەکانی توانیویانە هەڵبێن. لە زۆر بۆنەی تریشدا ئەو قسەی دووپات کردبەوە. بەڵام ڕاستەکەی ئەوە بوو کە هیتلەر مردبوو، ڕووسەکانیش لەوە دڵنیا بوون ئیتر مێژوو هەمیشە چەواشە دەکرێت. لەو کاتی هێزەکانی هاوپەیمانان بە تەواوی لە بەرلین نزیک دەبوونەوە، یەکێک لەوانەی لە دوا ڕۆژەکانی هیتلەردا ئاگای لە ڕووداوەکان بووە دەگەڕێتەوە دەڵێت هەرچۆنێک بوو خۆم گەیاندا ژێرزەمینەکە سەقفەکەی زۆر پتە بوو، هیچ شتێک کاری لێ نەئەکرد. لەو کاتەدا هیتلەر سەرقاڵی ئەوە بوو داخۆ سوپاکەی فینیک چی بەسەر هاتووە. سەرکردایەتی مارشال کیتیل بە هیچ شێوەیەک وەڵامی بروسکەکانی نەداتەوە. دوا بروسکە کە بۆی نارد ئەوە بوو بە زووترین کات بەرلین ڕزگار بکە با نەگیرێت. هەنریسی لەکوێیە؟ ئەی سوپاکەی فینیک چی بەسەر هاتووە؟ فەیلەقی نۆیەم چی دەکات؟ کەی سوپاکەی فینیک و سوپای بوس یەک دەگرنەوە؟ هیچ وەڵامێک نەبوو، تەواو تووڕە بوو. سەر لە ئێوارە بروسکێکی پێگەیشت کە دەڵێت سوپاکەی فینیک لەناو چووە. دوای ئەوە ئیتر بێدەنگ چوە ژوورەکەی خۆی کاتژمێر 9:30 هەواڵ گەیشت کە هیملر خەریکی وتوێژە لەگەڵ هاوپەیماناندا بەوە زۆر ناڕەحەت بوو. بڕیاریدا جێگەدەکەی هیملر فیجلسن کە لەو کاتەدا بەند کرابوو گول لە باران بکرێت. ئەم پیاوە خزمێکی نزیکی ئیفا بوو. ڕۆژی 28 نیسانی 1945 گول لە باران کرا. لەو کاتەدا دوو کەس لە هەرە نزیکەکانی لە دەوری بوون، ئیفا براون و هێنس لنج. یەکەمیان کیژێکی ئەسمەری لەسەر خۆ بوو، 11 ساڵ بوو، هەمیشە لەگەڵیدا بوو. دووەمیشیان ئەفسەرێکی باڵابرز و تێکسمراو بوو، 10 ساڵ بوو، یاوەری هیتلەر بوو. هەموو متمانێکی بەو بوو. 27 نیسان پێشنیاری کرد ئیفا مارە بکات، گوێی پێنەدا. 28 نیسان لە ئێوارەدا داوای لنجی کرد تا مەراسیمی مارەکردنەکە جێبەجێ بکات. لە ماوەی 3 چارێکدا مەراسیمەکە تەواو بوو. کاتژمێر 2:30 دوای نیوە شەو دوای ئەوەی داوای لە جونکی سکرتێری کرد ئەم ڕاستپاردەی بۆ بنووسێت. نەمن نەگەلی ئەڵمانیا خوازیاری شەڕ نەبووین. ئەوانەی ئەم کاریان کرد جوولەکەکان بوون. هەموو هەوڵەکانمان بۆ چەکداماڵین بەڵگەی ئەوەن. دوای جەنگی جیهانی یەکەم چەند جارێک ئەوم دووپات کردوتەوە کە من حەز لە شەڕی بەریتانیا ناکەم، هەروەها لەگەڵ ئەمریکاش. ئاهەنگێکی بچووک بۆ بۆنێوە ڕێکخرا هەمووان پیرۆزباییان لە ئیفا کرد. بەر لەوەی شوێنەکەی بەجێ بێڵێت هیتلەر وتی حزبی نازی مرد، نیشتمانمان لەدەستدا، هەر ئەوە ماوە بەسەربەرزی بمرین. بۆ ڕۆژی دوایی 29 نیسان بە هاوڕەکانی وت نامەوێت ڕووسەکان دیلم بکەن و وەک ئەنتیکە نیشانی جەماوەرم بدەن. کاژێردەی بەیانی داوای لا کرێکاری بەدالە کرد دوا هەواڵی پێ بڵێن ئەمە وەڵامەکەی بوو. بەرگری لە هیچ شوێنەکەەوە نەماوە، بەیانی هێزەکانی ڕۆز دەگەنە ئێرە. هەوڵێکی زۆریان لەگەڵدا تا شوێنەکەی تۆڵ بکات، بەڵام ڕازی نەبوو. لنج دەڵێت
دوای ماوەیەک هیتلەر و ئیفا چوونە ژوورەوە، دوو دەمانچەی پڕ لە گولیان لابوو، کاتژمێر 3 دوانی ڕۆ گوێم لە تەقە بوو کە چوومە ژوورەوە بینیم هەردووکیان کەوتبوون، بەڵێ کاتژمێر 3 دوانی وەڕۆ. بەپێی ڕاستپاردەی خۆی دەبوو هەردوو تەرمەکە بسووتێندێت، لەناو چاڵێکی باخچەی کۆشکەکەدا هەردوو تەرمەکەش سووتەندران. پێشەکی وەرگێڕە عەرەبیەکە. ئەدۆڵف هیتلەر پیاوێکی ئاسایی نەبوو، تا ڕەوڕەوەی زەمن پێچی بدات و لە بیری بەرێتەوە. هەروەها ئەم پیاوە مڵکی گەلی ئەڵمانی نەبوو، بەتەنها ئەو یەکێکا لەو پێشەوە ناوازانەی دەیویست ڕەوڕەوەی مێژوو بوەستێنێت و ئاراستەکەی بگۆڕێت و جیهان بگۆڕێت، کەواتە مڵکی مێژووە. ئەگەر هیتلەر وەک سەربازێک کارەساتێکی دوای خۆی بەجێهێشت بێت، کارەساتی دەوڵەتێک کە خەونەکانی نەهات نەدی و نیزامێک کە بنچینەکانی ڕووخان و حیزبێک کە سەرکردەکانی پەرش و بڵاوبوونەوە، ئەوە هیتلەری خاوەن عەقیدە بەرهەمێکی فکری دوای خۆی بەجێهێشت کە هەرگیز کۆن نابێت. ئەم پیاوە بانگەشەی بۆ سۆشیالیستی نیشتمانی دەکرد و بە درێژی لە کتێبی کەفاحیدا لەسەری دەدوا و لە وتارەکانیدا مژدەی بە خەڵک دەدا چ پێش ئەوەی دەسەڵات بگرێتە دەست چ لە ماوەی ئەو 13 ساڵەی سەرکردەی گەل و نەتەوەی ئەڵمانی بوو. ئەم سۆشیالیستە بە مردنی ئەو کۆتایی نەهات، بەڵکو تۆوەکەی لەژێر هەموو ئەستێرەیەکدا گەشەی کرد و نەتەوە خوازەکان وەک چەکێک دژی نظامی دەولیسی هەموو بنەماکانی کارل مارکس بەکاریان دەهێنا، تەنانەت ئەوانەشی دژی وەستانەوە هاوکاری شیوعیەتیان کرد بۆ لە ناوبردنی نازیەت. سلحاج بەیروت 1960 کۆتایی کتێبی ئەدۆڵف هیتلەر خەباتی من.